بەڕێزان لە پێم سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بە دیدارتان شاد دەبمەوە یادی ڕاپەڕینیش بەرز و شکۆدار بێ و لە وەکو هاونیشتیمانیەکی کورد لە دڵ و لە ڕۆح و لە ویژدانی خۆمە هەمیشە ڕاپەڕین وەکو ڕووداوێکی مێژویی نەتەوەیی لە لای من ئەوەندە لە شوێنێکی بەرزە ئەوەندە لە شوێنێکی شکۆدارە کە ناکرێ تێکەڵ بە هیچ ئاکتێک هیچ کار و کردەوەیکی سیاسی و پرۆسی سیاسی بکرێت لە 32 ساڵەی ڕابردووی پاش ڕاپەڕیندا بەڵام ئەمەش ناکاتەوەی کە لە ڕۆژی ڕاپەڕیندا بەر لە پرۆگرامەکەم بە پێویستی نەزانم یا بە پێویستی ئەزانم کە بڵێم بەشێکی زۆری سەرکردەکانمان یا خۆتان نەزانن یا ڕەگەزنامە وڵاتینامەی وڵاتێکی پێشکەوتویان هەیە یا لەوێ ژیاون یا لەوێ خوێندویانە یا ساڵانە بە بانگێژنامەی فەرمی و نافەرمی دەچنە ئەوروپا و ئەمریکا. ئەمەوێ ئەو پرسیارە سادانە بکەم کە ئایا لەوێ ئەوەی کە بینیتان شۆستا وەک شۆستەکانی ئێمەیە، ئایا درەخت و سەوزایی وەک ڕێژێ و سەوزایی ئێمەیە، ئایا قوتابخانەی مناڵان وەک قوتابخانەکانی ئێمەیە، ئایا ئۆتۆبان و پرد و شارڕەکان وەک ئەمانەی ئێمەن، ئایا کەستان لە دەرەوەی بەهشتی بینا حکومی حزبیەکانی خۆتان هاتوونەتە دەرێ پیاسەیەک بەناو قەزا و ناحێ و گوندە وێرانەکانی کوردستان نابکەن، ئایا کەستان ناوچە پیشە سازیەکانی شارەکانی خۆتانتان دیوە، ئایا ئاگاتان لەسەری ئاوی ڕئیسی ماڵانە، ئایا ئاساییە دوای 32 ساڵ حکومڕانی دووکەڵی مۆلیدە بچێ بەسەر خەڵکە، ئایا کەستان ئەتوانن پێمان بڵێن یەک سێکتەری ئەم وڵاتە هەیە لە سێکتەر بچێ، ئەوەی هەمانە گەشتیاریە، ئەوەی هەمانە کشت و کاڵە، ئەوەی هەمانە تەندروستیە، ئەوەی هەمانە بازرگانیە، ئەوەی بنیاتمان ناوە بەڕاستی وڵاتە، هەولێر بەمانای تەرزی تازەی شار پێتان وایە شارە، سلێمانی هیچ نووزەیەکی شار و شارستانیەتی تێدایە، هەڵەبجە نیو هێندەی قوربانیەکانی خزمەت کرا. لە یادی ڕاپەڕیندا ئەپرسم بۆ لە پێشتردا خەڵک بە کۆڵ داپیرە و باپیرەیە بر بۆ دەنگان، بۆ ئێستاکە بنکەکە بەرامبەر ماڵیانە و ناچە دەنگەکەی بدا. ئایا خەڵک نیشتیمان پەروەریتیان نەماوە یان بێباکی و بێخزمەتی پەرۆشی و هەستی نیشتیمان پەروەری خەڵکی ئەم وڵاتەی کوشت؟ دیارە ئەم پرسیارانەی من پرسیار نییە بۆ کابینەیەکی دیاریکراو، بۆ کەسایەتیەکی دیاریکراو، بۆ کارکتەرێکی دیاریکراو، بۆ حیزبێکی دیاریکراو، بۆ وەزیرێکی دیاریکراو، تایبەتە بەو 32 ساڵەی حکومڕانی کە لە کەم کەم و لە زۆر زۆر لە دوو حیزبە مەزنەکەی کوردستانەوە تا ئەو حیزبانەی کە تاوێک ئۆپۆزیسیۆن و تاوێک دەسەڵاتن. ئەو پرسیارانەی من بۆ هەموو ئەوانەیە کە لە پرۆسی سیاسی ئەم وڵاتەدا بەشدار بوون. هیوادارم یادی ئەم ڕاپەڕینە ڕاچەنینێک لە ڕۆح و ویژدانمانە دروست بکا بۆ ئەوەی کە هەموو کایە و سەکتەرەکانی ژیانی خەڵکی کوردستان چاک بکەین. و ئەم شەویش لە ڕابردوودا باسی هەموو ئەو هۆکارانەمان کرد کە یارمەتیدەرە لە دروستکردنی سەدان نەخۆشی جۆرا و جۆر و بەشێکی گەورەی شێرپەنجەش. ئەم شەویش باسی سەوزە و میوەتان بۆکەین، باسی ئەو دەرماناناکەین کە بەکاردێ، باسی ئەو بێت چاودێریکرد ناکەین، باسی ئەو فەرامۆشکرد ناکەین، باسی ئەوە کەم کە دام و دەستگا ئەمنیەکانی کوردستان یەکێک لە وەزیفە گەورەکەیان پاراستنی ئاسایش و ئەمنی تەندروستی خەڵکی ئەم وڵاتەیە، بەڵام گومانەکەم کە لە هیچ دام و دەستگایەکی ئەمنیدا هۆبەیەکی تایبەت هەبێت بۆی کە بزانن چی دێتە ئەم وڵاتە چ دەرمانە. ئەو سەوزە و میوانەی کە دێن هێواش هێواش ئەگەر ئاوا لێیان بگەڕین مێر و قڕکەرەکان و دام و دا و دەرمانە ڕێپێ نەدراوەکان کەڵەکە بکا لە خۆراکەکاندا، ئایا تووشی لە ناوبردنێکی جەماعی نابین؟ با سەیری ئەم ڤیتیەی ئەرکان بکەین و ئەچمە خزمەتی میوانەکانم لەسەر مێزەکە. بەخێراتن سەر چاوم، سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. فەرمون با سەیری ئەم ڕاپۆرتە بکەین. دەشتێکی فراوانی کشت و کاڵیە لە بازیان سنووری سلێمانی چەند ڕۆژێکی کەمی داهاتوو هەزاران تۆن بەروبوومی سەوزە و میوە دەخاتە بازاڕەوە، بەرهەمێک کە زۆرنەی بە داودەرمانی کشت و کاڵی پێدەگەێنرێت. جوتیارێکی نمونەییە و 30 ساڵە لە نێو کشت و کاڵ و خانووی پلاستیکیدا سەرقاڵە. دەمەوێت لەوەوە بزانین دەرمانی کشت و کاڵی چۆن
بەکاردەهێنرێت. دەرمان هەیە یعنی بەڕاستی بۆنکردنیشی خراپە بچێ بەسەر ئینسانە، بەڵام بۆ ئەو حەشەریە ڕاستەخۆ ئەیکوژێ کابرای فەلاح پێوێکات چاری نییە، چکە هیچ بەدیلێ نییە ئەنواع و ئەشکال دەرمانی سینی هاتووە، ئەم نووسنگانە دەرمانی سینی دەرمانی کۆری هەچی شەریکات هەیە، شەریکاتی فاشل هەیە، هێن دەرمانەکانیان لە وڵاتی ما ساغەکەنەوە، لە وڵاتی ماشا کەس نییە سەرپەرشی بکە و لەژێر ڕێنماییە بێ. لەو بازاڕی سلێمانی کە ناونیشانی دەیان نووسینگەی پێداویستی کشت و کاڵی لێ نووسراوە هەرچیت بوێت دەست دەکەوێت. مام قادر چۆنی؟ حاڵ چۆنە؟ پرسیارێکم پرسیارێکمە بوو فەرموو لە خزمەتە. ئێستا ئەگەر جوتیارە بێ بۆلات بەڵێ داوای دەرمانی قڕکەکە بەڵێ ئەیەتی هەر لە خۆتۆیان بێ بزانی بۆ چیە بێت نابێ ناتوانانی ئەوە من مەسوولیاتی لەسرە ئێمە ئینزار کراوین ئەم لوسنەی قایمقامەتیش هەموو هەفتەیە دوو هەفتە جارە سەردانمانەکە هەنێجار ناگەڕێ سەر دەرمانەکە هەنێجار ڕنگدانی ئاودانەکەی جۆرەی ئاودانەکەی ڕنگ ئەوەکەی پاک نەبێت زۆربەی ئەوەی سەوزەکان لە هەردوو وەرزی پاییز وزستان نیوە زیاتری پێداویستی عێراق لە کوردستان و بە تایبەت سلێمانیەوە دابین دەکرێت. سلێمانیش زۆرنەی بەرهەمەکانی لە ڕێگەی ئێرانەوە بۆ دێت، بەرهەمێک کە مەگەر پشکنینی کیمیایی بزانێت چۆن پێگەێنراوە. داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەم بۆی چێتە سەر سنوورەکان نەک بە دیاردەیەکی ناشرین لە سەردەم دەرگا ئەلوەکە داوای چەند پارچە خەیارێک یاد دانەیە شووتیە هەنارێکمان لێکەن و ئەیبەن بۆ فەحەز بڕێ پارەمان لێوەرە. 2 ساڵە تاقیگەیەک لە نێو عەلووی سلێمانی پشکنینی فیزیایی، کیمیایی و بەکتریایی بۆ سەوزە و میوە دەکات کە ئێمە چوین بارێک خورمان لە بەسڕەوە بۆ هاتبوو. ژمارەی کرمەکانی لە خورماکان زیاتر بوون. هیچ کەسێک ناتوانێت بزانێت کە ئەمە پاکەیە پیسە زۆربەی کاتێک سەر ڕاستەخۆ بەکارهێنی خێتە دەمزانایی گوناحی هیچ کەسێک نییە کە ئەو بخوا. ئێستا ئەمە ئەگەر جەناب دقت بێ لێرە هەر بە کارتۆنەکە دڵنیا ئەبی دۆشی ڕوویاوە لێرە. ساڵی ڕابردوو تاقیگەکە ئەنجامی پشکنینەکانی هەرچۆن بووایە تەنیا لەسەر کاغەز تۆماری دەکرد، بەڵام بەڕێوەبەرەکەی دەڵێت ئەم ساڵ بەرهەمی خراپ بوو بۆ لە نێوبردن دەنێرین بۆ قایمقامی سلێمانی. پارساڵ زۆر بوو یعنی زیاد لە حەد بوو ڕێژەی نیتراتیان بەرز بوو لە شووتیا لە باینجانە لە پەتاتەیە لە مەجموعی هێشتا بەڵام پار نەمانتوانی زۆر قرار بین بۆ تەلەفکردن. جێگری بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانیش دڵنیایی دەداتە خەڵک لە بەکارهێنانی بەروومی هەرێمی کوردستان. ئەو بەروبوومەی کە لە بەرهەم ئەهێنرێت لە ئێستادا بەروبوومێکی تەندروستە و ئێمە بەردەوامش لە هەوڵی ئەوەی داین کە بتوانین ئەگەر لە شوێنێک لە جێگەیەک یەکێک هەبێت هەوڵ با لەوەی کە مەسەن بەروبوومەکەی بەروبوومێکی ناتەندروست بێت ئاراستاکرێن کە ئەم بەروبوومانە بەم شوێ بەرهەمنێن. پلانی حکوومەت وەهایە کشت و کاڵ لە کوردستان بکات بە یەکێک لە جێگرەوەکانی نەوت، پلانێک کە ڕەنگە تا بگاتە ئەنجام چەندین ساڵ و سەرئێشەی پێویست بێت. عەلوو بازاڕەکانی هەرێمی کوردستان وەک گۆڕەپانی مۆندیالی لاتووە لە ئەڤەگادۆکەی ئیکوادۆرەوە بۆ لاڵینگەکەی عێراق هەمووی ڕووی تێکات. گرفتی گەورە لەوەدایە کە تاوەکو ئێستا لە سەر سنوور یان دەواازە و خاڵەکان تەنیا پشکننی فیزیایی بۆ بەرهەمەکە ئاکرێت کە خۆی دەبینێتەوە لە سیرکردن، تامکردن و بۆنکردن. وەکو دەڵێن خۆ ئەگەر ڕۆژێک کارمەندەکەی پشکنین خۆی نەخۆشییان پەتایەکیە بێت ئەو کاتنە تامکردنەکەی نا بۆنکردنەکەشی وەکو خۆی نایپێکێت. ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی. بەڕێزان سڵاوتان لێبێت. لەگەڵ دکتۆر کامێرا هاتە سەرم پرسیارێکم لێ کرد. جارێ مێ بڵام ئەرکان دەستە خۆش بێ بە دووادات چوونە مەیدانیەکانە زۆر چێژی تێە. بینەرانی بەڕێز، ئەم داو دەرمانانەی کە لێرە دایبینن زانی هەندێک جار هەستێکم بۆ دروستە بێت بۆ نمونە پێویستەکە
پێویستەکە هەموو ڕاستیەک بڵێ بە خەڵک وڵی جانەی لێ ئەوە ئەمانەتێکە لەسەر ملتامینێتەوە بێ بیلێ بۆی خەڵک بیزانێ دەوەڵی بینەرانی بەڕێز ئەمانەی کە لەسەر مێزەکەیە لە کوردستان بەشێکی ئەم دەرمانانە بەکاردێت و ئەم بەرنمەیەش جارێکی ترۆک و زۆر بەرنمەی تر ئەمەوێ لە پێناوی وشیاری تەندروستی ئێوەیە من ئەم قساناکەم بەڵام ڕاستە و خۆ ئەم بەرنمەیە پێشکەش یەکەم بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکی هەرێمی کوردستان بە سەرۆکی پەرلەمانی کوردستان بە سەرۆکی دەسەڵاتی دادوەری و بە داواکاریە گشتیەکانی کوردستان لەسەر مێزی ئەم بەرنمەیە دەرمان هەیە کە لە هەرێمی کوردستانە بۆ کشت و کاڵ و بۆ لە ناوبردننی حەشەرە و مێر و قڕکەر بەکاردێ کە لە ساڵی 1970کانەوە لە عالەما مەمنوعە و دەرمانیشی تایە خلاصەی کەلام لە جەنگی جیهانیا بەکار هاتووە ئێستا لێرە بەکاردێت و لە ناو بازاڕەکانی هەولێر و سلێمانی و دهۆکا هەیە و دەستی ئەو کەسانە خۆش بێ لە لیژنەکانی قایمقامیەت لە بەڕێوەبەرە گشتیەکان کە ئەوەندەی پێڕاگەن هەندێک لەمانە کۆنتترۆڵەکەن و سوودی شەمبینیوە لەو شوێنەی کە لە سلێمانی ئەو موادانە هەندێکی کۆنتترۆل کراوە لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سلێمانی و ئەمەی کە ئیبینن ئێستا ئەمە لە سلێمانی کۆنتترۆل کراوە هەڵبەتە لە هەر شوێنێ بەشێک شت کۆنتترۆل ئەکرێکەوەتە زیاتر لەوەش ئەگەر چەند قات زیاتر نەبێ ئەچێتە بواری بەکارێنانەوە تۆ ئەوەندەیان دەستە پێڕاگا لە هەولێر دەستیان خۆش بێ هەندێک کۆنتترۆڵەکەن بە هەمان شێوی سلێمانی لە دهۆکیش دەستیان خۆش بێ هەندێک کۆنتترۆڵەکەن بەڵام ناکرێ ئەمنی تەندروستی وڵاتێک بەجێ بهێڵڕێ بۆ چەند لیژنەیەکی کەم و توانایەکی سنووردار و سەلاحەتێکی کەم بەڵکو ئەمە ئیترە بێ بە موئەسەساتی چارەسەر بکرێ چونکە لە ناو ئەم دەرمانانەدا ئەوەی کە من ریسێرچم کردووە جگەر لە کارەکەوێت جیهازی جملەی عەسەبی نەخۆشیەکانی کۆندامی دەمار نەزۆکی شێرپەنجە بە پلێکی گەورە هەموو جۆرەکانی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی خوێن لە ناویانە بە پلەی یەکەم بۆ هەندێک دەرمانیان وانە 11 لە سەدای شێرپەنجەی خوێن بەهۆی ئەم دەرمانانەوە جەنابی مامۆستا ئەفەرمێ ئەمە بێجگە لە نەخۆشی پێست جوتیاری بەویژدان لە کوردستانە زۆرە چونکە هەر پیشەی جوتیاری کە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە پیشەیەکی پیرۆزە بەڵام ڕاستیتان پێ بەڵام هەندێک لە جوتیارەکان ئەو حەقیقەتانە نازانن کە تۆزێکی تر دکتۆرەکانم بۆیان باسەکەن چونکە یەکەم کەس کە بەر ئەکەوێت جوتیارەکانن خوا بتان پارێزێ و خوا ڕەحمتان پێ بکە دووەم کەس کە بەر ئەکەوێت هەموو ئەوانەین کە ئەو سەوزەومیە و تەماتانە ئەخۆین وایە دکتۆر و ئەوەیشی کە یەکەم بەرپرسیارەتی بەرەکەوێ بەرامبەر بە خوا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە شەهیدەکانی ڕاپەڕین جارێکی ترەی لێمەوە ئەو کچ و کوڕە گەنجانن کە لە ئیبراهیم خەلیل و لە حاجی ئۆمەران و لە پەروێزخان و لە باشماخ ئێوە لەوێ دانراون ئەمنی میلەتێکتان دراوەتە دەست بەڵام جارێکی تری شەیڵێمەوە زۆربەی ئەو پشکنینانەی کە ئەبێ بیکەن ئەیکەن ئەیکەن بەداخەوە نە بۆیە جارێکی تر پێشکەشە بە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری ئەوە حاڵی میلەتەکەیە زۆر خەجاڵەتم لە ڕۆژی یادی ڕاپەڕینە سوتفە بەرنمەکەم یەکشەمانە ئەم بەرنمەیەکەین بەڵام نەچوە بچێ ڕاپەڕین ئەو ڕۆژە پیرۆزەیە کاکرێ تایدا ئاشبوونەوەی نیشتیمانی ڕابگەێنین تایدا بەڵێنی ئەخلاقی و ئینسانی و نەتەوەیی نوێ بکەینەوە کە ئەوەی لە ڕابردوودا نەمان کردووە لە مودووە بیکەین چاکی بکەین بەخێر بن سەرچاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان من قسەی گشتیم کرد بۆ نمونە ئەم دەرمانە بیکەمەوە بۆ نیکەمەوە وەڵا بیکەیتەوە ئەوەی کە ئێمە هەلی دەمژین بەیانی تووشی کێشەی زۆر گەورەمان دەکە لەوانەی کێشەی خوێن کێشەی هەناسە سەرەتان ئەوە
هەر ژەهرە دەتوانانی خەڵکی پێ بکوشێت. بەس قەوم چینەکەمەوە خۆ ڕۆژانە دەکرێتەوە لە کوردستان دەکرێتەوە ئێمە کە دەیزانین نەیکەینەوە حەزەکەین خەڵکیش بیزانێ نەیکاتەوە بەکاری چەندیان کە ئاوا خەتەرە هەیە زۆربەی هەرە زۆریان ئەوانەی کە کراونەتە لیستی ڕەش بۆ کراوەتە لیستی ڕەش توێژینەوەی لەسەر کراوە دەبێتە هۆکاری شێرپەنجە دەبێتە هۆکاری نووساکەکانی خوێن دەبێتە هۆکاری هەناسەتەنگی دەبێتە هۆکاری نووساکەکانی دەمار و جومگای عسەبی دەرمانی تیا ئەگەر بیکەینەوە ئەرێ وڵاتی ئایتی ئەمەشیان بۆ زیاد کەم کە هەر لە بازارەکانی کوردستان هاتوونە بەڕستن ئێستا ئەمە لە ناو ئەوە قاڵێک هەیە قالێکی تێدایە قالێکی تری تێدایە قالگەکەش کەپسە بەس ناوێرم ئێستا ئەمەش بکەمەوە چکە بەشی ئەوە دەکاتن کەسمان بە سەلامەتی لێرە دەرنەچین ئەمانە ئەمە لە بازار کڕیوتن هەمووی بۆ بەرنامەکەم هەمووی لە بازار کراوە بۆ بەرنامەکە ئەمڕۆ بەتەن بتەوێت دەستەکەوێ ئارێ وڵات چەند تەنە دەوێت با پێت بدەین ئەمانە دەرمانە زرنی خکەین جا تۆ بە دەسڕی گریت و جوتیاری داماویش نازانێت وڵی ناوێرم وەکوتر بیگرم دەستکێشەشی نا دکتۆر ڕێبواردەوە هەر بە دەستکێشەکە ئەمە هەمووشی نێشتان ماوە ئەمە موادی مێر و قڕکەر و موادی منەشیطە ئارێ وڵا ئەغلبێتی موبیدات ئەغلبەشی موبیدن و مسەجەلیش نین یان لە لیستی ڕەشی عێراقی و جیهانیش جیهانی بەڵێ ئێستا بە هەموو وەزیرەکانی حکوومەتی عێراق ئەتوانێت لە مەتارێکەوە یەکێک لەمانە داخڵکا بۆ ئەڵمانیا نەوڵا هەموو عێراق بێتەوە ناتوانێت دانیشیان بەر ناتوانانی خاکێک لەگەڵ خۆت بخەیتە گیرفانت ببێتە وڵاتێکی دەرەوە بەڵام ئێمە ڕۆژی بەلای کەمەوە لەوانەیە بیستان بەس لە ئینجانەیە خاکمان نازم مهم هەر لەسەر ئەمە لەسەرەوەی کە بیبی بۆ وڵاتێک کاتی خۆی لە بینی ئەمەشیان لە بینی ئەمریکا و ئەمپراتوریەتی ژاپۆن کاتی خۆی کێشەیەکی دیبلۆماسی دروست بوو لەسەر چی شتلی گێلاس شەتڵی گەلاس خێزانی ئەمپراتوری ژاپۆن یاخود یابان نردی بۆ فێرست لیدی ئۆف USA بۆ خانمی ئەمریکا ناشتیان لە کۆشکی سپید وایەوە هەندێک ڕۆکەکانیان نەساغ بوون سەیری دەکەن ڕۆت نەماتۆدایە ئەوی پێ دەڵێن منۆ دەجاین جوانیکەوەی ئێستا دوای با دکتۆر ڕێبوار باسی کە لەگەڵ پیدمۆسایەتە کوردستان ماوەی چەند مانگێک کێشەی دیبلۆماسی لە بینی و دوو وڵاتە لەسەر شەتڵی گەلاس لەسەر ئەو شتڵی کە هاتووە چۆن ئێوە هەوڵتانداوە شتێکی نەساغ بێنن کاکە وەڵا نەمانزانی وە بێزانیم بووە لەو کاتەوە درەختەکانی کۆشکی سپینە خۆشخست بوو بەڵێ کێشەیەکی دیبلۆماسی گەورەی لەسەر دروست و ئێستا لەگەڵ پیدمۆسایەتە کوردستان لەگەڵ خاکە دێتە کوردستان پیتمۆس هەیە کە خاکی ئێمە نەخۆش فڵانە نەخۆشی تێدا نەبوو بێ ئێستا کرم نازانم چی بەکتریا کەڕوو ئەمە دروست کرد بێ باشترین نمونەوەی دکتۆر برایم باسیکە نیماتۆدایە نیماتۆلا چییە؟ نیماتۆدا کرمێکی وردە یا لە ڕێگی تەماتە و خەیار نایاڵێ بەرهەمەکە بگاتە بەرهەم تەقەزوومێکە دواترە بێ عیلاج کرێ وای لێت ئەو زەویە بە کەڵکی زراعەت نایەت پێشتر هەمان بوو لە ساڵی 2010 من خوێنکارانی خۆم برد لە پەیمانگای تەکنیکی بەکرێجە و کاتە بۆ ئەوی کە فەحسی نیماتۆدامان هەبێ بۆی بیزانین نیماتۆدا چییە بە تەلەبەکانی ئاشناکەین یەک جێڵگە هەبوو لە فەرماندەی ڕەنگە کا کامەران بزانێت نیماتۆدای هەبوو لە ساڵی 2016 تەلەبەیەکی ترە مەشروعی هەبوو لە مەرحەلە سێئا چوو فەحسی کرد زەوی نەما بوو لە ناو سلێمانیە نیماتۆدای نەبێت 2000 نەبوو 2010 یەک حەقل هەبوو 2016 زەویمان بە دەگمەن دەسەوە کە پاک بێت لە نیماتۆدا ئەو کەرمە خراپیشە زۆر خراپە چی تێک دەدا کاگدکتۆر خۆی خساسەکە لەسەر نیماتۆدایەکەی کەمەکاتەوە زوو وشکی دەکە خواردن لە ڕۆک وەلدەگرێتن اینجا جوتیارەکە مەجبور دەبێت چی بکات دەچێ ئەو دەرمانانە دێنێتن بەکاری دێنی اینجا دەرمانی نیماتۆدا فترەی ئەمانی زۆرە لە خەیارە لە دوای 6 ساڵ یەک حەقلتان دەستکەوت بۆ توێژینەوە لە دوای 6 ساڵی سە هەموو کوردستان تێدەگمە دەستێک کاگەمیر بە ڕێزی خۆی لە ناو بازیانە باشە زانێت کاکەمەران خۆی باشە زانێت کە نیماتۆدا گەورەترین کێشەیە گەورەترین کێشەش لەویش کۆنتڕۆڵکردنەکەیەتی چونکە لە ناو خاکایە ئەمێنێتەوە ڕاستە خۆی بەتیئە هێواشە لە ڕۆیشتنە
بەڵام زۆر بە ئاسانی لە ڕێگەی پتمۆسەوە لە ڕێگەی شەتڵەوە لە ڕێگەی چۆن هاتە ئەم خاکەوە بە 6 ساڵ ئەم هەموو لە ڕێگەی پتمۆسەوە پتمۆس لە ئێستاە من خاوەنی سەرمایەکەم ئەتوانم بڕم پتمۆس بێنم لە لیتوانیا لە ئەڵمانیا لە ئێران لە تورکیا شوێن بێت پتمۆزێنم ناپشکندراویش بەچی پشکێنرێت کێ پشکنی بۆکە کێ کەسی پسپۆر هەیە لێک يعني مشكلەکەمانەوە فحسێ بۆی پتمۆس قرار بی یەک فحز لە خلالی 5 دقیقە فحسەکرێت بەس بە چاویش بیکە دەژێر مایکرۆسکۆپ بیکە ناو ئاوەوە کاگکتۆر اختصاسەکە لێ زۆر باشە زانێ بیکە ناو ئاوێکی ئەو نیە بەقەدەر ئەو پەرداخە بەس ئەو بچۆڵەتەوە دیارە ئێگماسی تیا جا ئەوەی کە من فحسم کردەوەی کە من بینیم هەمووی کوتلەی گەرا بوو ئێگماسی پێوترێ هەمووی گەرا بوو بۆی لێرە تەکافرکە لێرە زۆر بێت لەناو خاکی ئێمە زۆر بێت یعنی بەڕاستی کاگرنج مشکلەی ئێمە بعد ئەوە نەبێ بڵێ من هاتم باسی دەرمان کەم کەچی تۆ ئەڵەی خبلا ڕێگرە دامە بن بافەتەکە دەرمانە ئەخر قەیناکە دەرمان نەزانی ئەخۆ ئەو شتێکی زۆر باشی کردە بڵێ بۆ لەوانەیە جوتیارێک چەندین جۆری ئەمە بەکاربێنێ ئێستا بۆی ئەو کرمە لە ناوبەرە بزەبت ناتوانێت ناتوانێت لە ناویش لە حەزی نووسی ناتوانێت ناویش ئەوڵی وایە خانووەکەی دەگوازێتەوە لە بەرنی لە بەرنی ماتۆلا بە پیتمۆسی شەو هات بە پیتمۆسەوە بە نمونەی وەرگرت لەگەڵ تەڵەبەکانی نمونەم وەرگرتو لە شەڵی زیینەش باشە ئەم عفوم کەن ئەم بەڕەڵایی کە هەموو کەسێک کە توانێت ئینجانە بێنێ ئەمە نەگەڵی پێوەیە ئەمە شتێکی ئەتیادیە نەخێر ڕێگە پێ نەدراوە ڕێگە پێ نەدراوە لە یاسای عراقی کاتی خۆی شتل هاتووە لەم عێراقە لە حدودە هاتووە دکتۆر سلێمان ئەو ڕۆژە بۆی باس کردم لە مەحجەری زاخۆ بوو گوتی بۆمان هات تەنانەت بۆ کۆشکی سەرۆکایەتی هاتبوو ئەو کاتە گوتی هەموو گلەکانمان لێ کردەوە بە وڵاتەمان گوت لە بولغاریا هاتبوو لە ناو سیارەکەدا هەموو خاکەکەی لێ دەکەنەوە خاچی عێراقی دەکڕن دێنن دەیکەنە ناو ئینجانە و خاکی عێراقی دوای ئەچ بۆ باشە احتیمالی هەیە بۆ نمونە بەهۆی گڵی هاوردەوە بەهۆی پیتمۆسەوە خاکەکەمان وانە خۆش بکەوێکە ڕۆژە لە ڕۆژان بە هەزاران دەوا و دەرمان و موبیت چارەسەر نەکرێ وای لە هاتووە کاگڕانج نساغی وایە تۆ تا ساڵی چەند هاتە کوردستان چی؟ تۆ تا ئەبسولوتە ساڵی چەند هاتە کوردستان ئەمە یەکێکی ترە حەشەرەیە لە سووریا و لە ئوردن و لە وڵاتانە لە تەماتەیە لە سووریا و لە ئوردن و لەوانە باسی مۆزوعەکە ناکەن تۆزێک جیاوازترە ئەو مۆزوع شتێکی پێدەن ڤیکتۆر ناقل گۆیژەرەوە ئەوانەی ئەو بابەتانی کە نەخۆشی دەگوێزەرنەوە ڕۆکەکان خۆیانن تۆی تەرزە تۆی ڕۆکان خۆیانن گڵ بە دەرەجەیە گڵ ئەگە گڵەکەم لە وەزبی هەر لەبەر ئەو مۆزوعی ئێستاکە زۆربەی دەوڵەتان لێ ناگەڕن لە بینی ویلایەت وەک تازە بووم باسکردی بۆ ویلایەت بۆ ویلایەت و ناکەن نموزەزێکی خۆڵیش لە وڵاتی یعنی لە ئەمریکا لە ویلایەتێک بۆ ویلایەتێکی تر ناهێڵن ئینجا بۆ ناهێڵن مۆزوعەکە بۆ ناهێڵن مۆزوعەکە ژینگەیە بۆ نمونە نەخۆشیەکە لێکوان لە وڵاتی خۆن بۆ نمونە هەولێر نەخۆشیێک لە ناو گوڵەکە هەیە ئەو نەخۆشی لەوانەیە لە ڕێژەیەکی گونجاودا بێت و لەژێر ئاستی حدی حرجی اقتصادی بکە لەژێر سەیتەرەی با بڵێن کوشت و کاڵەکاندایە بەڵام ئەگەر بیبم بۆ ئێران لەوانەیە لە ئێران ژینگەکە ئەوەندە گونجاوتر بێت لەوێ ئافێک ئاوتبرێکێک دروست بکات کە بتاقێتەوە کاتی خۆی ئێستا زۆردارێک هەیە لە کوردستان دەچێنەری ئاساییە پێی دەڵێن پاولۆنیا ئایا دەزانێت ئێستا لە ئێران لە زۆربەی شارەکانی ئێران ئەو دارەیە منعکرا لە چاندنی بۆ منعکرا چونکە ژینگەکە ئەوەندە گونجاوە بۆ ئەو دارەکە ڕەجی دارەکە چونکە دارێشتری دێت وەکو پەتایەکی هاتووە بۆیە ڤیکتۆرە ناقلی نەخۆشی وەکو خوێن وایە ئێستا بۆ دەڵێن لە عملیات هەموو شتەکان تاقیمکەن چونکە ئەو چەقۆ لەوانە بە ڤایرۆسێکی کەبەت نەخۆش بێت لە منی بدەنەوە ئەمش نەقل بکە هەمان شێ خۆڵ ئەو هاالێ باشە ئەم هەموو دەرمانە لە زانست و لە عیلمەکەی ئێوەیە اعتیبارە کرێ بە کیمیا ڕێژکردنی خاک و خەڵک پاش ئەم ناوبڕە وەڵامم بیتەوە پێم بڵێن کاریگەری لەسەر تەماتە چییە لەسەر خەیار چییە چەند فەحز ئەبێ بکرێ لەو حدودانەی ئێمەوەکە تەماتە و خەیارێک دێت و ئەگەر فەحز نەکرێ ئەگەری دروستبوونی چەند نەخۆشی هەیە پاش ئەم ناوبڕە لەگەڵم بمێنەوە سپاسانەکەم بینەرانی بەڕێز بە تایبەتی ئاو نیشتیمانیان ئەو پرسیارەشەکەم لانی کەم هەتاوەکو لە سنوورەکان بەهۆش خۆدێن هەتاوەکو بودجەیەکی ڕێکوپێکدان ڕێ بۆ وەزارەتی کشتتوکاڵ بەم هەموو دەردە ڕابگات ئایا وەکو هاو نیشتیمانی تا چەند ئەتوانین خۆمان بپارێزین چاوەڕوانمان
بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ دیارە لە سلێمانیشەوە کاک شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی و نوێنەری وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵمانە بەڵام بەر لەوەی کە هێشتا باسی دەرمانەکان کاتەکە لای تۆ بۆ قەتعم کردی بۆ نمونە ئەم دەرمانانەی کە ئەمڕۆ بۆ بەرنامەکەم لە بازار کڕیوتە ئەمە بەپی پێوانەکانی WHO ئاساییە هەبێت لە بازاڕی ئێمە ناوەڵا هەمویان بە پێی پێوانەی WHO و بە پێی لیستی عێراقیش ئەمانە مەمنوعن و نابی هەبێ بەس نازانم چۆن بە پێی لیستی عێراق مەمنوعە و لە شوێ هاتوون چۆن هاتوون ئەمە دەبێت وڵامێکە لایەنە بەرپرسەکان دەوی وڵانی WHO ئەمانەی قەدەغە کردووە کاکە ئیلمان هەیە مەسەن تو فۆردی لەگەڵ توفۆرتی لەگە ئۆرنج ئەوە لە ساڵی 1960 1970 ئەمریکیەکان لە ڤێتنام بەکاریان هێناوە بۆ گەلاوەڕاندنی ئەو غابات و دارستانەی کە شەڕیان تیا دەکرد خۆراگرەکان ئەوانەی شەڕیان دژی بە ئەمریکاکان دەکرد دوای ئەوەی دەرکەوت زۆر حالەتی نەزۆکی سەرەتان نساغی جلدی نەخۆشی خوێن بۆ جوندەکانی ئەمریکیش دروست بوو بۆ خەڵکی ڤێتنامیش دروست بوو 20 ساڵ دوای شەڕەکەش هەر کێشیان هەبوو لێرە بە پارەی لە ساڵی 1970ەوە لە WHO حساب دەکرێت وەکو گومان لێکرا بۆ ئەوەی کانسەر دروست بکە شێرپەنجە دروست بکرا ئێستا بە حربە زۆری هەیە لە کوردستان و بەکاردێ جارە بە جوتیاری بلێ بەکارینەیە نەدەڵێ وڵای لەبە باشتر نییە من هەر ئەوە بەکاردێ یعنی فەقیرە نازانێ پارەشەدا و وڵی پارەشەدا و اینجا شتێکی تیش بلیم ئێستا ئەمە لێرە دانیشتوین لەو مێزەیە ئەوانەی لە ماڵەوە شەوە سەیرمان دەکەن بەرپرسیشی تێدایە بەخوا زۆر زەحمەتە یەکێک لە ئێمە هەبێ ئەمڕۆ شتێکی نەخوارد بێت پاشماوەی قڕکەری تێدا نەبێتن بەیانیش دەخۆین دوو بەیانیش دەیخۆین ئەوە بەتەکیید بە بۆ ئەوانە بەسە ئەمە سە ناوێرین بکەینەوە هەر ناشیکەینەوە ئەم فۆستۆکسینیان ئەلەمونیوم فۆسفاید غازێک دروست دەکە بێڵێن فۆسفین باشە ئەو غازە دەتوانێت مرۆڤ بکوژێت وەڵاییدا ئەو ڕۆژە برادەرێ وتی ڕۆیشتون بۆ مارکێتێ لە دوکانێکی کشتتوکاڵی داوێتی پێی وتی لە مارکێتەکەت بەلاوی بکەوە بۆی حەشەرات و مشک و مێشمۆرەکە نەمێنێ وتی بەس خەڵکی دێتن گازندەی ئەوم لێ دەکە ئەلێ کاکە ئەو بۆنە ناخۆشە چیە لە مارکێتەکەت دێتن دەوڵایی پێم وت خۆتیش بێ زۆر ئاگاداری خۆت بی زۆر ئەنتی ئۆکسیدان بخۆ زۆر ڤیتامین سی بخۆ چکە چوتە ناوڵەشتە لەوانەیە لە پاشە ڕۆژێکی نێزی گیان دوور تووشی سەرەتان کەکە چۆن دەدرێت بە شوێنێکی مارکت بۆ ئەوەی داوێتی کێ بووە لە دوکانە کشتتوکاڵیەکان ئایا ئەندازیارێکی کە اختصاسەکەی پاراستنی ڕوەکە لە بەردەم ئەم دوکانەیە کە ئەوەی داوە پێ بە چه زەمیرێک داوە جار ئەوە لە هەر بە یاسای عێراقی کە لێرە هێلای دکتۆر ڕێبواریش سەیرم کرد هێناوێتی بۆ کاری زۆر تایبەت بەکاردێت و دەبێت لە دەستی لایەنی حکومی بێتن یا بەدەستی دەوڵەتەوە بەدەستی دەوڵەتەوە بێ ئەو بۆ سایلەکان بەکاردێت بۆ مەخزانە گەورەکان دێ ئەگەر شەریکەیە بیوێ بەکاری ببێنێ دەبێت بڕوا ئیجازە بستێنێ لە حکومەت بیکڕێبی بە لە مەخزانەکەی خۆی بەکاربێن بە پێی ڕێکار و پرۆتۆکۆلی تایبەتی خۆی پێش قەدەغەکردنی پێش قەدەغەکردنی بەکار ئارە وڵا ئەوەش خراپەکە دەستمان لێ دوای دەستیشمان بۆ بشوێن ئەوە جگە لەوەی کاکە ئەوە جارێ ئەوانە لە لیستی ڕەشی جیهانی هەر جوتیارێ ئەم جۆرانە بەکار بێنێت و بۆچی بەکاری دێنین کاگڕەن چکە ئەرزانترە هەر ئەم شت دەرەکە ئەمە تۆش کڕیوتە زۆر ئەو مالە 50 ساڵە 40 ساڵە ئەو شتێک پێ بڵێم ئەمە ساڵە مەمنوعە و ئێستش لە بازاڕەکانە ئەمە بە 20 کیلۆیەت پێڵەن دایازینەی محەبەب بە پێی توێژینەوە ئەمە ئیسا حالیان لە مەنتیقەی سنووری قەڵازێ ڕانیە بتوێن پشدەر پێش زەرعیکردنی گەنم بەکارێ بۆ ئەوی کرمی گەنم نەیە لە چەکەری گەنم باشە ئەمە زۆر دەمێکە مەحزوورە زۆر دەمێکە بەکار نایە دایازینەی محەبەب یعنی قەدەغەیە جابا پێت بڵێم دایازینەی محەبەب بە پێی توێژینەوە کە لە ساڵی 2004 بۆ 2005 کراوە هەموو جۆرەکانی سەرەتان بڵاوکاتەوە بۆیە مەحزوور کراوە ئەمە بەرخ و بزنەی خوا بەڵێ ئەمە چێتە گۆشتەکەی شێوە ئەکیت چێتە گۆشتەوە کا گرنج با بڵێن پۆلێنێکی موبیدەکان بکەین هەموو ئەم موبیدانێکی ئێستا هێناومانە مەحزوورن مەحزوور بۆ معنای قەدەغەن لەلایەن وەزارەتی سەحی عالەمی وەزارەتی فاو منەظەمەی فاوە بەڵام بە قاچاغێت وڵاتی ئێمەوە ئێمەمانەوێت ئەوانەی کە مەحزوورن موبید بە شێوەیەکی گشتی ئەبێ بەکاربێت لەبەرەوەی ئافە هەیە لەبەرەوەی دەرد و کشتتوکاڵەکانمان هەیە کاتە بێ بە ڕێژەیەکی باش
لەژێر سەرپەرشتی کەسی پسپۆر بینی وتە ئەمانە بەکار بێ بە دەست ئەمانە مناڵەوە بێ بە ئەمە مندانێک مێناوە لەسەر پردەکەی سلێمانی فرۆشەوە دەرمانی جرج و مشک لانەوێک گوێ لە کابرا و بێکە هەر بە شعریش دوێتی دەرمانی جرج و کش و مشک بۆ کارەبای کا وشک شتێکی واڵ لە کابرا ئەمە ئەیفرۆشت و یا بە پیرێژنێکی داماژنێکی کەسێکی کە خوێنەواری نیاڵە بیکەرە ناو دەبەیەکی معجیزە و بڵای کەرەوە لە ماڵەکەتە لە کاتێکە موبیت بە سێ ڕێگەچێت جسمی ئینسانەوە یانەوە تا ڕاستەوخۆ دایرەیەکە دەچێتە ناو لەشتەوە یان ئەوە تا لە ڕێگەی خواردنەوە با بڵێن یان خواردنەکەیە دایرەکتە یان پێستە لە ڕێگەی پێستەوە یان لە ڕێگەی هەناسەوەیە و لێکەوتەکانیشی چیە بێ ئەمە لێکەوتەکانێتی ئەمە لێکەوتەکانێتی کە ئەگەر هات و موبیت بەردەوام بەکاریبێنی ئەمە لێکەوتەکانێتی بەسەواڵی سوتاوە یەکێکیان پێستەوە دروستەکە سەر ڕای هەموو جۆرەکان کە باس مناڵی شێواویش دروستەکە بەڵێ بەتەکیت کاریگەری لەسەر هێلکەدانی ئافرەت لەسەر یەکێکە لە توفۆردی کە ئێستا هەیە لای خۆمان بۆ گەڵاپانی ناو گەنم بەکارێت سەرەتانی سنگ لە ئافرەتا دروست دەکات بەتەن بە سەتەن 50 هزارتەن دێتە ناو ئەو کوردستانە جوتیار نییە نەی ڕەشێنێ و توفۆردیە جوتیاری گەنم نییە لە کوردستان توفۆردی بەکارنەیەلی پێویستە هاچکە دەبیستێت تەسبیتی کاک ڕەنجی بەڕێز ئەوە ڕیتی لە تۆش لە بازاڕی باش دەیزانی پەروەردەی ئوستازی باز ئیزنم بدەیت بەڵێ ڕاستە ئەم قسەیە تەواوە یان تۆڵی جوتیاری گەنم نییە من ئەسڵن نایناسم و دەرمان و جوتیاری گەنمیسم ئەو دەرمانە هەر بەکەمی ئەڕێدرێ لە منتیقەی خۆمانە بەکەمی ئەمن ئەسڵن تا ئێستا نەدیومە نەڕشتومە نە هیچ تۆ فەلاحی گەنمیسم نا دەرمامۆستا وتی ناتوانێت تۆ تەعمیمی کەی کاک ڕەنج هەموو ڕاستە ئەم شتانە یەد لە سنوورەکانەوە بەڵام کێ بەرپرسەلەوەی کە یەت کاک ڕەنج ئەوە بێ حکومت بڵێ کاکەجان ئەمانە بۆچی یعنی تۆ دەردخۆ فەرموچووی هەر دوکانێک ئەمانەت کڕی ئەی من لیژنەکانی قایمقامین ڕاستە ئەگەڕێن جددین شتەکان ئەبن بەڵام ئەمانش بەسەریان ناڕۆکان بەڵام حەزەکەم زانی یعنی من پێم سەیرە ئێوەڵێن ئەڵێن ئەوە ئەسڵن بەشێک لەوانە کاک شاڵاو گرتوێتی مدیرعامی کشت و کاڵ خۆی گرتوێتی کاک شاڵاو بەو توانە سنووردارەی کە هەتانە سڵاو ڕێزم بۆتەیە ئێستا مەخزەنەکەتان کە چاوەڕێی بیستوتێنی چەندێک لەمانەی تایە کە دکتۆرەکان باسیەکەن و کە تخوا هەر ئێستا مەخزەنێکم پیشان بن کە کاک شاڵاو خۆی ئاگادارە خۆیان کۆنتترۆلان کردووە ئێستا ئەو وێنانم بۆ بخەنە سەر شاشەکە ئەوە کاک شاڵاوان گرتووانە کاک شاڵاو لە ساڵێکە ئەسامەی لەسەر شاشەکەی ئەمە چالاکی ئێوەیە لەگەڵ نازانم لیژنەکانی قایم قامێتوانە کە ئێوە گرتوتانە ئەمانە لە بازاڕەکانی ئەمەیانە کاک شاڵاو بەڵێ هەیە کاک سەرەتا یادی ڕاپەڕین شکۆدارەکەی ئینشەڵا و سڵاو ڕێزم هەیە بۆ بەشداربوانی بەرنامەکەتەوە بۆ بینەران و بیسەرانی ڕووداو ئەوەی جەنابەت هێڵی بەڵێ ئەوە تەنها من پێشەوە کاک شاڵاو ئەمەوێ دەستی ماندوو نەبوونتان بگوشم کە ئەو هەموو ژەهر و کیمیاویەتان کۆنتترۆل کردووە پێشم بڵێ ئەگەر دەسەڵاتی ڕەهاتان هەبێ ئەتوانن چەند ئەوەندەی تر کۆنتترۆل بکەن بەڵێ دارە کاک ڕنج من لە پێشامەوێ سوپاسی بەڕێز قایمقامی مرکزی سلێمانی بکەم لەگەڵ تیمەکانی ئەمە زۆر هاوکارە بۆ گرتنی ئەم جۆرە دەرمانانەی کەوا لە ناو بازاڕەکانە بڵاو بۆتەوە بەڵە زۆر هیلاکە لەگەڵمانە تەنانەت مکافایانەکە دەستخۆشیان زۆر لێەکە هانیانەدا و بە بەردەوامیش ئەگەڕێن یەکێ لەوانە ئەتوانم بڵێم ژماری ئەو نووسنگانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی بەگشتی کام دەرمانانەی تیافرۆشتێن نزیشی 200 تا 225 نووسنگە هەیە نووسنگە و ئەو شوێنانی کەوا دەرمانی تیافرۆشێ بەڵام بە بەردەوامی ئێستا بەس لە ساڵی پارە 674 لە ساڵی 2022 674 سەردانیان کردووە واتە سەردانی ئەم نووسنگانیان کردو بۆی بزانن موادی قڕکەری لێیە بەسەر چوو بێ یاخود قەدەغە بێ مەحزور بێ دەولیان یا بە شێوەیەک لە شێوەکان بزانن بە چی شێوەیەک هاتۆتە ناوە لە کۆی ئەوانە توانم بڵێم زیاد لە 850 کیلۆغرام ئەوەی کە جەنابەت لەوێ چاوت پێکەوت ئەوە لە موادانەیە کە گیراون لەو شوێنانەیە حتا ئەمڕۆ ڕۆژی ئەمڕۆ موادیان گرتو لەسەر سنوور و لە ناو شاری سلێمانیشە ئەمڕۆ پشکنین هەبوو کە ئەمڕۆ عتڵە بووە یعنی بە بەرداوامی ڕۆژی جمعە لە دەرچێت
ئەبەت بەوەی کەوا بڵین ئێمە ڕێگەی پێ بدەین نەخێر ئەبەت بەڵام ئێستا ئەمڕۆ لە سەرمەرزی باشماق گیرا بوو مادەیەکی زۆر خەتەریان گرت بوو هەر ئەمڕۆ خۆشببختانەوە بزانام کاگاسۆش ڕسمەکان پێدا هەروە پارچەی لە هینەکەشیان پێداکە ئەمڕۆ ئەوەی کە گرتی بیان ئێمە لەوانەوە نەخێر ڕێگە نادەین هەر شتێک کە لە لیجنەی عامەی تەسجیل و اعتیمادی عراقی لەوێت تەسجیل نەکرێ لتسجيل المبيدات عراقي تسجيل واعتماد المبيدات عراقي لو تسجيل نكري امر رقيب ينادين شكابي بيشتر ناسندرابي لنا عراقه وتوجينوي لسركرابي و در انجام كاني واتا وشتاني كواخ خرابي كاني ليه كيتو مضاعفات كاني ليه كيتو لواني درمانك لالمانيا بيل لشركه بايري الماني بيل كبناو بانغا شركه دايكا زۆر جوان ڕێک و پێچش لەوێ مەسەلەن دروست کرابێ بەڵام ئەگەر پێشتر لە عراقا نەناسێنرابێت نەهێنرابێت چەند ساڵێک توێژینەوەی لەسەر نەکرابێ هەر ڕێگەی پێ نادەین بۆ لەوەیە بۆ کەشێک دروستکرابێت لەگەڵام کەشەی ئێمایان نەگوت نائاگایانە بەبێ ئەوەی کە بزانێ ئەمانە بەکاردێنێت بەڵێ بێگومان جوتیار اینجا کاک ڕنج ئەمە بەداخەوە تەبی حل لە سەرەتای عراق چۆن بەکاری دێنن لەکوێ بەکاری دێنن لە شوێنی سەرکراوە لە شوێنی داخراو چییە چۆنە بەڵێ ئەمە سەیری کە مکەوە بە ڕێزانە باسییان کرد خەتەریە مادانە لە چیایە و بەکارهێنانەکە شیواتە تەریقی واتە ئەگەر مەحزوریش نەبێ با بڵێن ڕێگە پێدراو بێ بەکاریشی بێنێ ئەمانە ئەبێ تەریقی بەکارهێنانەکەی جوتیاری ئەمە بەداخەوە نایزانێت لەکوێ ئافرۆشتا لەم دوکان و نووسنگە کشتتوکاڵیان ئافرۆشتا ئێمە تەبی ڕێنمایەکمان هەیە لە ساڵی 2013 کە مۆڵەتە دەین بە نووسنگە کشتتوکاڵیانە بێ من بۆ خۆم یەکتەرەفە توانم تەلەڤیزیۆنەوە ئەو کارە نایاسایی خۆشم بڵێم لە ڕێنمایەکە شەتیانە لە یاسا شاتیانە من خۆم سربەخۆ ئەندازیاری کشتتوکاڵیم فەرز کرد بەسەریانە واتە چوینە هەر دوکانێک لەوانە مامحازیی لێ بوو دەرمانەکەی فرۆشە ماگوو باوکە ئەمە مەحزورە ئەمە خەتەرە ئەمە ماوەی بەسەر چووە ئەمە تۆ نازانی ڕێنمایی بدەی بۆ جوتیارە چۆن بەکاری بێنێت چەند لیتراییە بێت لە چی کاتێکە لە شاوە بەکاری بێنێت لە ڕۆژا بەکاری بێنێت ڕەشەبانە بێ ینی تۆ تەریقەکەی نازانیت ئەمانە ئتر بەو شێوەیە ئەو خۆی لە دەربازە کرد لەبەرەوە من هەر لە سەر بەخۆس بڕارێکمدا کە بۆ هەموو لوسیگە کشتتوکاڵەکان لە چوارچێوەی سنووری پارێزگای سلێمانیا بێ ئەندازێکی کشتتوکاڵی وا خەریجی پاراستنی ڕۆک بێ واتە خەریجی وقایی نەبات بێ و تدریبیشی پێ بکرێت لای ئێماوە لەوەیە غورفە تیجاری سلێمانی بەڕاستی هاوکاری کردین پارەکەی بۆ دابین کردین بەڵێ بەڵام بڵین ئەمە بنبڕی 100% کراوە نە ئەوەی کە لەسەر مێزەکەی جەنابتانە هەمووی کە بینیم و لای ئێمە و هەندێکی لە شوێنانی تریش کۆتان کردێتەوە بەڵێ ئەمانە هەمووی بەڕێگەی قاچاق دێتەوە یاخود لە ژێر بارە ئیشارنەوە ئەمانە دێت چکە هەر موبیتێک لە ئێرانەوە بێتە ناوە بەڕاستی قەدەغەیە چکە هیچ موبیلێکی ئێرانی لە عراقا تەسجیل نەکراوە باشە کاک وەکو پیاوێکی شارەزا بە قوتوو بۆمان بێت لە سنوورەکانەوە بە قاچاق چۆن بزانین ئەی ئەو تەماتە و خۆتە زانی بەشێکی زۆری ئێمە پشتمان بەستووە بەوە ئەی ئەو تەماتە و خەیار و شتەی کە بۆمان دێ کێ چوزانە بەمانە ئەمانەی بەرنەکەوتووە ها بێگومان ڕاستەوە ئێمە توانین بڵین وا بەیتەکانی سلێمانی تۆ پێ ڕاگەیشتی لە سەدانەوەتی و کۆنتترۆل کرد هی هەولێر بەڵێ ڕاستە وەزارەت لە نەوەتی کۆنتترۆل کرد هی دهۆک لە سانەوەتی کۆنتترۆل کرد کە پێم وانە لە سانەوەتان کۆنتترۆل کرد بێ بەڵام با ئەوەنە پێم نەڵەندژە ئەوە قەیناکە با ئەم ناڕاستیەش بڵێم باشە ئەی ئەوانە کێ کۆنتترۆلەکە لە دەرەوەی ئەم وڵاتەوە دێ کێ چوزانێ ئەو بەڵتو بۆم بنێرێ بە ئەسپوبار کێ چۆن بزانم نەکراوە بە تەماتەکەەوە چۆن بزارم نەکراوە بە خیارەکەەوە چۆن بزانم بۆ شیلکەکەی بە قەسەری منە بێ ڕاستە هەشت مانگ بوومی ئێرانی تووشید بۆ داخل دەکرێت دلیلیشمان هەیە برادر بە دلیلیشمان برادەرمان هەیە لە ئێران کە ئەو دەرمانن کە مامۆستا باسی کرد توفۆردیە مەسەن وەکو دەرمانی پەمۆیە وەکو دەرمانی کلۆرۆپایرفۆس لەوێندر هەر بەڕسمی دەفرۆشی و پێیدا دەکرێت بەو تەماتی دووباری دەکەمەوە ساڵی هەشت مانگ ئەتوو لە کوردستان بەروبوومی ئێرانیمان بۆ دێت قوربانجان ئەو چار مانگی کە خۆمان بەرهەممان هەیە من ئەو دەرمانانت کرد ئەدی و هەشت مانگیت کرد چ دەخۆیت و یعنی تۆمە بەستەوە لە تەماتا هەری خۆی لە خێرا هەری خۆی با پێت بڵێم لە کوردستانی خۆمان چوار مانگ بەرهەممانە ئوستازی بەڕێز چوار مانگ ئەو ئوستازە بەڕێزانانی ئەو هزومە گەوریان کردە سەر ئەو دەرمانە من لەگەڵیان نیم لەبەر چەند شتێک ئەو دەرمانانی محەڕەمە دووەلیەن سەر چاوم دەستی مادیبوونیان دەکوژم و
دەستخۆشە لێ دەکەم لەگەڵ ئەوە نیم بەڵام ئەوانە چەقوی دووسەرن سەیف دوو حەدەینن بەڵێ زۆر بە ئیستفادەن ئەگەر کەسانی شارەزا بەکاری بینن دووبارەی دەکەم ئەو کەلامی دەڵێم زۆر هەستیارە لە ساڵێکدا 8 مانگ دەرمە ئەوە بەروبوو لە ئێرانەوە بۆ دێ بە قوربان چێ فەحسی دەر ئەو بەروبوومانی کردووە چێ دەیکا ئەمە جواب نادەم بە جەماعەتی وەزارەتی کوشتتوکاو جواب دەنەوە ئەگەر کراوە من دڵنیام چکە برادە و دۆستمانەیە تو فۆردی دەرمانی پەموو کە ئەوانە محەڕەمن دووەلیان لە ئێران بەکار دەهێنرێت دەخواردی خۆمان دەدەین واللهی لەکنەوە خۆمان لە کوردستانی خۆمان بە تایبەتی لە هەولێر کەمترین شت ئەو دەرمانانە بەکار دەهێنرێت لەبەرچی چونکە خۆم بە مباشری ئاگام لە بازارە دوکاندارەکانی خۆمان ئێستا ئیژە سەکواڵەتی دەکەن چۆر ئیژە سەکواڵەتی دەکەن من دەرمانی دەرم ئەو فەلاحە ئەگەر ئیشی نەکرد بە باشی یاخود بەرهەمێکی باشی نەهینا پارەکەم ناداتی منش پارەکە نادەم بە بایع گەورەکە دووش لەخوا بە زیاد و دوکاندارەکان بە شێوەیەکی گشتی ترسیان لە حکوومەت هەیە چەند ساڵێک پێشتر دوکانەکان قەپات کرا ئایا حەلی مەوزوع کرا تەسەوڕەکەی ئەوانە ئێمە چوین لە فەلوجە کڕیومان و هێناومانەتە سەر شاشەی ڕوودا و ئافرین هەر بەو خوای لە فەلوجەوەش خوارد هەر هەمووشی لەناو هەولێرا کرا ئافرین هەر لە فەلوجەوە دێت قوربان یا لە دەوروبەری هەولێر یا لە بەردەڕ کاکەڕەن دەرمانی زانی فەرقیسیە دەرمانی مسەجل و غێر مسەجل بۆ پێ دوایە لە دهۆ ئوستاز پێ دوای دەرمانێک مسەجل بێت تووشی سەرەتانم ناکات ئەگەر مسەجل من ئەوە ناڵم من باسی ئەوە ئەخر ئەوەی ئەسلی مۆزوعەکە ئێستا کە موبیدەکان ئەو موبیدانە ئەفم کە کاگڕن واز لە مستەڵەحی هجووم بێنن نە ئیشی من هجوومە نە ئامانجم هجوومە حەزەکەم زانی یعنی نازانم بەڵام چی جوتیاری کوردم بە قەرەر دوو چاوم خۆشە خۆی نفسی هەدەفمانم خۆم زیاتر خۆشە دڵنیام لە جناب لە یعنی ئینسان پەروەری چییە لە وشەی هجووم ئەوە چیە مامۆستاجان ئەوە چییە ئەزانین چێ لام باسای حالەسەرینەوە نیە بۆچی بەکاردێ بۆ پێشکە و مێش و دەبێت لە دیوار بیڕەشێنی لە شوێنی بەرز سێ ساعتش لە ژوورەوە نەبی دەرچی دوایە بۆی بێ بۆی بەرنەکە دەوڵی لە ناو خانووی پلاستیکی بینی ئوستازی بەڕێز ئەیجاد با پێت بڵێم ئەخر تەماشام کە موضوعی دەرمانات بۆتان درایت پێت وا دەرمانەکە قەدەقە بکرێت بە شێوازی دروست بەکار بێت دروستە بە شێوازی دروست بەکار بم بوورە بەس بە ئەوە بڵێم وتم ئەبێت دەرمان بەکار قسەم پێە مەجال تێم وتم ئەبێت دەرمان بەکار بێت لەبەرەوەی ئافات هەیە دەردە کشت و کاڵەکان هەیە ساڵانە ئەگەر هاتوو دەرمان بەکاردێنی بەپێی ئەم ئیحسایەکە کراوە ئەڵە لە ئەفریقا 141.8 بەرهەمەکە لە ناوەچێ ڕەحمەت لێ باشە لە ئاسیا 143.3 لە ناوەچێ قسەمان لەسەر موبیداتەوە نییە هەر بە تەواتی بەکارنێ بەڵام ئەوەی کە مسەجەلە وەکو کاکشاڵا باسیگەەوە شەریکەی بایرە شەریکەی سنجنتە کۆمەڵێ شەریکاتی مەلایکەتە نییە کە تو باشەوە دەبینی ئەزیز باشە ئەگەر لە دەست کەسی شارەزانە بێت بەخوای ئوستاز موبیدی بایر بێنە جاخۆ نەشتانە لە کاکشاڵا جواباتەوە موبیدی بایر بێنە کە زۆر دەزانم قەدری چێت موبیدی سانجێتا بینە کە ئەوانە شەریکی عیملاقن لە دنیا لە ئاستی دنیا بەنەزانی بەکاری بینە و خەڵکی تووشی سەرەتان دەکات فەرقی مسەجل و غێر مسەجل زانیت ئوستازی بەڕێز ئەو کابرایی کە مەسەر ئەو کۆمپانیایی ئەو کۆمپانیای کە دەرمانی مسەجلی غێر مسەجلی هێناوە لەوانەیە ئەو توانایی ئیمکانەتی بە قووەتەی نەبێت کە 3 ساڵ بۆ 4 ساڵ تەحملی بەغدا بکات دەرمانەکەی بۆ تەزیل بکەن یاخود خۆی شەریکەکەی ئەسڵان مسەجل نەبێت لە بەغدا ئەخر ئەوەی مۆزوعەکە بەس بزوو پارێ من بڕوام وایە بەیتەکانی خۆمان ئەوەی کە بەرنامەم بۆ کردوون ویژدانێکی تایە ویژدانێکی تایە بەرپرسیارەتێکی تایە ترسێکی تایە لە خوا ترسێکی تایە لە حکوومەت ترسێکی تایە لە بازار وە بەڵام من چۆن بزانم یعنی تۆ بەعکسەوە تۆ بە وەکو پسپۆڕێک بە یەقینەوەڵی ئەوەی لە دەرەوە بۆم دێ لە ئێران و تورکیا بەکاردێ کوردستانی خۆمان هەیە بەوەی کە لە مۆنیسە لە ئاستی عێلاقاتی دووەلیمان هەیە بۆی لە مۆنیسا ئێرانەکان و دەیبیستین تووفۆردی بەکاردی دەرمانی پەمۆ لە ئێران بەکاردێت لەو شتێکت پێ بڵێم هەر بەرومیمێکی زۆر جوان و پوختت بینی کە لە دەرەوە هات دڵنیا بە زۆرترین دەرمانی تێدا بەکارهاتووە جارێکە خۆم سەیری دەرمەوە سیستەمی پەیینکردنی پەتاتەم دەکرد لە ئێران خوان پێ عالیمە پەتاتەیەکی هەند جوان بەرهەم هات لە کۆتاییدا خۆم بێزم هەموو پەتاتەیە کردەوە بزانە فەرقی قسەکەم بەرهەمێکی هەند جوان بەرهەمات بەڵام خۆم بێزم لە هەموو پەتاتەیە کردەوە ئوستاز ناکاتە ئەوەی کە دەرمانی بە بەکار هاتووە نەخێر جۆری تۆکەی وای کردووە ئێستا تۆی هەجین بەرهەمی سیستەمی تەسمیدی دەکەم کە دیتم ڕاستە من لەگەڵتام ئەوەی کە لە دەرەوەمانێ بەپێی ئەم توێژینەوەی کە لە عێراق کراوە بۆ کۆمەڵێک میوەکێتە ناو خاکی عێراقەوە ئەم توێژینەوەیە لە بەغا کراوە دوو توێژەری زۆر بەڕێز جامیعەی موسەنسەری بەغا کیوی مانگۆ لەسەر پرتەقاڵی میسری لالەنگی کۆمەڵک کردویانە لەسەر 4 موبیت بڕی ئەو موبیدەی کە دایازینم بۆ نمون ئەمە وتمان مەحزوورە
ئەمە زۆر لە حەدی مەسموحی خۆی تایە چەند جار زیاتر 6 جار زیاتر 6 جار زیاترە بێ بەوەی نەخۆشی چی و چی ئەوە تا باسمان کرد پێشوتم هەموو جۆرە سەرەتانەکان لە دایازینۆ ناهەیە بەپێی توێژینەوە بەڵام ئێستا خەڵک وا تێگا ئێمە باسەکەی هەموو ئەوەی کە لە کوردستانی ئەمە گوزارێ مسەرتەنە ئەبێ خەڵک تووشی سەرەتان ئێمە ئەلێرا حەزەرەگە بێ بکەین لە ئەلفەوە تاوەکو یایی خۆمان کە قسەمان کرد لەگەڵ ئەوین کە بەرهەمی ناوخۆ زیاد بکرێ بەڵام بە تەندروست قسەکەمان لەسەرەوەی ئەو موبیدانەی کە مەحزوورن ئەو موبیدانەی کە زۆر خەتەرن نابێ بەکار بێندێ و چوەنەتی ڕشاندنی دەرمانەکان نابێ ئەبەم شێوە بێت کەواتە تەوعیە پێویستە ئەمە ڕشاندنی دەرمانەکانە کە لای خۆمانەکرێت جگەرە ئەکێتە دەرمان بەکارێنێ کاگەمیر خۆت کرێکارەتە بۆ چۆن کردوێتی لە عالەمە ئاوا بەکارێت باشە و خەتای دەرمانەکەیە لە عالەمە ئاوا استخدامە با من پێم وتم لە ڕێگەی سێ ڕێگە ئەمە ڕێگا تەندروستەکەیە کە بەکار نایە زۆر بەکەم زۆر بەکەم ماسکی بەدەست پێ بێ من دەورەیەکم بە جوتیارەکان ئەمە دوای ئەوەی کە دەرمانێکی ئەبێت چەندێک نەچێتە بازار بۆ دەرمان هەیە لەسەر دەنووسێ بۆ نمونە دەلێ بۆ خێر تایبەت بۆ خێر بەسەن دەلێت دەبێت ئەو نەبەکاربین ئەمە دەلێت 2.5 مل بۆ ئەوەن دەلێتەر ئاو بەکاربێنێ تۆ زیادی بکەی فترت ئەمانەکەیت زیاد کرد جارێ ئەوە بۆ ناو خیار نابێ هەرچەندە ناو خانی پلاسکی خیاری بۆ نمونە ئەمە دەڵێن 4 ڕۆژە ئەگەر 2 ڕۆژ دوای ئەوە بێنیتە بازار بدەی بە خەڵک بینیومە بینی بدەی بە خەڵک تۆ خەڵک تووشی سەرەتانەکەی خۆی ئەگەر لێ نووسراوە چەند و پێش ئەوە لەگەڵ ڕشاندنە لەو مدەیی کە لەسەر قوتووەکە نووسراوە ئەگەر زووتر بیەی بە خەڵک تووشی سەرەتانە بەڵێ ئەوە چکە ئەو شەریکەی لەسەری نووسۆ بە پێی توێژینەوە نووسراوە لێکۆلنەوەی لەسەر کراوە بە چەند ڕۆژ ئەم قڕکەرە لەناو ئەو ڕووەکە مامۆستا تۆزێک لەگەلی هاوڕام ئەو کلاشگۆفی بێ ئەمانە ئەگەر لە دەست کەسی شارەزادا نەبێت لە دەست کەسی شارەزا و دەست کەسیەک مەسەرەن ئیشی لەسەر نەکردی بەڵێ هەموو دەرمانێک باشە هەموو دەرمانێک پەنجای خراپە بۆچی تۆزێک لەگەڵی هاوڕای پێ دوایە بۆ نمونە لە لای خۆمان ڕێک ڕێعایەتی ئەوە کرێکە لەسەر لەی بڵێ بەدا زۆربیان نووسراوە لێرە ڕێعایەتە کرێ ئوستازی بەڕێز ڕێعایش نەکرێ ئەدی کاری دوکاندارە کوشتکاڵەکان سیە سێ بەشە مهندسیان هەیە بەڵێ باشترین ڕێعایەت دەکرێن من خۆم لە ناومەدحی ناکەم خوا لەسەر من خەڵک دەمناسی مەدعوم نیم لە لای هیچ جیهەتێکەوە لۆی هیچ ناوێک ناهێنم بەڵام واقعەکە باز دەکەم وەکو ڕاوێژکاری کوشتکاڵی وەکو ڕاوێژکاری کوشتکاڵی بەڵێ زۆر خەتەرە ئەو دەرمانە ئەگەر لە دەست کەسانی نەشارەزادا بێت بەڵام زۆر پێویستە قوربان ئەو ئەمنە جوتیاری ئەمە پڕچەک کراوە بێگومان نەخێر بڵێ کەوچکێکی چایخۆری بکەناو قەنەعەت لە دەلێ زۆر کەمە بەخوایەکە بە 5 کەوچک لەبەر چای یەک گومانیکەم بۆ دروزە بێ لەبەر چای خۆم ڕاستە ئەو ساڵە کاکە شاڵاو گیان دوای ناوبڕەکەیم و ڕاشە ناگرم داوای لە ورنەکەم جەنابی بەڕێوەبەری گشتی کاکەمەران نەگەدارە 11 جۆر موبیدی ئەناکب هەبوو جاازاڵەکە چی نەیکوشت وتم چیە لێ ئەمە هەر دەرمانی تایە خۆی چیە لە دەرمانی کەیتیانە با لە دوو هەل بگەڕین بە 11 جۆر بە 11 جۆر جاازاڵەکەی نەکوشت لە ناو بەیتەکانی پلاسیشیە گومانمان بۆ دروست بوو لەگەڵ بەڕێز دکتۆر نەورۆز سلانەوەی گوێی لێم بێ ڕاگری کۆلێژی کشتتوکاڵ وتمان پێکەوە بەحسێ بکەین زانین ئەمە ئایا چیتە دەرمانی تیاڕاستکەیفی پێدێت نەبێ باشترە لەوەی تیای کۆمەت لەسەر پەیامەکەی ئوستاز ئەو دەزانی زۆربەی جار ئەو دەرمانن کە بەکاری نایکوژە سەبەکەی چیە بەڕستانتە ئافری مقاومە پیدا دەکات لەچ مقاومە پیدا کاکەڕەن لە زۆری بەکارهێنانی دەرمان و بە هەڵە بەکارهێنان چۆن ئێستا وەکو لە بەشە دەرێ ئەوەندە حەبی ئەنتیبایۆتیک مەخۆتکە لەو جسم دوایە مقاومە پیدا دەکات تەسیر ناکات دەرمانەکە ئەمە داتایەکە باسی بە دەرمانێکی بەقۆترە بە هەماشتا حەشەراتەکان زۆر زە بە دەرمانێکی تایبەت ناکوژێ بۆ لە هەڵە بەکارهێنانی زووتیار خراپی دەرمان نا هەڵە بەکارهێنانی زووتیار اینجا ئەو مەکتەبانەی مهندسی لێنی ئەو ڕۆژە هەر نمونەک کاگەمین ڤیددیوەکەیشی بۆ ناردم ئەمین ئامێدی لێرە ڕێز سلااو لەبێ وڵی ڕۆیشت بوو ناو حەقلێک بلێ چی دابی پێ دوکانە کشتتوکاڵیەکە 6 جۆری بەیەکەوە پێدا دەرمانێکی قڕکەری حەشەرات دەرمانێکی قڕکەری کەڕوو هیومێک ئەسیدێک MPKێک یعنی من نازانم باشە زەمیرێک تۆ 6 تێکەڵ بکەیت تۆ ئێستا چی شروعێک دەداتێ دکتۆر باشە حەبێکی ئەنتوبایەتی کرد داتێ شروعێکی تر دات حەبێکی باشە هەر چواری بەیەکەوە من هەموو جار بە جوتیارەکان وا دەڵێم دەوێریت ئەمەی هەمووی لە بەیەکەوە تێکەڵکەی بیخۆت دەڵێ ناوەڵە ئەرێم چۆن دەوێریت تێکەڵی بکەیت و بڕشێن کاکە بۆ جوتیارەکان خۆشی دەکەن کاکەڕان دوکانە ئەوانەی کە اختصاص نین چی دەرن ئەوە
جوتیاریان کردووە بەخوا بۆی خۆش دەکاتێت بۆ دوو جار دەیڕشێنیت ئەمە تێکەل کە بیڕشێنە بۆی ئاسان دەکاتم بۆی خۆش دەکات زۆر باشە زۆر باشە پاش ئەم ناوبڕا دەرفەتی ئێوەش ئەم دەرفەتی ئێوەش دەیەم ئێوە تەسەورەکەن ئەم دکتۆرەی کە میوانی منە بۆ نمونە لە گیرفانی قسە دەربێنە حەزکە زەرەردایە ئامانجی تەوعیەکردنی خەڵکە من شکم لە تۆ نییە تۆش ئەم حاڵەتە و نەبینیوە بەعزەجارێ کاکە ئەمیر تۆش بەعزە حاڵەتێک نەوبینیوە خۆ نەسیحەتی هەندێک جوتیارە نەکردووە ها لە بەرنامەکانی پێشوە خۆ تێبینی و نەیەوە بە من کە فعلەن هەندێ دیاردەی ئاوا هەیە بێت ڕۆشن بیریان بەرز بکەینەوە وتم بەشەکەی ئێمەش هیچ بێبەش نییە لەو فەوزایی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو بێسەرەوە بەرەیە بەڵام ئەگەر ئێوە زانیتان ئەگەر ئێوە چاودێرتان بۆ دانڕاهی ئێوە کۆنتترۆلەکرێ بەڵام من لە هەفتا لە هندستانەوە هەنارم بۆ دێ من چوزانم چۆنە لە هەڵەبجە مشکلەیەکم هەبێ بۆم کۆنتترۆلەکرێ حکوومەتەکەی خۆم دەستی پێی ڕاگا بەس من لە ئێران و تورکیاوە بەچی پێم کۆنتترۆلەکرێ کاک شاڵاو پاش ئەم ناوبڕە دێمەلات و تا فەرمایشتەکانە تاواکەی ڕات ناگرین بینەرانی بەڕست چاوەڕوانمان بن. بەڕێزان جارێک تر سلااوتان لەبێت مامەسا شاڵاو بەبێ پرسیار دێمەلات چونکە دڵنیام لەوەی سەرنجت لا کۆبۆتەوە بفەرموو. بەڵێ سپاس کاگرنجڵا باسی و بەڕێزانە باسیێوەیان کرد کە موبیدات هەچەند ڕوونیان کردەوە ینی موبیدات پێویستە هەبێ لە هەموو جیانە هەیە موبیدات هۆرمۆن سەمات ئەمانە پێویستن هەبن چکە لە ڕوا وەکو موبیداتەکە قسە جار لەسەر ئەویان بکەم چۆن مرۆڤ تووشی نەخۆشیە بێ هەروەها ئاژەڵەکان جانەبەرەکان تووشی نەخۆشیە بن بە هەمان شێوە دار و درەختەکانیش سەوزەواتەکانیش تووشی ئەو ئافانەیە بن و ئەگە موبیدن نەبێ ئیبادەی پێ بکەیەوانە یان ڕوبەرێکی گەورەت لە دەستە چێ وە زەرەرێکی زۆرە گەێنرێ بە منتوجە کشتتوکاڵەکان کەواتە پێویستە هەم هۆرمۆنی شەبێ لە دنیا و پێویستە موبیداتی شەبێ پێویستە بە سەمادی شەبێ بەڵام هەر یەکان بەپێی ئەو ئینەی ئەو ڕێژەی کە ڕێگەی پێدراوە لە جیهانە لە ڕووی زانستیەوە کە بەکار بهێنرێت وەرواشە پرسیارێکی چۆن بێت بەڵێ جەنابەت سەردانی هۆڵندات کردووە سەردانی وڵاتانت کردووە بەو پێوانەی کە کشت و کاڵ لە دەرێ هەیە هێشتا لە وڵاتی ئێمەدا هەیە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی بڕەوە لە ڕووی جۆرەوە لە ڕووی سەلامەتیەوە مەسەڵەن لەسەر ئەمە کۆمنتت چییە؟ نەخێر دوشتی زۆر جیاوازن ینی ئێرە ئەوێ زۆری فەرقا لە وڵاتی هۆڵندا زۆربەی ئەو بەرهەمانی کە بەرهەمێنن لە سەوزەواتە بە تایبەتی ئەوانە لە خانووی زوجاجی گەورەی مکەیەفن کە ڕوبەری هیچ یەکێک لەوانە لە 14-15 کەمتر نیە لە 4 هەکتار کەمتریان نییە ئەڕوا بەرەوسەتواتە 4 هەکتار یەک بۆدیە یەک جسمە کەوانە تەکەیفی پێکراوە بە ساردی گەرمی لە وڵاتی ئێمە ئەوانەی کە ئێمە هەمانەوەی کە بەڕێستان بە دوسێ دەرباستان کرد باسی خانی پلاستیکیتان کرد لە وڵاتی ئێمە ئەو تونێڵانەی هەیە ئەوانە تونێڵانە هیچ دەورێکی نییە لەسەر گەشە پێدانی ئابووری کشت و کاڵ و یاخو بژانەوەی ئەو کەرتە ئەوە ئەگەر باسی بکەین تەنها پێشخستنی واتە 1-2 مانگ جەوەکە با بڵێن لە کاتێکی کە جەو ناملائیمە لە ڕووی سروشتیەوە بۆ نموناگە خیار باسکەی مەسەلەن لە 15 دووە لە ناو خانە پلاستیکەکان چەندرێ لە دەرە لە 15 ئاکرێواتە بە مەکشوفە 15 کرێ تەنها زیادکردنی ئینتاجە لە وەحدەی مەساحەیە واتە لە دەرەوەیە لە ڕوبە لە دوێنمێکە ئەگەر 8 تا 10 تن ئینتاجکرێ لەوێ 40 تا 50 تن ئینتاجەکرێت لە بەرەوەی هەڵەواسرێت و نوعیتی تۆکەشی جیاوازی هەیە لەگەڵ نعاتەوەی کە لە دەرەواکرێت بەڵام مەبەستم لەوە بە من قسە لەسەرەوە بکەم ئەو موبیداتە ئێمە خەڵگوات تێ نەگەێنی موبیدات خراپە هەمووی نەخێر موبیدات دەبێ هەبێ حەشەرات دەبێ هەبێ ئەیم بڵێم هۆرمۆنە بێ هەبێ سەما دەبێ هەبێ ژینا گۆی زەوی کۆی دانیشتوانی گۆی زەوی کە ئێستا 8 ملیار خەڵکە لە سەدا دەی ئەوانەی کە حەسەبی و ئامارەی کە کردوێتی ڕێکخراوی فاوی نێودەوڵەتی ئەڵێ لە سادەی خەڵک لەگەڵ دا کەمتریش لەگەڵ کشت و کاڵە خەریکە واتە لەگەڵ بەرهەمێنانی خۆراک بۆ ئادەمیزاد کە لە دوا هەوا لەگەڵ ئاوا تاکە سەرچاوی گەواتە گرنگترین شت بەلای بۆ مرۆڤ خۆراکە لە سەدا هەموو لە سیاری ئێمە ئەو ڕۆشنبیریەتان ناوەتێ کە
بۆ نمونە بزانێت چۆن موادی گەشە پێدەر و موادی مێر و قڕکەر و پێستیسایدەکان بە هەر چوار جۆرەکەیەوە بەکاربێنێت؟ بەڵێ ئەتوانم بڵێم بەڵێ لەوەیە جوتیاری ئێمە تاک بە تاک نا بەڵام ئێمە بۆ هەموو ئەوانەی ئەو قڕکەرانەی کە وەزارەتی کشت و کاڵ هێنابێتی یاخو خۆی دابەشی کردبێ بەڵێ لەگەڵەوە تەریقی بەکارهێنانەکەی فۆڵدەرێکی بۆ دروست دەکرێت کە من ویستم لێرە باسی ئەوە بکەم کە لەمەدا لە هینەکانی شەسکۆ ئێمە خۆشببختانە یاسایەکمان بۆ دەرچوە ئێستاوی یاسایە هەموو ئەوەن دەرچۆ کشت و کاڵیانە اینجا ئامادەیی بێ یاخود پەیمانگا بێ یاخود زانکۆ بێ کە ئێستا لە خولی ڕاهێنانان و دەورەتەکانیان لە هەفتی داهاتوە تەواوە بێ ئەمانە بۆ هەموو پرۆژە کشت و کاڵەکان اینجا ئاژەڵی بێ یاخود ڕۆچی بێ بە پێی یاسایە بەسەریان ئاسەپێندرێ کە بەوەی بە زانستی بکرێ هەم بۆ زیادکردنی ئینتاج هەم بەوەی کەوا ئێمە محاسبەی ئەوانە بکەین کە توانای نییە ینی توانای زانستی یاخود باگراوندێکی خەلفێتێکی زانستی نییە ئێمە لەگەڵ ئەندازیارە کشت و کاڵەکەی ڕوبەڕوو یەکتر بینەوە کە ئەم مبیدە چۆن بەکارهێنێ و لە چ کاتێکە بەکاری دێنێ یاخود ئەم سەمادە ڕێژی چەند بەکارهێنێ هەندێک حاڵەت هەیە مراعاتی ئەوە ناکرێت کە لەسەر لەیبڵەکە نووسراوە ئەم حاڵەتانەتان هەست پێ کردووە وەکو چۆن بۆ نمونە لی نووسراوە ئەم دەرمانە کاتێکە ئەی ڕشێنی نابێ بەرهەمەکەی دوای هەفتەیەکە بێ بیخەیتە دوای 2 ڕۆژ دوای 4 ڕۆژ بە پێی جۆری مبیدەکە یا بە پێی جۆری موادە منەشتەکە تا چەند ئەمە لە بەرچاوە گیرێت لە کوردستان مامۆستا بەڵێ ئەزانی کاگەڕنج ئەوە کەوتوتە سەر فرۆشیارەکە من بۆ یاڵم ئەندازاری کشت و کاڵیمان سەپان بەسەریا بۆی هەتا تەنانە دەوەشمان پێوتن مەسلەم لە بڵانە یا بە ئینگلیزی نووسراوە یا بە زمانی عربی واتە بە یاخو بە زمانێکی تری زمانی بێگانی کوردی نووسراوە کە جوتیاری ئەمە بەڕاستی تێگەیشتنی ئەوە نییە بەو زمانان نووسابێ بە زمانێکی کوردی پەتی هەتا بیباتەوە لای لەیەکێ لە مناڵەکانەوە یاخود بە وێنە لەسەری نووسرابێ لە شار سەپاندوو تا تا ڕادەیەک هێشتا بەشێکیتان بەجێشتۆ بۆ ویژدان وە چونکە تۆ ناتوانی فریشتە بێت ئینسان لە سەرشانی هیچ کەسێک وە بەڵام دەستان خۆش بێت کە لە شارەکان بەشێکی بەرچاوی ئێستا پێوەی پەیوەستە بەڵام ئەی قەزا و ناحەکان تخوا ئەو چاودێریە وردە هەیە نەخێر لەو لە قەزا و ناحەکانم بەڵێ من بە سەراحەتەن پێ بڵم و چاودێرە وردە نیە بەڵام کارمان لەسەر ئەوە کردو چکە لە هەندێک لە قەزاکانە بۆی باش بزانی کاگەین ئەندازاری کشت و کاڵی لەو بوارەمان نییە واتە دەرچوی کشت و کاڵی دەرچوی پاراستنی ڕۆک بێەوە خەڵکیشی بەتواننا بێ لەوەیە نەمان بووە لە هەندێک شوێنە فەرمانبەرمان هە زۆر کەمە ینی باتە توانای ئەوانێ بەڵام ئەشتوانم شتێکە پێ بڵم کە زۆربەی ئەو نووسنگە کشت و کاڵێنە لەگە کۆمپانیەکانە لە ناوەندی شارە کۆبەتەوە واتە توانم بڵێم لە سەدانەوەتی لە ناوەندی شارە کۆبەتەوە لە سادەی لە دەرەوەی شارە ئەوانە لەوەیە تۆ کام قەزاگری 4 دوکان 5 دوکانی لەو بابەتە تیاابێ بەڵام لە ناوەندی شاری سلێمانە زار لە 150 دانە لەوە هەیە ئەمە بۆیە ئێمە ترکیز مەخسووتە سەر ناو مەدینەی سلێمانی ئەنج دوایی بۆ قەزا و ناحەکانیش بە هەمان شێوە لە هەندێک شوێن هەیە لە هەندێک شوێن هەمانەکە فەرمانبەری پێویستە بوو بێت لەگەڵ قامەکە تەنسیقمان کردو گەڕانیەوە ئەنجام ویستم باسی ئەوە بکەم مادام خۆراک بەشی هەموو ئادەمیزاد ناکە واتە ئەو کەسان ئەو جوتیارانە ناتوانن لە جیهانە ئەوەی کە لەگە کشت و کاڵا خەریکە لە سادە خۆراکێ بێت لە سانەوەتەکەی کەش پیاکە کەواتە ئەبێ کشت و کاڵی شامبەشانی چۆن علومەکانی تری دنیا ئێستا من تۆ پەیوەندیمان بە چیەوە بەیمەدان بە لە ڕووی تەکنۆلۆژیای اتصالاتەوە پەیوەندیمان بە یەکەوە هەیە ئەو بە ڕێزانە لە سلێمانیەوە هاتوون بۆ هەولێر بە اتصالاتی ئەوە بە ڕێگاوبان یا توواتە بە ئامێر چوونەتەوێ بە هەمان شێوە لە باری توبیشە کەواتە کشت و کاڵیش ئەبێ هەموو بارەکانی شامبەشانی یەکچێتە پێشەوە ئینجیناوە لله هیچ خۆراکێک ئۆرگانی نابێت لەسەر گۆی زەوی واتە هەموو خۆراکێک لەبەرەوەی ئادەمیزاد زۆری کردووە تۆ ئلامتی کشت و کاڵ مامۆستای خۆشەویست هەتا بۆت بکرێ بەرهەمی ناوخۆ کڕی یا سەوزۆمیەوەی دەرەوە و متمانەت بە کامیان زیاترە من تا بۆم بکرێ ئی ناوخۆ کڕم چکە لە ناوخۆیە هەر ئێستاش بە عملیشە تا ناوخۆم دەستکەوێ ئیدەرەوە ناکڕم بەڕاستی بۆ هەم دوو هۆکاری سەرەکی هەیە بەرهەمی خۆمان بەرهەمێکی بەتامترە وەکو لە دەرەوە ینی چکە حتا توانم بڵم ناحێزانستەکەی پێکاتەی لەشی من پێکاتەی و خاکەیە کە لێرە دروست بووە واتە پێکاتەی خاچی وڵاتێکی تر نییە کەش و هەوای وڵاتێکی تر نییە هەر لە بەرەوەی تێکەڵ بووە لەترم
بەڵە بێگومانی خە بەڵام ئەوە کەمە یعنی ئەوەی کە من باسێک بە ڕێزانە باسییان کرد زۆر ڕاستە ئێمەسەلەن ئێمە بە یاسا هەمانە کە هیچ درەختێک نابێ زۆربەی خاکی کوردستانی کرماوی کردووە بەڵە بەڵە ڕاستە ئەوە هەیە ینی بتێنێتێ هەر بێزگەلەوە لە ناو سنووقی ترەیە لە ناو سنووقی تەماتەیە ئەوانەش هەر حەشەرات دێتە ئەم دیەوە فتریات دێتەوە ئەم دیەوە ینی ئەوە ڕاستە ئەوانە بەڵام وەکو بەڕێزێت باست کرد ناڵێم کەتی کشت و کاڵ کەتێکی فراوانە واتە ئەوەی کە لەسەر وەزارەتی کشت و کاڵە باشە ئیشی ئەم دەستگا ئەمنیانەی کوردستان بۆ نمونە سەردانی وڵاتانت کردووە بۆ نمونە دەستگایەکی وەکو پاراستن دەستگایەکی وەکو دەستگای زانیاری تا چەند کە دوو دەستگای ئەم وڵاتەن ئیشی ئەوانە پاراستنی ئەمنی قەومی وە ئەنجومەنی ئاسایشی گشتی هۆبەی تایبەتمەند هەیە کە ئاگای لە ئەمنی سەحی ئەم وڵاتە بێ ئەوانە پەیوەندیان نییە بە ئێمەوە بەڵام بڵێم وەکو دەستگای ئاسایش بڵێ دەستگای ئاسایش بڵێ پەیوەندیمان هەیە ڕاستەخۆ بەیەکەوە و ئەکتیڤن لەگەڵمانە ینی باشە ئەو کەسەی کە ئەمەی هێناوە و دکتۆر ناوێرە دەستی لێ بە مەڵە ڕاست من باسی ئەوە مەڵە خۆت بۆت ڕەنج لە سیارەکە جوان بیپارێزێت خۆت بوو یا کاک زانیار لەبەرەوەی احتیمالە هەتا هەولێر هەمووتان ببورێنێتەوە یا شتێکتان بەسەر بێنێ یا پێستان تووشی حەساسێت بکەوە بەڵە ڕاست بەڵە باشە ئەمە کاتێک کە ئەخرێتە ژێر بارەوە ئەهێنرێ بۆ ئێرە حەق نییە ئەمە تەعاملی تیرۆریستی لەگەڵا بکرێ و کەسێک کە ئەمە ئەهێنێ لە لیستی WHO بە موادی کیمیاوی ناوزەت کراوە و مەحزوورە بەڵە ڕاستە خۆی جوانە هەموو جوتیاری ئێمە خوێنەوەرە هەموو جوتیاری ئێمە ئاگای لەوە هەیە کە ئەمە ئاواهیە ئەوە تا کابرا سۆپەرمارکێتی هەیە کڕیوەتی بۆ لە ناو سۆپەرمارکێتەکە بڵاوی کردوێتەوە هەر بوونی ئەوەندە دەرمان چەند تەن لە لای تۆ میوانێکم ئەوەندەی لە بازار کڕیوە دلیلی ئەوە نییە کە وەزعی کشت و کاڵ نائامینە بەڵەوە کاک ڕەنج خۆی ڕاستە دەوێت بۆ بنبەرکردنی ئەمانە ئەمە نابێت کۆمپانیای ئەهلی بێنێ ئەبوو حکوومەت خۆی بیکە بەڕاستی حکوومەتی عراقی زیاتر وەک لە ئێمە لەبەرەوەی ئەوان ئەبێ ئەو کارە بکەن ئەوە ئەنج بێتەوە بۆ هەرێمە چکە مەشتێکی سیادی گەورەیە بەڵام بەداخەوە لێرەشە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەمانە ئێمە لێرەیە ئەو مبیداتانە بە بەردەوامی دەستی بەسەراگیرە کە لە ژێ باراییێنێ ئەوەی لەسەر ئێمە دەستی بەسەرا بگرین بەڵام یاساکانیش تۆ زەعاجزم بەرامبەرەوە یعنی بۆ نمونە من پێم وتی وتم پارەکە لە 2022 674 جار گەڕاون لە ناو مدینی سلێمانیا واتە هەموو نووسنگەیەک 3 جار و 4 جاری بەرکەوتوە ئەگە 5 جاریشی بەرنەکەوتوە کە چون سەردانیان کردو تیمەکان و لە ڕۆژانی جمعی لێ دەرچوبێت لە هەموو عوتڵەکانی شاستنە سەری باشە لەوێت چیمان بەدەستکەوت مەسەلەن هەڵچاوین ئەوە نەمان گرتووە 1800 کیلۆمان لەو بەرهەمانە گرتووە باش چەند نووسنگەیەکی چی بۆ دقەیەک تۆ با پێ بڵم فترەیەک داخرێ لە دو فترە داخستنەکەی یعنی یاسایەک ئەبێ هەبێ بەدەست حاکمیشەوە بەدەست زێمیشەوە تاوەکو ئێمە بتوانین عقوبەیەکی گەورەی پێبین ینی وای پێ لێ بکەین کە تەمێ بێ خەڵکی شکە نەتوانێت بێنێ تەنانەت غەرامەکردنە یاخود داخستنە یا شتێکی لەو بابەتەیە یان یا ئامۆژگاریچێکی ئەڵێ بەین بێ ئەچەند ئەمانە حەل نین بەڕاستی منی ژەڵم حەل نییە بەڵام تۆ بێ یاسایەکت بەدەستەوە بکاتێ بێ پێویستت بە دەرچوونی یاسایەکە کە خەڵکیی وا هێنا یاخود یساویکەی لەگە تلیاکە تلیاک چ حکمێکی بەسەرا درا ئەویش بە هەمان شێوە ئەو کەسە و حکمی بەسەرا بدرێ لە ناوبردنەکەی قورسایە سەر لە ناوبردنەکەی ڕەنگە هەر خۆی کێشێ بەس ئەمە هەزاران یعنی خەتەرترە باوەڕم پێ بکە ئەمە هەقا مامەڵەی چەکی کیمیاوی لەگەڵا بکرێت لە ناوبردنەکەشی لە ناوبردنەکەی چۆنە لێرە لە ناوبردنەکەی بەڵێ ئێمە نایخینە ژێرگڵەوە نایخینە چی شوێنێکەوە لە بابەتە ئەمە ئەوانەی کە بە دەستی بەسەراگرین ساڵی بەڵێ ساڵی 2000 تەکلیفەکەین بەڕاستی لە مەحرەقەکانی چیمەتۆکانی سلێمانی بەڵێ ئەبرێتە ئەوێ ئەوان بە بەلاش بۆمانەکەم بەڕاستی بێ مقابلێکە لیژنەیەکی سەرپەرشتیە چێکە هەمان لە هەموو لایەنە پێنجدارەکان پێکاتوە ئیتر بەم کێشانەیە کە لێرە بە چەند وەرگیراوە بە هەمان نابرێ بۆ ئەوەی قەسابخانەکە
نەخێر ناخێر نابرێ بۆە چونکە لە قەسابخانەکە حیوانی نەخۆش لەگەڵ تریاکە سووتێنرێ ینی گۆشتی برژاو بە بۆنی تلیاکەوە ماڵە نەخێر نایبین بۆیە مامەستا ئەوانەی بازیان لەوێ هەرچەنە نازانم ئایا فلتەرێشن و مڕەسیبات هەیە لە کارگەی چیمەنتۆ کە بتوانێت تاوان کامەی سووتێنی ڕەنگە ببێ بە کیمیاویەکی مەترسیدارتر وەنیە ئایا لە ڕووی زانستیەوە فلتەرێشنێکی وا هەیە کە ئەوەنەیەتە دەرێ لە کارگەی جگەرەکە لە کارگەی چیمەنتۆکە بەڵە فلتەرێشنیان هەیە بەڵام یەکجار واش نییە ینی بتەوێ وەکو چیمیایی بڵاوێتەوە خەتەر بێ ناناوانە بەڵام لەوێ بەڵێ لە دەرەجەیەکی حراری زۆر بەرزە لە 600 تا 600 دەرەجەی مێویە ئەمانە سووتێنرێ ئیتر هیچ شیرێکی نامێنێ بەڵێ ئەوانە ئەو کارگانە پێشکەوتون و فلتەرێشن مامەستا لە دووکەڵەکەی چی لێ دێ نایەتە هەواوە نەخێر ئەوەی کە مامەستا پرسیاری لێکە من مەبەستم لە تەڕسوباتی مادەکەیە کەواتە کە مایەوە ئەوە دێتە ژنات هیچ دووکەڵەکەی ناچێتە ناو هەواوە وەکو چۆن کارگەی چیمەنتۆ خۆی ئیشەکە بۆ نوعانابێ بڵین ئەمە ببێ بە دووکەڵ و بچێتە ئاسمانەوە لەو تەریقەیە زیاتر سەیریکە بەڕێزان لەو ڕێگەی زیاتر نییە یعنی ڕێگەی چکەی زانستی ئەمینتر سەلامەتر نییە بۆەوە بۆ حقی تایبەتی شەمانە تایبەت دانانرێ لەبەر بوو جەیە محرقەی تایبەت بە حقات ئەوە بێ بەڕێبەرایەتی ژینگە یاخود دەستی ژینگە دایبنێ ینی ئەوە پەیوەندی بەوانەوە هەیە نەک پەیوەندی مەسەلەن وەزارەتی پشتوکاڵەوە نیێمانە بڵە دەست خۆش مامەستا سپاس دەکەم بۆ نمونە من دوکاندارێکم وەکو نمونەیەک دەرمانێکم نەفرۆشە 3,000 لتر دەرمانی ئەکسپایرم هەیە خۆت هەتا بۆ نمونە من بۆ مستەوایە نیم ئەو ئیمکانێتە نێ بۆ تاوکستەوی شانە بکرێت بۆ نمونە 3,000 لترم هەیە ئەکسپایر بێ زەحمەت دەبێت تەلەف بکرێت چۆن تەلەفیکەم وەکو مامۆستا فەرمی بیخەمە ژێر خۆڵ کە نایکەن ئەوان ئەوە شتێکی غەڵەتە یان بیخەمە ناو ئاویزەیەکەوە کە ئەبن ئەجد ئەو ئاوم لە وەز دەبێت و هەرچی لێ تێدا دەیکوژێت چۆن بتوانە ئەو موادێک لێرە ئەم جۆرە لە ناوبردنە هەیە ئەجە نییە منەوە پرسیار دەکەم دووەمیش ئەوە تەڵەبی هەموو دوکاندارەکانی گومرجی هەولێرەکە کەسانی زۆر ئەملاقی تێدایە بێ زەحمەت محرقەیەک زۆر پێویستە بۆ شارێکی گەوری وەکو هەولێر زۆر پێویستە دەرمانی ئەکسپایر شتێکی واریدە دەبێت چۆن تەلەفیکەین قوربان ئایا دەزانی پەیامەکەم پێگەشتێک لە دوکانەکە دارەکان گوتی ئاگداری وەزارەتی کوشتتوکاڵمان کردو بێ زەحمەت کاکە دەرمانی ئەوم ئەکسپایرم هەیە ئێستا خۆتان دەڵێن مەمنوعە من هەستی پێ دەکەم بەڵێ سائیلی ئەکسپایرم هەیە بۆ نمونە چۆن تەلەفیکەم وەرن لێم وەرگرنەوە من ئامادەم هەمووتان تەسلیم بکەم کەس نەچووە خۆ پێیان نەوتۆبی خەژەرخان دەفعان قسە ناکەن بەڵام ئێستا مەوزوعەکەونێ من ئێستا لە تەڕەفی زەنابتەوە لە مینبەری زەناب داوا دەکەم لە حکوومەتی هەرێم کە پێویستە محرقەیەکی زۆر گرینگە محرقەیەک چونکە دەرمان و پێم وتن کە زۆر خەتەرە بە ئەکسپاری 2000 خەتەرە ئیچی لێ بکە چەند جار بۆ دکتۆر سامانی وەزیری تەندروستی و تۆ لێرە وسڵاو ڕێزیشم بۆی هەیە و هەروتۆتی ئەیکەم بەرنامەم لەگەڵ کرد سلێمانی وتی ئەیکەم لە هەولێر لەگەڵم کرد نازانم ئەمە شتێکی وەنە قورسە یا وا بزانم ملیۆنە بۆ ملیۆنێک دلاری دێ بۆ حکوومەت هەرکەری تایبەت دەتوان بیکاتە هەدایە ئەمالێکی وا هەیە لە ناو بازار ناهەیە بۆ بزنسەیکە کاگەزانین کێشەکە چییە کاکە ڕەنج لە وڵاتە ئێستا تۆ بەرناوایەت کرد لەوانەیە هەفتەیەک 3-4 ڕۆژێک گەرم بن گەرم دابێن نییە بگەڕێن لە بازار شت کۆکەنەوە دوای 2 هەفتەی تر لە بیری دەکەنەوە قوربان قەفاتکەویی استفادە خراپتر بوو ئێستا لێکۆڵنەوەی پێشەوە پەرلەمانتارەکانی کە لەم بەرنامەیە و لە ئێوەگرن ئەبێ یاسای تایبەتمەندە ئێستا ساڵی چەندە کە ڕەنجەوە لە 2000 ئەو توێژینەوەی کرد و دکتۆر هیڤیدار لەسەر تیبیۆ کۆنازۆل لەگەر ترایبینۆ میسال تیبیۆ کۆنازۆل ئێستا بە 5 جۆر لە بازار هەیە و ڕێگە پێدراوە ترایبینۆ میسال ئێستا پێ دەڵێم ئەوە گران ستار بوو کاتی خۆی بۆ بەڵکپانەکان بەکاردە ئێستا بە 3 جۆر هەیە ناو بازار مەوجودە ئەو کاتە توێژینەوەی لەسەر مشکی تاقیگە کردبوو دکتۆر هیڤیدار لێرە ڕێزسلااو بۆیە کە نەزۆکی و لادانی کرومۆسۆم 23 ساڵە کەسێک توێژینەوەی کردووە بە تۆ دەڵێ کاکە ئەم گاپێکمان لەبین ئەم بەدیل بەدیلێ چێ تاوکە و گیاناوگەنم بکوژم ئەزیزی دڵم کاکە بەدیل پێم بڵێ
دەبێ دەرمانی تر بەکار بێت کە کام ڕێگە دەرمان پێدراوە بێت کاکەی جان ڕێگە پێدرا تازە باسی مەوزەمە ڕێگە پێدرا معنای وەنی ئەوە لە بەهشتەوە هاتووە قوربان ڕێگە نەخێر ئەوش دەی بە ڕێگای دروست بەکار هات نفسشمان کرد ئەخر بەڵام چی آخرنا ئەو قسەی جەنابەت عەلمیان نابێ بە سەرماتیا پەڕێ هەڵەیە کامیان هەڵەیە ئەوەی کە WHO توێتی باسی مەحزوورە ئەوە هەڵەیە عێراق باز دەکەین ئەوە هەڵەیە یعنی بەکار بێنین بۆ نمونە لەبەر ئەوەی خەتەر WHO کە دەرمانێک ڕێ پێدا بەڵێ ئەویش نەزانی بە نەزانی بەکاری بینی بەڵێ ئەزانانە بەس یەکسانی مەکە هەر کە شتێکە مەمنوع ئەکرێ عالەمیەن 50 ریسێرچ 100 ریسێرچی لە پشت لەو بەرنامە مەمنوعیەکان ئەمە دەستی بەسنگ و ڕاوەستم مەمنوع دوای تۆ ئەوەت کە ئەوە تەسیراتی ساید ئیفێکتی هەبووە مشکەکەی تووشی نەزۆکی کردووە تووشی نەزۆکی و لادانی ئەو کاتە دوو جۆر هەبوو ئەڵی سەبووە بە 5 جۆر ئێستا 5 جۆری هەیە لەمە 5یان هەیە لەوە سیان هەیە بۆ بە 8 جۆر مارکەی جیاواز ناو بازاڕە هەیە کا کامەرانگیان گوێت لەم قسانە بوو بەشێکی زۆریان ئەنی جوتیاری ئێمە ئەو ڕۆشنبیریان هەیە لە ناو ئەم هەموو بازاڕە بێڕەحمەی دەرمانە باش و خراپ لێک جیاکەنەوە نەخێر نەخێر ئەی چۆن نەیزانن ئێمە دەرد کاکە مامۆستا فەرمووی زۆربەی بەرنامەکان لە مۆندی زراعەکانی وەرەگرن ێڵەتی تامیشی کردو ئەوە چی وتی ئەوە فەلاحێک ئینی بردوو بۆ کرێکارەکانتی بیڕ لەوتی ئەمە لەو دەرمانانتر نێوتی چۆن نەزانی وتی تامەکەی جیاوازەتی تامی چی تامی چی بابە کاک ڕەنج ئەم دەرمانانە هەمووی هەیە فەرمووت مامۆسام هەمووی کۆ کردەوە گەر پارەی پێ نەوە ماگەر لە یەک دوکانە هەموو دەرمانە خراپەکان بکڕێت بەڵێ زۆرن بەڵێ زۆرن بەڵام ئەمە لە ژێر بارەوە نایە بچۆ ئەو نەقلیاتانەی لە بەغاوە شتە هێنن بە ئاشکرایەت یعنی لە ژێر بارەوە نایە خۆی شتی لە ژێرەوەیە بە تەواوی وایە بە تەواوی وایە ئەم لە ژێر بارەوە نییە لە ژێرە بەڕاستی وایە بەڕاستی وایە کاک ڕەجما مۆستا خەبە ئەرمەتی مامۆستا من بینیمە یعنی ئەو دەرمانانەی هەنێ لەو مالە سیۆنشتانەوەی کە قەدەغەن یعنی ئەوە هینچیە کاکە وەڵا ئەوە بۆ فڵان کەس یعنی ئەوە نەخەتەرە بە کارتۆنێ نا لا دیوارێ هەڵدراوەتە ئەو نزۆرە ئەمانە مامۆستا ئەبێت لیژنەکانی قایمقامێت دەستی خۆل بێ کاک شاڵا و فەرمووی کاک ئاوات لیژنەکان جدین بەڕاستی لە سلێمانی و بۆ دەوروبەری ئەچن جدین ئەوانیان کۆ کردوێتەوە دەستیان خۆش بێ زیاتری ڕاگەیشتون کەواتە هەیە لەسەر هەزاری ئەوەش قوربانگیان نازانام یەک لەسەر چەنەتی پێ ڕاگەیون کردویانە ئەکرێ زیاتریش ئەبێ بکە زانێ ئەو حەلێ جەنابەت باسی دەکەی وەکو چی وایە گۆشت دەخوا بەڵام گۆشتاو ناخوا ئاخر نا با پێ بڵم قوربانگیان ئەو سازی بەڕێز بۆ خوای کۆش دەخوا گۆشتاو ناخوا بۆ قسە دەکەم لیژنەکانی قایمقام دووبار وەکو جەنابەت ڕێزم بووانێ کە دەچن دەرمانی قەدەغە کراو دەکەن ئایا ئەوە حەلە حەل لەکوێیە حەلەکەشت پێ بڵێم هەرچی دەرمانی مسجل و غێر مسجل هەیە لە جنوب و لە بەغداوە بۆمان دێت بە ڕێگەی ڕسمی و غێر ڕسمیەکەت وایە بڵێ قاچ بە قاچاغەوە دێت دوکان قەپات کرا لە هەولێر بەماکە فەلا خۆی دەچوو لە دوکانەکانی پردێ و سلێمانی و کەرکک دەیکرد لە بینی خۆشان دەیان کارە ساتەکە لە چ بوو لە بینی خۆشان دەیان فرۆشتە بکەن کابرا لەوانەیە ڕێزم هەیە بۆی نەخوێن دەواریش بێت حل ناکرێت حل دەزانی چۆنە داخل نەکرێت ئەسڵەن لە حدودی کوردستانی خۆمان داخل نەکرێت کوردستان یانیش لەو میهمتر ئەمێن دەرمانێک ئەنی وەکو مۆندیسەری زراعی و هەڵگرین بە بڕوانامی ماستەر زۆربەی دەرمانەکان کە موسەجل نییە پێم وانە شتێکی خراپ بێت موسەجل و غێر موسەجل مەوزوعەکە تەنها پارەیە دو-سێ دەفتەر دۆلار دەچێت لە بەغدا بمودی 2 ساڵ ڕاوزی تەزیل دەکرێت بەواسط هەیە بە ساڵێک داخل دەکرێت دکتۆر پێکەنینی من یەک کێشەم لەگەڵ ئەو قسە لە کوردستان مامۆستا خەمەزار ڕەدیشم دێوە مەجای ڕەدیش تو دەڵێ مسەجل و نامسەجل وەکو یەک نەیە دەرمانێک دەچێت لە سین دێنێت و ناتوانین لەگە دەرمانی سنجنتەیان بارم چی کردوتە ناوی دەرمان هەیە ئێستا فەلاح هەیە بۆ سینەکە زیاتر دەزانم لەنچێک ئێستا دەرمانێکێک فەلاح لێ وڵا کلااو لە سەرەکە زۆر باشە بۆ کلااو لە سەرەکە کلااو لە سەرەکە دەرمانە فعالەکەی نەنووسراوە مژدەی خۆش دەمێ قوربان نەنووسرا دەرمانەکەی ناو نییە چۆن داخل بووی ئەخر من نازانم دەرمانەکەی چی ڕاستەی کوژێ بەس مرۆڤیش دەکوژێت مژدەی خۆش دەمی ئوستازی بەڕێز ئەو یەک لە بەڕێزەکانی برادری خۆمە دوکاندارە دەڵێ باسی دەرمانی توفۆردیتان کرد توفۆردی دەرێ باسی دەرمانی توفۆردیتان کرد کە مسەرتەن ئەوەی احتیمال لەسەر بەغدا دەکەین ئەویش تەزیری دەکات کە تەزیری کرد بەغدا دێتە چێ
کوردستان دابش دەکرێتە دابش دەکرێت آخر شتەکە باشترین حال ئوستازی بەڕێز ینی حکوومەت دەستی پۆڵاینی هەیە دەتوانی فلترێشنیش زۆر بە قوتکە دەرمانی غێر مستەجل مستەردر بە فلتەری ئەو داوەڕە یەکەم شت لێ بڵێکی کوردی لێ بدات لێ بڵێکی کوردی لێ بدات دووەم شت جیهازی پێویست بکڕی ئەو دەرمانێن کە مسەرتر یا مسەرتنی بۆ زانیاری باش شتێکی بین منامۆزۆ ساڵی 2019 پرۆپۆزەرێکی زۆر قایم بۆ خۆراک ئەو خۆراکە هاوردەکان دەرمانی ڤێتەنێری دەرمانە قڕکەرەکان دەیان دەرەکە ئەلحەمدولیلا جەنابی کاک نسیوە بارزە و کاک سەرۆکی حکوومەت و تەوقیع لەسەر کرد پەسەندی کرد ناردرا بۆ بەغدا وا بزانم تەنها بۆ دەرمانە ڤێتەنێریەکان پەسەندکرێکە بتوان لە کوردستان ڕێگەی پێ بدەن ئایا ئەو دەرمانە داخل بکرێت ڤێتەنێریەکان یاننا قسەی دەکەین بینی خۆمان وەرە تەلەڤیزیۆنە وا هەست دەکەم وەک کوڕەئی خۆم دەرمانە کوشت و کاڵەکان حەزیان لێ ئەوها بازار بە کراوی ببینێ هەم لە جیهەتی بەغداد ناوێرم بڵم لە جیهەتی کوردستانی خۆشم باڵم باواش بێت چونکە لۆ پارەی عیملاقی تێدایە تەندەراتی عیملاقی تێدایە بزنس هەمووی ئەی باشە ئەوانەی کە ئەمە کە نازان سەرەتانی عیملاقیشی تێدا غسیل الأموال واقعی بین نەخێر یعنی ئەگەر ئەو قەراری کاک نەچیروان جێبەجێ کرا وەڵڵا تە قسووری نەکردووە بۆ تاریخ کتابەکەی هەیە و تەوقیع جەکەناوی کاک نەچیروان لەسەرە بەڵام نەکرا من بڕوان پێ بکە من لە نزیک و دوکاندارەکانی هەولێر دەناسم هەمویان حەز دەکەن شتەکە بەڕێک و پێکێکی بڕوە سون لەسەر ئەو مەوزوع دەخۆم بازاری هەولێر لەوانەیە سلێمان زۆر شارەزانیم بەڵام زۆر لە بەروبوومەکان و بازارکەمە لە ئێر بازاری ئێران شەریفترە کە ساڵانە ئەو خەمە کە پێی دەخۆم 8 مانگ مەحسوڵی ئێرانیمان بۆ دێت بڕۆن بە تەماتێش ئێران و تەماتێکی کوردی خۆمان بێنن بڕۆ فەحسیکە مختبەرە جەماعەتی مختبەر بازار دەبزان چی باشترە اینجا بەشێکی بعد یعنی دەرمان مەکە مەنع کرد ئەی هەژمان کەیس لە دەرەوە دەرمە خۆراکەمان بۆ قوربان خەمەکە لەوەوە یعنی گۆشت دەخوا گۆشت ئەو ناخوا با دیفاع لە جوتیارەکانش بکەین بۆ ئەوانە دەکرێت لە بازار نەمان کردووە دیفاعی ینی بخینە سەر ئاس حکوومەتەوە سەر حکوومەتەوە بۆ ئەمانە لە بازار دەفرۆشێ ئەزانی بۆ دەفرۆشێ چونکە ئەرزانترن زۆر بەهێرە زۆری گومریکی نەداوە داخل بۆ ئەرزانە بەرهەمیش پارە ناکە یەک شتی تر هەیە ئەگەر ئێستا ئەم دەرمانە با ناوینەی نەزانانی هیچ شەریکێکە ئەگەر ئەمانەی کە بە ڕێگەی قاچاق داخل بوون نازام چۆن داخل بوون ئەوانەی تەسجیل نەکرا مەسەن بە 5,000 بە 10,000 ڕێک وەکو ئەوە ئوروپیەکەی شەریکەیەکی مسەجل بێت بە 50,000 بە 30,000 بە 25,000 چییە کە فەلاحەکەیت ئەوەی 5,000 دەکرێت دەبێت حکوومەتیش لە گومڕوکەکان ڕاچاوی ئەوە بکات دەرمان و پەینی کشتتوکالی کە دێت جارێ زۆر توندتۆڵ بێت زۆر توندتۆڵ بێت ئەوەی تەسجیل نەکرابێ ئەوەی بلاکلیست چۆن من نامێنا ئەوانە زۆریان داخلی وڵات باشە دەوێت گومڕوکیشی لەسەر کەم بکات ئەوانەی دروستەکان بۆی بە ڕێگەی باش بەکار بێت کارە بەڕێزە بێن بەرمون کاتی جەنابەت کاکە ئێمە دەت کاک ساڵاو فەرمووی دەرمانەکان و سەمادەکان پێویستە بۆ زراعەتی ئەمڕۆ تۆوەکان هەجینە دەت کاک ساڵا وتی جاران لە دۆنمێک ئەرزە 3 تەن 4 تەن خەیاریا تەماتەت کۆ کردەوە ئێستاکێ 40-50 کۆکەیتەوە ئەمە بەچی ئەبێت کاک ڕەنج بە داوینکردنی بیئەکە بۆی هەم تۆوەکە هەجینە دەستکاری کراوە هەمیش ئەبێ ئێمە ئەگەر نەقسێکی بێ مەسەلەن نەقسی بێکالسیۆم ئەتوانی بەرهەمی تەماتە بەرهەمبێنی مامۆستا ناتوان بۆ ڕاستی وایە تۆوەکان هەجینەم ڕۆڵن خەڵقە لە خیاری کوردی نەماوە تۆوەکەی هەر عینی شەریکەیە بەس هەجین نییە تۆوەکەی هەر لێوێ ئەنیشەکەی کوردیەکەما کە لە بێستانەکانی گوندەوارەکانی بێستانی کاڵک ماوە کاڵەکە ئەوی لە ساڵێکە ئەترۆزی لە ساڵێکا 4 پیکا مامۆستا ڕنج ئەوی لەبەر زەویەکە ئەیکا بە کاڵک لەبەروی ساڵە ترێکا بە گەنم لەبەر دەورە زراعەکە بەس ئەکرا ئەو تۆوانەش تەتویر پێبگیرە ئەوەی ئێمە بانکمان هەیە شتە کوردیەکان نەخێر پارێزۆری هەر تیاچوو بەخوا گوڵی وا هەبوو لە لادێکانە ئەیان ڕوان لەبەر هەیوان و ئەو شتانە لە ناو تەنەکە یاساوەی ئینجانەکانی ئێستا جوان بوو هەر نەما مامۆستا باسی شتێکی کرد کە گڕنجوتی تۆوی گوڵە جۆرەکەی خۆمان وتی ئەو باشترین شتە بۆ لەسەر نیماتۆدا ئیسەکات ئەوە هەر گوڵە جۆرەکەی خۆمان کە لە تەنەکە و ئینجانەکانت بانقێکی تۆ چوم لە جامیعەی ڤۆلۆس لە یۆنان ئەمەزانێ پرۆفیسۆر خا بۆی پرۆفیسۆر خاوە چوینە ئەوێ وتی هەز گوڵێک لەم سەر لەم یۆنانەیە لەسەر هەر شاخێکە بێت تۆوەکەی لەم ماڵقە هەیە ئێمە ئەومان هەیە مامۆستا هەر شتە دەرتەخۆ فەرموشتە کوردەوارەکان فەوتا تۆوەکەی نەماترۆزی و سوودی جاران کوما کاڵک تەنهانێک کاڵێکی نازام زەڵێ و کێو ماوە ئەمانە پێویستن بەس لە دێر ڕێنمایی پسپۆرانی زراعیە لێ ڕێنمایی پسپۆرانی زراعیە پێویستی بەڕێزیش
والله تێبینی و زۆر نووسیوە ئەرە وڵا کاکە ڕەنج وڵات تۆ بینەکان و هەموو نووسیبە لە دوای هاتنە سەر ئاخر خاڵ هۆکاری ئەم فەوزایە چییە کاکە غایبوونی حکوومەت هەر هەموو سەبەبەکەی ئەمەیە کاک ڕەنج ڕاست سیستەمێک نییە خوێنکارێکە تەخڕجی کۆلیژی کوشت و کاڵیە دانامەزرێ و منێکم لە ماڵەوە کە کارەبام نییە و فڵانێکە کە گازی نییە و کە هەموو بۆ نوقسانیانەوە هەمووی ئەمە هۆکارەکەی غایبوونی حکوومەتە ئەمانی کە جەنابتان باستان کرد ئەمە لە بازاڕا هەیە من چوزانم چییە وەگەوەی خۆتان باستان کرد ئەماڵێ بە $10 ئەی ئەمان بەچەنەمە $5 ئەوە دەکڕی ئەوەنی کە شارەزایەکەم لێبێ مامۆستا هەمان مادە فعالە هەمان ئەوەیە بەڵام ئەمە ئیشێکی ئەی بەم بۆ نەیکڕم بۆ نەیکڕم بەکاری قازاقیە کاک ڕەنج هۆکاری ئەم هەموو بیداتە چییە من 2009 ئەگەر یەکەم فەلاح نەبوو بێتم لە 2003 بووم لە خانی پلاسیکیمان کەدانە لە بازیانە 34 مهندسی میسڵی هاتبوون لە کۆمپانیایەکی تایبەتایشیانە کرد فەنیش بوون وەڵڵا ئەوەی کە ئێستا لێرە باسیەکەین ئەوان هەمان شتیان بەکارێنە ئەی فڵان شت هەیە لێرە نییە ئەوە زۆر میهمە ئەم جار بچمەوە بۆ میسڵ بۆ تێنم ئەم شتانە نەبوو کاک ڕەنج بەکارم هێنا دەی چەند ساڵێکە تا 2014 ئەو نەخۆشی کە ئێستا مامۆستا باسی کرد نیماتۆدا لە دوای ئەو نیماتۆدا دروست بوو ئەمە هۆکارەکەی لە چیەوە دروست بوو لەم و بیدانەوە ئەمە گەشەی پێکات باش بڕۆبی دەرێ داومە پێی جارێ بە دەرەجەی یەک لەو بتمۆسی کە جەنابیانەوە باسییانە کرد ئەم بتمۆسە کاک ڕەنج چیە ئەم پێینەیە کە بیدایەت من بەرهەمەکەی تیاچێنم خیارەکە لە فلینەکەیە تۆوەکەی تیەکەم ساتی زراعە ئەی بەم ئەو ئەی گوازمەوە بە ناو خاکەکەم لە هەنێ ڕێنمایی لەگەڵ ڕێزما بۆ دەرچووە کۆلیژە کوشت و کاڵەکان بۆ ڕێنمایی وەزارەت هەموو عقلێت و هەر کە لەو پیتمۆسایە نەخۆشەکەوێ شەتڵەکە بەڵێ لەوەوە من چاوە نەخۆشەکە و گوازمەوە بۆ ناو ئەرزەکەمەوەی و کاکەی کە باسیکی وتی دارێکەیە چۆن بڵێ یەکسەر گەشەوە کاتۆ لیوە ئەی گوازمەوە ناو ئەرزەکەی مکردم تووشی ئەو ناڵەکە لە ناو شوشەی خەستەخان دەری بۆ نەخۆشی ڕێنمایی کوشت و کاڵی چی بۆ کاک ڕەنج وەڵام من تووشی نیماتۆ دابووم هۆکارەکە چییە کاکە مەچینەی دراوسەکەتی هێناوە ڕۆڤیڤیتەری برادەرەکەتی هێناوە گاسنی ئەو هێناوە ئەمانە ئەبێ بشۆرێ زۆر غەڵەتە کرد تا فێر بووی زۆر بەڵام چی بوو کاک ڕەنج ئەو کاتە بازار زۆر بەقەوت بوو پێدوانێ ئێستش خەڵەکەی هەر خەریکی و غەڵەتانەیە کە تۆ فێر بووی بەڵام هێشتا ئەو فێر نەبووە زۆر ئەی منەڵێم حکومت کە غایبە لێرە ئەزانی هەر غەڵەتەکانیە و خەڵک تووشی سەرەتانەکە کاک ڕەنج غەڵەتانی و برادەر کردوی ئەلفوبێ زراوانی ئەمیتیانە پەنجەکە ڕاکێشین بۆ چێکار باسی تاوان و شت ناکەم بڵێ من دادگانیم ڕاستە من کەم بەرنمەیە کەم حەزەکەم زانی مناڵەکەی تۆ خوشکە زاکەت قازانجی لێکە خۆ من ئەزانم چارەمان ڕەشە بێت هەر یەکە و تەفسیرێکی بۆکە ڕاستێگی بەڵام هەر ئەو بەرنامانە نییە لەسەر دەرمان تۆی سفای و لێ کرد دایکی سفایی لێ کرد حەبی زەختەکەی تەزویر بوو نەما دوای و بەرنامە لە بازاڕە وانە دڵنیام ئێستا لەم بەرنامێشت فێر نەبووی لەم دکتۆر و پرۆفیسۆر زۆر بارەوەڵڵە بەڵام دیسانەوە خوا دەرمان نییە لێرە ئێستا ئیبینن کەستان نەتانزانانی و عالەمیان مەحزوورە تیانە کاک ڕەنجان زانی چی ئافم کە ئەگەر تۆش زانی بێتێ خەڵک نازانە هۆکارەکەی چییە دیسانەوە من ئەبێ خەفەت بخۆمەوە لە حکومت خەفەت بخۆمە لە وەزارەتەکەم خوا ئەگای لێ لە 2009 من لە 2011ەوە لە ڕێکخراوی کومەندا مەزران و بەناو کۆمەڵی گەشەپێدانی خانی پلاسیکیەوە لە یەکەم وەزیرەوە من هاوارەکەم ئەڵێم تکایە ئەو بەروبوومانەی کەیت ئەو موبیدانە ئەو منەشەتانە کەیت با بە کوالیتیا بێ با بە فەحسا بێت با فەحس کرێت با فەحس بە معنای کەلیمە کاک ڕەنج ناکرێت لە کوردستان و عێراق فەحسی موبیلاتمان نیە کاک ڕەنج یەک نمونە بۆ بژێمان کاک ڕەنج خەلە لە گەورەکە لە لیژنەی قایمقامێتان من لە بەرەوبوومی ناو خۆیە کاک ڕزگار کەیسەر ڕاوێژکاری جەناوی وەزیرە لەوێ قەرارێکی دەرکرد هاواری لە کاگاوات کەوتی کاگاوات ئەم سێوە با لە باشماخەوە نێت با مەنعیکەین لەو سنوورەی کە با بڵێن لای ئێمەوەیە لەم سنوورەوە با سێو نێت کرمێکی تایە ئەم کرمە ئەگوازرێتەوە بۆ ئێرە و دار و درەختی ئێمە وێرانەکات بەو شێوە عیلمێک کە خۆیان باسییان کردوانە گەشتنەوە قەنەعەتە مانگی داهاتوێن 20 ڕۆژارێکەوە بینەوە مانگی داهاتووتر دیسانەوە گلەیە کرا سێو لە سلێمانی گرانە لە هەولێر هەرزانە هۆکارەکەی چییە وەڵا لە حاجی عومەران و داغڵ بوو حدود
دیسانەوە مەجبورە لای کاگرزگار لەبەرەوەی ئەو فۆزای ئەلامەی دروست نەبێتەوە وڵاسی و بۆ گران و فلان بۆ گران بوو ئەوە بوو ئێستا تۆ بە پێ و تەجربەی هەتا بەڵێ خاکەکە و نەخۆشی تایە کە پێشتر نەیبوو بەڵێ ها بەڵێ زۆر باشە بەراورد بەو کاتەی دەستە پێ کرد مقاومەی خاکەکە و بۆ نەخۆشی زەعیفتر بووە کاگڕەنجی یەک شتم لێ نەزانی خۆ ئەگای لێ تۆوی شەریکەیەکم بەکارهێنا خۆیان هاتن شەریکەکە شەریکەی میقدادێ بوو خۆیان هاتن تەسەوریان نەکە ئەو خەیارەکەی خۆیانە باشە ئێستا خاکەکە و مقاومەی ماوە نەخێر گواستمەوەی سەبەیتەکانە گواستمەوە لەبەر نەخۆشی ئەو نیماتۆدایە هەر نیماتۆدایە چەند نەخۆشی تری تقریبا چەند نەخۆشی کە لە نەوەدەکانە نەبوو لە هەشتاکانە نەبوو ئێستا خاکی کوردستان نەخۆش تقریبا وڵا زۆر کاگران تقریبا لە مێشتالێکی بەرەوە لە کەڕۆکانە زۆرمان هەیە زۆرمان ینی فیوزاریم 14 نوعی فیوزاریم هەیە جینسمان هەیە سپیشسمان هەیە 14 نوعی فیوزاریم کە سپیشسە لە خاکی بازیانە خۆم زەرعم کردو هەیە نەبووە پێشتر لە کتابە ئێستا یەکی کەلانە فیوزاریم ڕۆبینانیم یەک کەسمێ مەمنونی شەبم کە بەحسێکیم باتێ لەسەر فیوزاریم ڕۆبینانیان کە خۆم دۆزیمەتەوە ئەگەر ئێمە ئاوا بڕۆین خاکمان بە کەڵکی زەرعەت نایەت من پێشەوەی کاگرانج حەزمە کرد کاکشاڵا باس یەک شتێکە بۆی بەسەرمان تێپەڕ نەبێت بەزەمە کارەساتێکی گەورەیە ئەچیت کارەساتە من حەزەکەم باسی نەقڵی موبیداتەکان بکەم ئەمە ئەم نەخۆشیانە لە خاکە ئاڵتونیەکەی شارە زوریش بڵاوبەتەوە زەرعیتیان ناکرێت زەرعیتیان ناکرێت شارە زور یعنی چی زەرعیتیان ناکرێت شارە زور بڕۆ بزانێت کە شوتی کاڵێکی تا زەر ئەکرێ پێشتروانە بوو پێشتروانە بۆ نەخێر باشە حەشەرەی ترپس چ کارەساتێکی دروست کرد بەمەلاین دۆلار و دینار فەلاح زەرەری کرد لە شارە زورە تەماتت بۆ نابێت لا لە شارە زور نا ئێستا لە خانووی پلاسیکیە ئەو زیاتر لەوێ کە لێ ئەدا باوەڕکە وەختێک پێ ئەگات هەمووی ئۆتۆتاپلای سەوزەکە خوارد ینی سەوزی لە ڕۆگەکە نایەڵێ باشە من زۆر بڕوام بە نەزەریم و ئامەرە نییە بەڵام ئایا دەستێکیش لەم حاڵەتانە ئیشەکات کاگرانت ئایا دەزانی ئەو توتە ئەبسولوتایی کە حەشەڕەیەکە لە تەماتە دەدات بێ ناوهێنان چەند ساڵێک پێشەستا هاتە کوردستان لە هیجرەی سووریەکانەوە هات کام هیجرا ئەو کاری کە لێوان شێوە هات ناو خاکی پێش ئەو لە کورد لە هەولێر هەبووە دەزانی کاکەڕاست ئەم لە مێژ متابعی وەزارەکەم پێش ئەوەی نەخۆشیەکە بێت عیلاجی نەخۆشیەکە هاتبوو چی پێش ئەوەی نەخۆشیەکە بێت عیلاجی نەخۆشیەکە هاتبوو یعنی ئەمە کێڵگەی تاقیگەن مامانێ نییە باس نەزەریم و ئامەرە دەکەی ئەمن بەڕئی خۆ پێشەوەی نەخۆشیەکە بێت بەڵێ مەسیدەکانی مەسیدی هاتە ڕاوکەرەکانی ئەو حەشەڕەی لە کوردستان هەبوو دوای ئەو پەیدا بوو باسی نەزەریم و ئامەرە دەکەی من توتە ئابسولوت وەکو زەردە پێشەوەی نەخۆشیەکە بێت چارەسەرەکەی هێنرابوو بۆ فرۆش 2000 خاکی زەرعین کرد عنکەبوت کار ئەو جاڵجاڵەکەی کە مامۆستا باسی کرد گەورەترین کێشەیە باوەڕکە وەک ئەوەی مامۆستاکە باسێکە شەریکەیەکە ناوی نەڵێن هاو تەمەن ئەوە گلەیەترم دیسان لە ڕێنمایی لە وەزارەتان نییە ئەوەی کە باسی جوتیاری بۆ جوتیارێکی ڕوون بکاتەوە ئەو شەریکەیەکە هەمان خۆی هێنێت لە ڕای خوا خۆی سمینارێکە کاتەڵێ کاکە ئەمەی من ئاوە بەکارێت بەڵام وەڵڵا پێش ئەوەی ئەم هات وتی فلان عیلاجم هەیە بۆ عنکەبوت باشترین نەوعێتە شەریکەی لەو شەریکە دوای ئەوە هەر ئەو ساڵە کوشتی ئەو ساڵە عنکەبوت خەڵک جوتیاری ساحەتی کردبوو بەڵام ساڵی داهاتووتر باوەڕ و قەنەعەتی بێ بوو گرتایە بوو کردایە بەدەمیان لە باتی بیکوژە قەڵەوێت مناعە پەیدا دەکەم نەوعێتەکەی گۆڕابوو فەحسێک نییە کاکەواتە ئێمە ئەمە پەیوەندی بە ئەمنی قەومیەوە هەیە کاک شاڵاو من دڵنیام لەوەی تۆ بەڕێستان لەمان زیاترە زانیت لەسەر کارە ساتەکەوە لەمان زیاترە زانی دوانە بەڵام وەکو بەڕێزانی باسێکن ینی لە هەموو وڵاتێکا شتانە هەیە ینی با بڵێن نەخۆشی هەر نەقڵە بێ لە وڵات بۆ وڵات ئێمە ئەگەر باس لەسەرەوە بکەین باز لەم 30 ساڵی حکومڕانی کورد بکەین پێش 30 ساڵی حکومڕانی کورد لە زمانی باسا هیچ فەحسێک نەبوو لە بینی عێراق و ئێران و سووریا و تورکیاوانە واتە ئەو فەحسانە نەبوو بۆ دقە ئەجیزە نەبوو ینی کە فەحسی پێ بکەن ئەمانە ینی بە هەمان شێوەی ئێستا بووە واتە گەشتێک بێگومان لەوەیە کە ئەو یاسا و ڕێنمایانە دانراوە بەڕێزیان باسێکن کە مەسەلەن بە گڵەوە دێ بە تەختەوە دێ نەخۆشێک لە وڵاتێشکە بە وڵاتێشکە یاخود
بەر ڕێگای لافاو دێ لە شوێنشکەوە دێ ینی ئەمە ڕاستە بڵاو بێتەوە لە وڵاتە بەڵام بێ وڵاتە خۆشی بۆ حازرکە ینی بڵێن ئەمە ئەو بەڕێزانە کە باسی نیماتۆداکەن نیماتۆدا بەڵێ فترێکی چەند ساڵێکە هەیە بەڵام بە دەرلەوە یابێ بە تەریقی میکانیشی بێتەوە نزات بێ لە دەستی یاخود دەبێ بە دەرمان بێ نزات لەسی یاخود بە تەریقی چێڵان و یاخۆ بە ڕێزاڵێ گواستنەوەی خانە پلاستیکەکەی بێت لە شوێنێکەوە بە شوێنی تر ئەوانە ئەوەی کە بە ڕێزیان باسیەکەن هەمووی هەیە ینی بتێو نەتەوێ لە هەموو شوێنێکە هەیە ئەزانیی من یعنی مەبەستمەوە نییە بەرپرسیارێکە ڕوبەڕووی بەڕێوەبەرێکی گشتی بکەمەوە چونکە ئەمە جێیشێکی تاقیگەیی ئەوێ سوپایەک لە تاقیگا سوپایەک لە دکتۆر و پرۆفیسۆر سوپایەک لە ریسێرچ وانە مەدانی و تیۆری و چونکە جەنابەت کە ئەڵی هەیە ئاخر ئەم هەیە زانی کارەساتی زۆر گەورەی لێکەوێتەوە ئەمڕۆ خاک نەخۆشەخە و ئەمڕۆ باینجان نەخۆشەخە سبەینێ مرۆڤ نەخۆشەخە هەرچەندە بۆ سبەینە هەریستە مرۆڤی نەخۆش خستووە وانە ئەمەی کە بەڕێزیان باسەکەنەوە لەو بڵین بەس لە خانە پلاستیکەکانە بەو ڕێژە گەورە هەیە ینیەوە نییە لە هەموو چەڵگەکانی دەرەوەیە بەو ڕێژە نیماتۆدا هەبێ یعنی ئەوە لە خانە پلاستیکەکان و هۆکاری خۆی هەیە کە دروستە بێ شتی ئۆرگانیک نەماوەکەواتە مادەم ئەرزی دەرەوەی ژوورە پلاستیکەکان تەندروسترە بۆ شتی ئۆرگانیک نەماوە لەو چەند مانگەی هەتا و ئاو و کەشوهەوامان گونجاوە پێویستەکە ئێمە شتی بە کیمیاوی گەورەکراوی نەپشکنرا و بخۆین بەڵە کاک ڕنج باوە بزانی لە سەرانسەری جیهان شتی ئۆرگانی 100% نییە ئەو معلوماتە بە بلات بێستە لە 100 شتی ئۆرگانی نەماوە لە جیهانە کات جەدوای اقتصادی هەبێ هەر شتێک دەستی بەشەری تێچوو ناخێر هەر شتێ دەستی بەشەری تێچوو ئۆرگانی نەماوە هەر شتێ دەستی بەشەری تێچوو واتە سەمادی پێوەکرا ئۆرگانی نەماوە هۆرمۆنی لێدرا ئۆرگانی نەماوە موبیدی لێدرا ئۆرگانی نەماوە 100% ئەوە بۆی بزانین ئەوەی کە بە ڕێزان باسیەکەن ئەوە جەدوای اقتصادی نییە ئەوە ناکرێ مەسەلەن یەکێک دەدۆرمەکە بە تەواوی ئۆرگانیە بەڵام ئەوە جەدوا نادا ینی ئەوە ناتوانێت ئەو تێچوێ کە خۆشی هەیەی ئەوە دەربێنێتەوە گرانە ئەوانە بۆیە لە جیهانە من وەکو گشتی باسیەکەم لە 100% ئەوەی کە ئەو شتانە تیا بەکاردێ لە 100 لە جیهانە بەکاردێ بۆ وەکو باسم کرد لە بیدایەتەوە ئادەمیزاد زۆرە گۆی زەوی خۆراکەکەی خاکەکەی هیلاکە واتە ئەبێ ناچارە پەنا بۆوانە بەرێت تا خۆراکی پێپیاکە تا لە ڕووی وەزنەوە زیاتریکە تا لە ڕووی ڕوخسارە و جوانتریکە تا بۆ شێوەیە هیمکردن ژناوە لەلا هیچ شتێک نییە کە بە وشکەش دێ لە دنیاە ئەوە نۆکە ئەوە نیسکە و پاقلەیە گەنممە فلانە هەمووی سەبادی پیاکرا ئەمە لێرە ئەم لە وڵات تێشکەژەگە بەرامات سەبادی پیاکراوە ئەمە نیقاشێکی گەورەیە خۆتە زانی زەوی بەشی ژماری دانیشتوان خاک و ئاو هەیە خوا گۆی زەوی وا دروست کردووە ئەرز و ئاوێک ئەتوانرێ شتێکی تیا بەرهەم بێن ڕێ شتێکی تری تیا بەرەم نانێ ئەو وڵاتەی کە ئەو توانای هەیە بەرەمی بێنە ئینێرە بۆ یەکێکی تر خۆی تەوازنی تەبیعە هەیە بۆ ئەوەی کە دەرمان و میوە بە تەنیا قازانجی نییە ئەگەر نەخۆشی و دەرمانەکەی لەگەڵانە بێ بەشێکی زۆری دەستی مرۆڤیشی تێکەوتووە هەموو ئەم شتانە و تەقاریرەکان باسیەوەکەن لە دنیادا چەندێ خواردن فڕێیرێ بەڵام چەند وڵاتیش لە برسا مردووە یعنی بەڵام ئەمە لەسەر ئەم مێزەی ئەمە حەسم نابێ بەڵام شتێکی تر ئەتوانین بڵێن بۆ نمونە خۆ ئێمە موبیدی ئۆرگانیکمان هەیە بۆ موبیدی کیمیکەڵ ئەوەندە بەکاربێنین بۆ سیاسەتێک دانا ڕێژن تەشجیعی موبیدی ئۆرگانیک بکرێت بۆ ئەمە ناکرێت کاکشاڵاو باڵە زۆر دەمێک نەخێر نەک ئێستا من لە بسمیلای ڕێکخراوی فاو لەگەڵ بووم تا کۆتایەکەی هات من ماوەی 32 ساڵە لەو بارایشەکەم بەڵێ دەوراتیش کرا بە جوتیار کە چۆن سەمات دروستکە لە ناحۆشەکەی خۆت چۆن دروستیکە هەر لە بەقای ڕۆکەکانی خۆی کامێنێتەوە چۆن دوایی دەری بێنێت چۆن بەکاری بێنێت جوتیاری ئێمە سەیری کە لەگەڵ ڕێزمە ئەچێ ئەم سەمادە حازرە لە ناوبازاڕە هەیە تااقەتی ئەوەی نییە بۆ خۆی بچێت چاڵێکی گەورە هەڵکەنی و تر گەڵادار و تۆکڵەدار و تۆکلیشتی کە ئەمانە بێنێ لەوەیە
هینی کات سەری داخاتەوە تێگەی کونێکی تێکا وڵانە تەقێتەوە وڵا فلان بووە ئەمە ناکە ئەچێ لەناو بازار ڕاست سەمادێکی سپی بۆ حازرکراوە یا بۆری بۆ حازرکراوە و ئەوە بەکارەهێنێ چکە ئەگەر بێت و من بێگومانم لەوە کە لە ساڵانی پێشوشە ئەمانە وە زۆر ئاسانیشە ئێستا وای لێ نەهاتۆ شتێکی گران بێ هەر لە یوتیوب بە مناڵەکەی بڵێ چۆن سەمات دروستەکرێت لە ناو حوشەکەی خۆمانە لە ناو دیەکەیە یەکسەر تیاتی ئەینوسی ئەڵە وا لێ بکە وا لێ بکە وا لێ بکەنی زۆر ئاسانە پس خەڵک ناچی ئەمە بکە یعنی ئەمە طریقەیەکی ئێرشادی زۆر معقد نییە من یەقینم هەیە پێشتریش هەتا لە زمانی حکوومەتی پێشیشە لە هەشتاکان و ئەمانە شاک ئەوە پیشانی جوتیارە درا بەس جوتیار نایکا بەگشتی بەو طریقەیە ئەڵێ وڵامە لەوێ تێچی زۆر بێ یاخود دەبێ ڕێژەیەکی زۆر بەکاربێنم لەمە بە طریقەیەکی ئۆرگانی بکەم ئەچێ پەنابەتە بەر سەمادەچی ئەمە بۆ نابێ پشت بەوە ببەستین جوتیار لە ماڵەوە بۆ خۆی دروست بکە بێ سیاسەتی هاندان هەبێ بۆ نمونە ئەو کەسەی کە کارگێکی سمۆڵ بزنسە دروستەکە بۆ مبیدی ئۆرگانی تەژیا بکرێ هاان بدرێ بزانە چەند دەرچووی کشت و کاڵە بێ بە خاوەنی کارگەی بچکۆلە بەشی پێداویستیەکان مبید واتە مێر و قڕکەری یا پێستیسایدی سروشتی ئۆرگانیک وەنیە ئەوە بۆ ناکرێت کە کابرا لە ماڵەوە بۆ خۆی دروستیکە وەنیە بەڵە بەڵە نا ئەکرێ بۆ ژەکرێت با وەڵامی ئەوەت بەمەوە من بە سەبەبی خبرەی ئەو هەشت ساڵی پێشم کە مدرعام بوومانە کەرتی کشت و کاڵ بە گشتی خەڵک خۆی لێ نادا یعنی تا کەرتی نەوت هەبێ و بازرگانی خێرا هەبێ و بینا و عیمارات و عقارات هەبێ خەڵکی پارەدارەکە نایەتە ئەم بوارەوە یعنی دەستی وە بەرهێنەری دەرۆژ ناتوانێت بێ بۆ لە بەروی سەر تاپای زەوی کشت و کاڵی لەلایەن خەڵکی دانیشتوانی گوندەکانەوە لەژێ دەستی ئەوانەیە لەژێ دەستی حکومت بە وەرەقە هەیە بەڵام ئەوی تری لەژێ دەستی ئەوانە لە عملیا لەژێ دەستیوانێت ئەچێ کە تۆ دەستی وە بەرهێنەری دەرەوە نەتوانی ڕایکێشی بێنیتە ناوە ئەمەی کە بە ڕێزت باسیەکەی ئێمە کارگەی گەورە دامەزرێنین و فلانکەین ومان ناڵم هەم لە ناوخۆی خۆمانە ناچێتە نا ئەو بوارەوە من بە دەگمەن بینیمە کارگەیەکی سەما دامەزرێنرا لە سلێمانی پاشوەترێ دایخست لەبەرەوە بۆ وڵام هینەکەی خامەکەی ئەبێت لە فلان شوێنەوە بێنم لە فچارەوە هەندێکی لێرە دروستکەم ئەمە سەرەکەی کە جەدوای نەدا ئەبێ لە کشت و کاڵ لە وڵاتی ئێمەیە هەم ئەم شەریکاتانەی کە بەڕێزیشت بەڕێستان باستان کرد لەو دا و دەرمانانە ئەگەر لە وڵاتی خۆشمانە دروست نەکرێ ئەبێ حکوومەت بچێ بهێنێ واتە خەڵک نابێ بچێ ئەم شتانە بێنێ ئەبێ ڕێک لەو شەریکەی ئومەوە بهێنێ لە شەریکەی دایکەوە ئەو شەریکە بەناوبانگە جیهانیانەی کە هەموو جیهان سقە پێکراون لەبانەیە یاخود بەنسبەت سەماد و ئەمانەوە کارگا ئەبێ مەسەلەن چی ئاسانکاری چێوێ لای ئێمە بۆی بکەین یعنی چی شتێکەیە قورسە لای ئێمە نەکراوە باوەڕتە بێ هەمووی کراوە بەڵ کەرتی کشت و کاڵ لەبەرەوەی لەژێر خەتەرە لە مانجی دەیە ئەچێ گەنمدا چێنە لە 6 و 7 تای درێتەوە ئەو فترێک کاتێتە ژێر خەتەری لافا و ئاگر و فلانەوە ناچە بیکە بەڵێ مامەسا شاڵاو من دوایی وەڵامی پرسیارەکەم بەڕێک و پێکی وەرنەگرت لەسەری ئۆرگانیک هەوڵەیەم لەمانی تر بپرسم بەس وەکو بەڕێوەبەری کشت و کاڵ ئەوەت لێ پرسم کە نوێنەری وەزارەتیشی لە بەرنامەکەمدا جەنابی وەزیر بە پرۆدیوسەرەکەمی وتووە ئایا ئێوە ئەتوانن دڵنیایی بن بە خەڵک لەو سەوزە و میوانەی کە بە سنوورەکانە بە فەرمی دێ بۆ ئێرە کە هەموو جۆرە پشکنینێکی پێویستیان پێکراوە و ناوەڕۆکەکەیان پڕ نییە لە دەرمانی زیان بەخش نەخێر ئەوە دێ لە فەرم پرسیارەکە دڵنیایی ئەدەی یان نا ئەوانەی کە دێ لەوێ وەسیری کە ڕنج ئەمە ساح و غەڵەت نییە بە ساح بیا بە غەڵەت بێمانە ئەچی بەرهەمێک کە لەوێ دێ هەنێ لە بەرهەمەکان بۆی بزانی تەڕەکان واتە سەوزە و میوە ئەوانە ئەبێ فەحسی فیزیاوی و فەحسی کیمیایی بۆ بکرێ ئەوانی تری وشکە نەرمەکان نەرمەکان بایۆلۆجیش بەڵێ ئەبێ ئەوانە فەحسی بەکتۆرۆلۆژی ئەکرێ ئەوانە فەحسی فیزیاوەکەی لای ئێمە ئاکرێ فەحسی دوو فەحسەکەی تر دراوە بە کۆمەڵێک کۆمپانیا واتە دۆ کۆلێر دراوە بە کۆمپانیایەک نەخێر لەوێ ناکرێت زۆر سپاس دەکەم ئەزانی چی بینەرانی بەڕێز ئەم فەحسی فیزیاویە زۆر لە خەڵک گەورە کراوەتەوە مەبەستم قسەکەی فەرمایشتەکەی کاکشاڵاو نییە فەحسی فیزیاوی زۆر لێتان مهم نەبێ ئەزانی یعنی چی ئەمەی کە من ئەیکەم ئەمە فەحسی فیزیاویە
بینەرانی بەڕێز ئەمە نێوەکەی نەقڕنجا نەڕوشا ئەو فەحسی فیزیاویە تۆش لە ماڵەوە توانی بیکەی ژێریشی سێر کرد ئەوان بەسەری سێرەکەن ئەڵە من فەحسی فیزیاوەکەم باش کرد فەحسی فیزیاوی ئەمەیە کە ئەڵەن فەحسی فیزیاویمان بۆ بەرخەکە کرد ئاوا هەڵەیەنەوە تۆزە سەیری ژەر ئینەکەیەکەن و دوو لە ڕوویەوە چۆن جاران لە مەیانەکە کە گوێ درێژیان فەحسە کرد ئاوا لێیان هەڵەیە بزانن سەیری دانیانە کرد یان زانی عمری چەنە باوەڕم پێ بکەن وڵات بە فەحسی فیزیاوی ناڕوا بەڕێوە فەحسی فیزیاوی بەس نییە دوای ئەم ناوبڕە لە مامۆستاکانە پرسم لانی کەم وەکو لە حدود نایکەن چۆن بزانین میوەیەک لە ڕووی فیزیاویەوە هەڵبسەنگێنین باشە یا خراپ وە چۆن بزانین شتێک تەندروستە یان نالانی کەم هیچ نەبێت لەمەشا خۆمان ببین بە کواڵەتی کۆنتترۆل بۆ مناڵەکانمان تا ئەو ڕۆژەی حکوومەتی ئەم وڵاتە بارکی حکوومەتداری خۆی هەڵەسێت پاژەم ناوبڕە ئەگەڕێم بەڕێزان جارێکی تر سلااوتان لەبێت خۆتان نەزانن زۆر جار ماسمیدیای کوردی بەداخەوە لە هەندێک ئاستا خەریکی سەدحیکردنەوەی ژیانە سەدحیکردنەوەی مشکلەکانی کووردە ژیانی تەندروستی هاونیشتیمانیان و کوردستان نا بە بینایی بەرزە هەرچەندە بەداخەوە مەشاکل لە بینایی بەرزیشا هەیە لە هەموو شتێکە مەشاکل هەیە خستنە ڕووی مەشاکلەکان نازام چۆن بیڵێم زۆر جار کێشەیەکەیە بۆ نمونە ئێستا لەسەر ئەم مێزە چەندین کێشەی جەوهەری باس کرا ئەگەر دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری هاوتەری پارالێڵ بە یەکەوە نەڕۆن دەسەڵاتی چوارەم بەس بە تەنیا ئیشی ئەبێ بە وروژاندن مادەم ئەم دکتۆر و مامۆستایانە باسی ئەواکەن ئەمانە کیمیاویە لە بازاڕی هەولێر هەیە لە بازاڕی سلێمانی هەیە لە هەڵەبجە هەیە لە قەزا و ناحیا بێنازەکانمانە لە هەموو شوێنێ زیاتر هەیە ئەبێ داواکاری گشتی بەڕێز بێنە سەر خەت چونکە دڵنیا بە لەوەی جوتیارێک چەند نیەتی بەرز بێ بە نەزانی ئەمانە بەکار بهێنێت حتا ئەوەش کە ڕێپێدراوە بە نەزانی بەکاری بێنێ جەنابی داواکاری گشتی دێتە سەر مێز و سفرەی خوانەکەی جەنابەت جەنابی وەزیرە بەڕێزەکان دێتە سەر سفرە و خوانەکەی بەڕێستان و مناڵەکانتان نەخۆشە بێت هەر کەسێکمان مەعاشەکەمان زۆرە مەعاشەکەمان کەمە لە دەسەڵاتین لە دەسەڵاتانین مامۆستای ئاینین ئەندازیارین مامۆستای سەرەتایین قایمقامین مدیرناحین ئەمە هەڕەشەیە لەسەر هەر هەمومان بەبێ جیاوازی لە بەرزترین دەسەڵاتی سەرۆکی حیزبەکانەوە شت ئەخوا هەتاوەکو هەژارێک گەدایەک و پادشایەک وەکو یەک هەر هەمومان لەبەردەم هەڕەشە و مەترسیەکی گەورەداین من هیچ قازانجێکم لەوە نییە بڵێم مەترسی هەیە ئەگەر مەترسی نەبێت و حەزەکەم بشزانن من بەرهەمی ناوخۆ بەکو چاومە پارێزم وە خۆشیشمەوە بەڵام ناشکاتەوەی کە درۆتان لەگەڵا بکەم خەڵکینە برادەرینە خزمینە گەلی برادەرینە ئەرێ برای بەڕێزم هێشتا جوتیاری ئێمە ڕۆشنبیری ئەوەمان لا دروست کردووە ئەرێ ئەوەی کە لەسەر لەیبڵەکە نووسراوە لە دوای ئەوەنە سەعات ئەم خواردنە بچێتە بازاڕەوە ئەوە جێبەجێ کرێت واللهی من ڕۆژێکەوەی بە چای خۆم بینیم چوومە ناو حەقلێک تەماتە بوو لەو لاوە بە هۆلدەی دەڕشان لەلایەکەی تر ژن و مناڵەکەی لیانە کردەوە بۆ بازار بۆ بازار خۆم دوور کردەوە بوتی بۆ ئێوە مهندسانە ئەوەندە دەترسێن وتم کاکەەوە ژارە تۆ دەیڕژێ ئەزان چێڵێ لە ئێمە کورد بە کیمیایی و بە ئەمفال تاواو نەبووین ئەمە چییە ئەمە وڵامەکەی بووە لەبەر ئەوە نەوەڵا ئەوە پەمەی و ئەوە جوانیش نییە ئەوەندە ئاسانیش نییە کە کاکشاڵا و باسی تۆ یەک دقا ئەوەی کە لەو لاوە دەرمانە ڕێژێ و لەم لاوە ژن و مناڵەکەی لێکاتەوە بۆ بازار ئەمە چکارە ساتێ دروستەکە لەسەرەوەی کە ئیخوات واللهی ئەوەی بیخوا یەکێ لەو سیمتۆمانە لەو نیشانانەی کە
دکتۆر ڕێبوار باسی کرد و برادران باسییان چی بوو ڕەنگە ئێستا زەلامەبی خاتە سەر بەرنامەکەم مساقی خوێن بێت هی دەمارەکان بێت هی دڵ بێت جۆرەکانی نەزۆکی جۆرەکانی شێرپەنجە ئەوانە هەمووی طبعاً یەکێک لە هۆکارەکانی لە جیهان پێستیسایدەکانن قڕکەرەکانن ئەوە شتێکی زانستیە لێ بڕاونێتەوە یەکێ لە هۆکارەکانی لە جیهان قڕکەرەکانن اینجا هەموو جوتیارێک ڕەنگەوانە بێ بەڵام ئەگەر لە سەتا دوی جوتیار وابێت دوو وەنە کە تەسەورەکەم زیاتری زۆر زیاتر لە سەدا پێنج وە زیاترە کاکە لە سەتا تۆ بڵێ پێنج وە لە سەدا سی و چلی جوتیاری ئێمە وابێت ئەمە کەواتە تۆ شۆکە بیت کە ڕێشەر پەنجە زیابێ کە مناڵی مشەوە زیابێ ئەدەی ئەو ڕسمم پیشان بەتخوا یەک دقا بمبورە جەنابی دکتۆر ئەوەم بۆ بێننە پێشە من هەستم کاکی جوتیار ئەو مناڵا بینی سەری لە حەزمی گەورەترە پێنجەوەنەی جەستەیەتی پێنجەوە نابێت پێنجەوەنەی شانێ بێت ئەمە دروست دەکات ئەو دەستە سوتاوە دەبینی نەخۆشی پێستی هەیە کاتێکە لەسەر قوتووەکە نووسراوە دوای حەڤە سەعات دوای حەو ڕۆژ ئەمە بخەرە بازاڕەوە ئەمە دروست دەکات ئەم خەڵکە ئیفلیجا نەکبەتە دەبینی ئەوە دروست دەکات ئەم پەڵەی پێستە دەبینیت ئەمە دروست دەکات ڕەحمەتی خوا و لێبێ ئەگەر خۆشت عەرەبی و ئینگلیزی نازانیت بە خەڵکی شارەزا بە ئەو ئەندازیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دایناوە یا مەفروزە دای بنێ پرس بەو بکە من دڵنیام لەوەی کاک ئەمیر پیاوێکی شارەزایە بەڵام ئەم هەڵانەی بەسەرا تێپەڕیوە لە ڕابردوودا ئێستا فێر بووە تۆش خۆ فێر بکە منیش لە بەرنامەکەما دەیان هەڵم کردووە کە لەوانەیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەحمی پێکردبم ئەگینەی توانی عەزێتم بە بەڵام ئێستا هەوڵێم ئەو هەڵانە نەکەم هەمومان ئێمە میلەتێکین لە حاڵی فێربوون داین تکایە فێر ببە تکایە کوالتی کۆنتترۆلی بەڕێز اینجا بە قسێ لەسەر ئێوە بکەن یەک ملاحەزەی بچووکم لەسەر ئەوە هەیەخوا ئێستا ئاخی ئەوە ئەگەر بینەران گویان لێەوە ئێستا سەیرەکەن ئەو تەنها ئەو کە لە گەورەبوونە تەنها بەس لە تەماتە و خەیارەکەی منان نییە کاک ڕەنج ئەو لە بەرنامەکەی جەنابتە باس کرا وتی هەر وەزیری تەندروستی جەنابی خۆی لێرە بوو ئەو جبزەی کە ئەی خۆین هەر هەمان شتە ئەو جبزەی کە لە بازاڕ هەیە ئەو چیەکەی کە لە وڵات لە تورکیاوە بۆیە ئەوش هەر هۆکارە دیسان ئەوە هەر دروست کاتە ئەوش هۆکارە ئەوە دکتۆردارەوە ئەوانم داوات کرد باسییان کرد بەڵێ بەڵام حەزەکەم زانی بە نەشارەزایی بەکار بێت کاریگەری و سایدیفکتی ئەمانە گەورەترە هاوڕای دکتۆر هەر خواردنێکی تەبیعی ئەحتیادی با بە چایەک لێ بنێ زیاد بکوڵێت تێکێدا خۆ هیچ شتێک مەترسیەکشی لەسەر نییە چاکە زیاد بکوڵێ ئەمە دیسانەوەیەنەوە سەرچی یەنەوە سەر ڕێنماییەکە تکاو لێکم چایە زۆر بکڵێ ئەڵێن بوو بە دۆشاو بەڵام چاک زۆر تۆ بە چای نەخوارد ئەخزین بەڵام ناتکوژی بە قوربانە بم تۆ حەزەکەی من بۆ نمونە 6 سەعات ناڕاستی بۆ باسەکەم هەرچەندە ناتوانم باسی بکەم من باسی خاڵە ئیجابیەکانتانم کردووە پێشم و توی بەرهەمی ناوخۆ وتم حکوومەت دەستی بەیەوە ئەگا چاکیکان بەڵام ئەوەی لە دەرێ دێ دکتۆرەڵێ هەر نازانین چۆنە و فەحسیش ناکرێوە نیە یعنی بۆ نمونە ئەتەوێت پێونە لەم لە 105 جوتیارانیش لی نازان و ئەمە جوتیارە حقیقەتەکە نەنا کاکە منەڵێن پێنجەوانەڵێن 30 دەرمانە لەوانی هەڵی تیاابێ کاگڕنجی سە من نەهاتوم من بە تەنیا محامی بەس جوتیار بم خوا ئەگای لێیە خوا ئەگای لێە ئەوە کامێرەکەی باوم بینێران خوا ئەگای لێ ڕۆژێ لە ڕۆژان تەلاق بخۆم ڕۆژێ لە ڕۆژان سڵم نەکردووە لە خواردنی ئەو بەرهەمێکی خۆم لە سەدا نازانم لە سەدا چەنی جوتیاران بە نەشارەزایی ئەمە بەکاردێن لە سایەک بێت لە سادوو بێت ئەی بۆ قەنەعاتەوە کاگڕنج من لە ناواقعەکەیان کاگڕنج زانی چییە براکەم بەقەدەر تووکی سەری خۆی دەرمانی فرۆشتەوە بە جوتیار نەت فرۆشتووە
بەڵێ فرۆشا و ئوستازی بەڕێز باشە بەڵام لەولا من وتم پێنج تۆ وتم دەوتە کەمە چەند تەجروبەیەکم هەیە لەسەر مۆزوع جواب بدەم ئوستازی بەڕێز لەو کامری لەوانەیە سەر زۆربەی جوتیارەکان ببینن زۆربەی جوتیارەکە تاوەکو ئێستا هەر ئەو قەناعەتیان لا دروست بووکو تازە باسمان کرد لە بیدایەتی بەرنامەکە ئەو دەرمانە لەسەر نووسابوون نمونە 16 سیسی تێ بکە لە 100 لتر ئاو قوربان قەناعەتی نای دەکاتە 50 سیسی قەپاقێکی کاملی تێ دەکات پێش ئەوەی بێن تەجروبەت باس بەس تەجروبە باز دەکەم هیچ مەوزوع مە بەستم ئەلێ ئەوە ساش باس ئەوەی جەنابتان کردەوە ئەزانی چێ کاک ڕەنج هەمووی ئەکەوێتەوە سەر بێسیقەیەکە بێسیقی بێمتمانەی خەڵک لە هەموو بوارەکە من بەکارهێنەرم باشە بۆ دکتۆری ئینسانی پێ دەڵکاکە دوو حەپلەوە بخۆت و دوو حەبەکە دەخۆی دەوێت چار بخۆی بەڵام لەوێ ئامادە لەوەش لەوانەیە هەر هەبێت ئەڵێ یەک حەبی پارەستەوە بخۆ کاکە گیانەمە 500ەکەی و هەزارێکەشیم لێ ئەڵێ بە قوربان دکتۆر هەزارێکە پێتەڵێ ئەڵێ بە 500ەکەش تۆ سەر چاکی بڵێ نە هەزارێکەکەم ئەمە یانی حاڵەتی زۆر تۆ حەزەکەی بۆ نمونە ئەم دکتۆرانە بە دڵی تۆ قسە بکەن و خوای کاگرنج حەزەکەم واقعی چی هەیە وەکو خۆی تەسەوەر ئەەکەی بۆ نمونە ئەمان دژی بەرهەمی ناوخۆ بن 1000 جار بەرهەمی ناوخۆ لە بەرهەمی دەرەوە باشترە بەڵام کردنەوەی کاگرنج لەسەر ئەوە ئەڵێ من پێ ئەڵێم دەسیسی تێکەوەڵاوی من چەندین تەجروبەم هەیە بەس لەوێ ویستم لەسەر ئەو مۆزوع دەستە خۆش بێ خۆ تۆش هێناومی قسە بکەیت و مافی خۆتە بەڵام بە مامۆستاتەوە بەڕێز من لە 2013 با بڵێن لەگەم نەزەمەیەکم کە ناوی کاردێ معروفە لێوێندرە ئیشمان ڕێنماییکردن بوو بۆ زراعەتیش تازە ئایا دەزانی وەزارەتی کوشتکار فەرعی لە مدیریە کوشتتوکالی هەولێر بوون خەڵک جوتیارمان داوت کرد بە زۆرە منێ جوتیارەکان هاتن بۆ ئێمە بۆ لەبەر ئەوەی سیقیان نما بوو دەیانگوت وەزارەتی زراعەیە لەوانەیە قسەی باشمان بوو نەکە ئیهتیمام بە وەزعەکە نادەن ئایا دەزانی 2013 و یان 14 بە سەفەرێک لە ئوسترالیا بووم جوتیارەکان خۆیان پارەیان دەدات جیهەتی عەلمیەکان کە فیلدەیان بوو بکە ڕۆژی حەقلیان بۆ بکە بزانە ئەو فەرقە ئێمە داوای دەکەن فەلاح وەرە کاچی من کۆمەڵێک زانا و کەسانی شارزەی دووەلی هاتوون قسەت بۆ بکەن بە زەحمەت دێن کێکمان بۆ دەکەن شەربەتمان بۆ لەوانی نانیشمان دابان لە دەوڵەتان فەلاح خۆی ناندرات بەجا ئەو پاردرات بە جامیعە بە وەزارەتی کوشتتوکال کاکەژیان فیلدەیان بۆ بکە ئیرشادم بکە بزانە نزبەی تەسقیفمان چەندی فەرقە ئەو غەڵەتە عیلمیە گەورانەی کە خەفەتی لێ دەخۆیت و پێیان دەڵیت و هەرێکەنەوە چییە دوێنێشەوە بیستم یەک لە برادەکانی خۆم دەرمان فرۆشە گوتی لە لای فەلاحێک بووم بەو پمپێکە دەرمانی گرتو ئەو ئاروەی ئەو خیاری شوشتوتە لە خۆی خشان خواردیتی خەم پێ دەخۆم خەم بەدەستە خۆم نییە نازانم لۆ لە دەرمان ناترسن چی کردووە ئەو خیاری لەدەستی بووە پمپێکی دەرمان گرتوتەوە لە خیارەکەی داوە تاوکو قوڕەکە لێ بکاتەوە قوڕەکە باشترە لە دەرمانەکە گەبی خۆی ئاین قوڕەکەی پێلێ کردو لەوانە جێشی لێم بێستە قوڕەکەی پێلێ کردو ئەنجە خیارەکەی خواردو لە قەلبی خۆی خشاند یعنی فەقیرە نازانێت نازانم لۆ لە دەرمان ناترسێ ئەوە ئەشینێرێتە بازار نایزانێ نەزانی دەردێکی گرانە ئەگەر مبالەغەش بکرێ لە گەورەکردنی خراپ بەکارهێنانی دەرمان هێشتا خراپمان نەکردووە ئەگەر مبالەکە بکرێت تەسەورەکەی مبالەغەمان کردوێ نەوەڵشتا کەممان کرد دەزانی چۆنە ئارزانە زمانی والله حەزەکەم زانی هێشتا هەر هەمومان بەس هەمومان تۆزەکە ترسین ڕەحممان پێ بەسەری هەردووکمان هەمومان تۆزەکە ترسین نەختێ لە حکومەتە ترسین نەختێ لە ئێوە ترسین بەزە دەرمان ناترسین نەختێ لە ئەگین بڕوان پێ بکە دەردەکە گەورەترە لە مەیکە یەکی تۆزەکمانتیانە هێڵاوەتەوە ڕاست ها بە کاک ڕەنج دەزانی لە زمانی قەدیم زمانی حکوومەتی بەعەس تیمی ڕێنماییکەری کوشتتوکاڵی ڕۆژانە راپۆرتیان هەبودیاندا وەزارەتی کوشتتوکال ئەو لە کەسانی بە تەمەنی زراعیم بیست ئێستا کە لەوانێ بە مانج راپۆرت نەبی بەڕاستی لە ڕێگەی میمبەری جەنابتەوە داواکارم لە وەزارەتی کوشتتوکال و سێکتەری ڕێنماییەکەیان بەڕاستی دەبی کارا بکرێتەوە بۆ هەموو فەرعەکار کاتیکۆ ماتۆر هەبوو دەیان بێت مهندسە زراعیەکان دەگەڕان بەسەر فەلاحن کاکە ڕەقیبیان لەسەر نییە ئەخ من نەخوێندەوار بم ڕەقیبم لە سەنەی بەکەی خۆم بەکاردێنم لەوانێ لە نەزانیشم بی ئەو غەڵەتەی کە بێجگە لەو دوانەی کە خەفەتی پێدەخۆی چییە دووبارە گەورەترین دووبارەی دەکەمەوە نازانم لەو فەلاح قسەکەی تەواو لەوانێ لە کەمی کواڵەتی دەرمانەکە بی یاخود دیە لەوەی مۆزوعەیە کە حەشەراتەکان معناعیان پێدا کردێ بە دەرمانی ئاسایی نامرن کاکەژە نووسراوە 16 سیسی ئەتو لەو 50 بەکاردێنی ئەوەی کە تۆ خەفەتت مەقسەد ناکەن چییە بەخوا بەکارهێنانی ڕێژەی زۆر تێکەڵکردن کاکە ئەمە تۆ دەبی شارەزایەکی کیمیابینی بەڕاستی کە دووسێ شت بەیەکەوە تێکەڵ بکەیت و بیڕشێنی دەبی شارەزایەکی کیمیابینی بزانانی ئەو سێ چار مادە تێکەڵی بوو چی تیا بوو جا کێشەیەکم لەسەر نووسینی شێ زۆر ئەندازیاری کوشتتوکالی شێت و شێ و کێشەیە کاکڕات ئەوەش کێشەیتەدا مەسان دەنووسێت دەتوانێت خەڵت بکەیت لەگەڵ قاعیدی ئەوانەی کە قاعیدین ئەوانەی کە تفتەکانن بیسکن بۆ منە بیری لە چی نەکردوتەوە بیر لە ژوە نەکردوتەوە ئێمە پێجەکەی چەنە
ئەوەی تێکەلی دەکەی ئایا کە تێکەڵت کرد و ناوەندەکە بێ بە ناوەندێکی تفتیان دەبێت بە ناوەندێکی دووبارە دەگەڕم سەر ڕێنمای کوشتتوکاڵی لێرە چێ غایی بە کاکەڕاج کاکشاڵاو ماوە لەگەڵمان لە بەرنامەوە باشە کاکە جێگەی وەزارەتی کوشتتوکاڵ لای جوتیاری ئێمە ئێستا ئەو ئەندازیاری کۆمپانیەکان کە سیاریان پێ پڕیان کردوتەوە تارگێتی خۆیان هەیە هەفتانە چەند گوند دەگەڕێن چەند خانی پلاستیکی دەگەڕێن لە غیابی ڕێنمایی وەزارەتی کوشتتوکاڵ لە غیابی گەڕانی قازانجی خۆیانەی کاکە تۆ ئێستا بەنسبەتە من مهندسی کۆمپانیایەکی کردی تایبەتم ئەلامە لە هەتا زیاتر لە مەسەرفکەم لە ساڵ دەم هەیە لە ساڵ بیستم هەیە ئێستا تۆ نەها کەسێکی ئاسای ئێستا تو فرۆشیانی هەندێک زار ڕەنگە جوتیاریش بە هەڵا برن گومانی فیانە من ڕۆیشتومەتە خانووی پلاستیکی لێ نازانمەکەوێتە وەسفدانی بیکە بەڵام چییە هەنێک لە جوتیارەکەش ئەم جارێکە بەکارێنە نەی کوشتۆچێتەوە بۆ جارێکی بۆ دانێکی تر بەڵام ئیتر خۆ ئەمە ئەوەی بزنسە ناوەستێت تۆ بەردەوام ئەمە بگۆ ڕەبی ڕۆدانێترم بۆ بەرە ئەمە لە ساهشتان فرۆشتووە بەسە ئەمەی تریشانم لە ساسی بفرۆشم لە سابیست بفرۆشم و مەنای سە کۆمپانیزانی ئەمە لەو مرۆڤۆ کەی خوا لەو ئاژەڵەوە کەی خوات خاکەکە ئێستا بێزگە لە تێکگانی خاکەکە بێزگە لە تێکدانی هارمۆنیەت و باڵانسی مەوادە کیمیاویە پێکێنەرەکانی خاک ئەوە شەر تێک دەداوەنە حەیویەکان دژمنە سروشتیەکان سروشتیەکان هەمووی لە هەڵە بەکارهێنان هەمووی لە هەڵە بەکارهێنان ئەزانی کاکی ئەندازیار بۆی 4 قوت و زیاتر بفرۆشە چکار ساتێکی بی لە کوردستان دروستەکە یعنی باوەڕم پێ بکە ئەو خاکە تەنانەت ئێستا تۆ هینەکەتە گوێزیتەوە بیتەکانەوەە ئەرزەکە و پیتی نەماوە پرسیارە چەند ساڵی ڕەنگە پێویست بێتاوەکە و خاکە مەوادە عزوویە سروشتیا ئۆرگانیکانی بۆ گەڕێتەوە چەندین ساڵی پێویستە 5 ساڵی پێویستە ڕوتێشینی بۆ بکانی ڕۆیتر بنێژێت و بیگۆڕێ و ڕوانێکی تریان لە نیماتۆدایە وتی یەکەم جارمە و یەکەم ساڵمە بەم شێوەی نیماتۆدا ببینم مامۆستا بڵێ نیماتۆدا مامۆستا ئازانێت کاگڕنج لە چەند سامتینێکی ژێر عەرزایە بەڵام ئەوەی من ئەوەنەی زۆر بوو یعنی هەر احتیاتی گڵەکەی لای سەرویان لا برد و بردیان نەتیجەکەی دەکرم ئەو نیماتۆدا بەڵێ هەر کرمە هەر حەشەراتێکی لەژێر عەرزایەوە وەکو گەڵسێک وەکو گرێک لە ڕاکەوە بینرێت نەخێر بە چاو ئاسارەکەی دەبینری ئێستا ئەو قسەم تاوانە کاکڕنج حەزەکەم ئەو غەڵەتانەی کە جوتیارێکە و بە قسەشە ناکەن تێکەڵکردن و بەکارهێنانی گوێدان بەکێ سەرچاویان بووە بەکێ سەرچاویان بووە بە دوکانێکی کشتتوکاڵی زۆر جار کە بە قەرز شتی لایێنێ ئەوش ڕووی نای پێ بڵێ ئەوە بەکار ناینم یا بەکار ناێنم ئەلاگەی بۆ پڕ دەکە بووە بە مارکێت بووە بە مارکێت شت دەخاتە ناوی من ڕۆیشتومەتە حەقل بینیمە 4 جۆری دەرمان هەبووە هەمووی بۆ یەک شت بەکاردێتن هەر چواری پێیداوە وتیوتی ئەمە بەکاربێنە دوای هەفتێک ئەمە بەکاربێنە ئەمە و ئەوە شتێکەڵ بکە بەکاری بێنە کە من مامۆستایەکی زانکۆم بە جوتیارێک دەرێم کاکە ئەمە بەکاربێنە بیڕەشێنە دوای مزەخەکەت پاککەرەوە هۆڵدەرەکەت پاککەرەوە بیشۆ جوان پاکیکەوە دوای ئەو سەمادە بەکاربێنێ ئەچێڵە وڵای ئەوە هیچ نازانێت بۆ من دوجار بەکاری بێنم خۆی دوکانە زیراعەکە بە منی وت هەردووچی تێکەڵ کە بەکاری بێنە ئاسانترە کاکەەوە بۆ من خۆش باشە ئەم شتانێکی ئێوە ئاوا باسێکەن ئەمە لەسەر تەندروستی ئێمەی بەکارهێنەر لەسەر تەندروستی و گەشەی مناڵەکانمان لەسەر چونکە پێستیسایدەکان زیرەکیش کەمەکەنەوە وانە ینی یەکێک لە خراپترین کاریگەریەکانی پێستیسایدەکان چییە؟ تەوان بۆ زانیاریتان من ڕایشکاری باشمێ بۆ بەرنامەکەم ڕایشکاری دڵسۆزی نیشتیمانی کە هیچ دەستکەوتێکیان نییە جگە لە خزمەتکردن یەکێک لە کێشەکانەوەیە مناڵ ئینتیباهی نامێنێت توانای نامێنێ بۆ ماوەیەکی دوور و درێژ گوێ لە مامۆستا بگرێ زانی ڕاکایەت یعنی مۆزوعەکە ئەیگوێزێتەوە خۆی مەشغوڵەکە بە شتێکی ترەوە تا ئاستی ئەوەی کە تەرکیز نەکا بۆ پەڕینەوە لەسەر جادە کاریگەری لەسەر مناڵ هەیە ڕاست لەگەڵتە لەسەر گەشەی مناڵ تەسیری هەیە ئەمە جوتیاری داما و نازانە بەڵام کوواڵەتی کۆنتترۆڵی ناداما و لەسەر حدود دەزانێ و فەحسی ناکە لەوانەیەویش نەزانێت چکە مختبەری باشی نییە بەڕاستی بابا ئێستا سەیریکە بۆ گیانی ئێمەمانان ئەچی ئەڵەی تەلەڤیزۆنەکانی زمانی زووە کە داپیرەمان چەرچەفێکیا بەسەریا کۆمەڵە جیهازیان هەیە چەرچەفیان ناوە بەسەریا ئەو شتانە بەڵام بەکاری نایەن جیاز هەبوو لە جامیعی سلێمانی لە کولی زراعە
یەک کەس پاسۆردی ئایسیپیەکەی ێزانی جیازێکە بوو باش هەتاوەکو وەفاتی کرد بە کۆرۆنا کەس نێزانی پاسۆردی ئەو جیازە چی بوو بەداخەوە کاک ڕەنج من حەزم کرد لە سەر قسەی کاگەمیر کۆمنتێک بەم لە سەر قسەکەی مامۆستازەدەشی شاڵە 16 سیسی بیکاوە 50 سیسی بالفعل وایە ئەمە واقعە بەڵام کی ئەیکات بەداخەوە ئاڵێم لای خۆمان ێستا فەلاح ئەوەی جوتیاری بەڕێزەوەی کە ئیشی جوتیارە ئەوە ئەو ئیشە ناکات دڵنیام من زۆر لەگەڵیان تێکەڵن لە سنووری شارە زور و پێنجێن و سلێمانی لەگەڵیانە ئەوەی کە ئیشی جوتیارە ئەوە ناکات بەداخەوە ئەڵێم ئەوەی کە کۆلکە خوێنەوارەکە ئەوەی کە مامۆستایەکە ئەوەی کە مهندیسێکە ئەوەی کە پەرستارێکی بەڕێزە پارێکی پێ خانێکی پلاسی داناوە زەویی کرۆ بە کشت و کاڵ ئەوە اعتراف بە قسەی مهندسی گیزرایی ناکات ئەڵە تۆ بۆشێتە سەر بۆشێتە سەر بەڵێ هەر ئەوانن کە غەڵەتەکە ئاکەن چەندان نمونەمان لایە عین لە پێنجێن ئێمە بەردەوام ڕێنماییین بە فەلاح خۆبەخشانەژەین ڕێکمان کرێتەوە تا حەدێکی زۆر باش ئەوانەی کە ئیشیان جوتیاریە لە باوە باپیرانە بەنات تۆ زۆر لەگەڵمانان زۆر بە گوێمانەکەن زۆر پەیوەستن بە بەکارانی دەرمانە لە کاتی خۆیان جوتیارە ئەسڵەکان وازانێنە لەبەرەوەی سیاسەتی پاراستنی ئەوان پیادە ناکرێ مەسەلەن تۆ ئەچیتە ئەڵمانیا من لە بینی بۆ نمونە لە دووسڵدۆرف و شارێکی ترا کۆمەڵە ڤێلا بینیت هەندێک ئەرزی تەختی ڕێکخراو هەیە هەنێ مزەخە و ئەوانە هەیە ئەڵێ ئەمە چیە ئەڵێ وەڵا ئەمە هەموو خەڵکە دەوڵەمەنەکانن لێرە جوتیار زۆر دەوڵەمەنە وەنیە لێرە جوتیار چه دەعمێکی هەیە آخر طبقی خوارەوەی بگرە ئەو نمونەی کە ئەوە دوێنێ بستومە لە دەرێژ بۆم باس کردی فەلاح هەیە ئێستا گەیشتە بەرهەمی کەلەمی خۆی پێشتر پێش ئەوەی بەرهەمی ئێرانی کەلەرم پێشەوەی کەلەرمی ئێرانی داخلگەی خۆی چلوی بە 700 دینار دەفرۆشت ئێستا واقعی حی هەیە لە گومرجی هەولێرێ کەلەرمی ئێرانی داخل بوو کە خۆیان لەسەریانە بە 65 دیناری عراقی دەکڕن دەگاتە هەولێر دەبێتە 165 ێک وا بزانم بە 165 دینار کەلەرمی ئێرانی لە هەولێر دەفرۆشێت فەلاحی خۆمان ئەگە بە 165 بیفرۆشێت لە مادیبوونەکە گەڕێ لە مەساڕفی دەرمان و تۆیەکە گەڕێ پارەی موریدەی ئاوەکەشی بۆ دەرناسێتەوە قوربان ئەرەوە یەک لە مەوزوعەکانە کە دەرمانی خراپ یاخو دەرمانی غێر مسەجل بەکاردێت دێت لەلایەن فەلاحەوە دەحاول درە کەمترین مەسروف بکات چونکە لێی زمانی ئایا مەحسوولەکەی چۆن ساغ دەبێت زۆر جار خۆبینیمان لە پێنجۆن پارەی پلاسکۆکەی دەرنا هەزاران ڕۆژ دەزانانی ئەمە تاوەکو ئێستاش بە بیرڕای من هیچ وەختەکە ئێمە مشکلی ئینتازمان نەبووە مشکلی ئیداری ئینتازمان هەیە مشکلی سەرف ئینتازمان ساکردنەوەی ئینتازمان هەیە مشکلی ئەومان هەیە قوربان بداخە قسەر دەکەم ینی ناخم داهژێ بەڕاستی بێ ساحێبە سێکتەری کوشتوکە بەڕاستی یعنی گرنگترینشت لە هەموو دنیا ئێستا کە مناڵەکەم ئەگەر خراپ بوو بەیانی دووچاق و لەیەکێکدا ئەمن گرەی دەبی لە خۆم کەم نەسیحەتم نەکرد زین کەمترین بودجەمان بۆ وەزارەتی کشت دەزانی فەلاح بەڕەلا کراوە قوربان فەلاح بەڕەلا کراوە ئاخر دەوری ئەو هەموو ینی بۆ تعینات نما بۆ سێکتەری کوشت و کاڵی مهندس فێرکە خۆ ئێستا شتێکی باشە ئەو مهندسان وا دەوریان پێدەگری هیوادارم بە فعلی ببینە ڕێنمای کشت و کاڵی یعنی ئەگەر مهندسیش کە تەخەڕوجی کرد معنەوە نیە ئەو خلاص مهندسە مشتێک دەزانێت نەخێر هیچ نازانێت پێویستە بە مستەمری دەوراتی بۆ بکرێتەوە لەلایەن کەسانی شارزە چونکە یعنی ئەوە پەیامێکم بۆ کولۆژی کشت و کاڵیش بەڕاستی شارەزەی بازار نین زۆرشت بەڵێ لە علمیە خۆمپەروەردەی و مەکتەبم زۆر شتیان فێرکردم وەکو علم بەڵام بازار و علم و واقع زۆری فەرقە لەگەڵ جامیعە باشە با یەک دوو پرسیار بکەم هەرچەندە من بەڕاستی ئێستا یەکێک لە هاوڕێ و هاوکارەکانم ئەڵێ بۆ نمونە ڕەنج پرسیارێکت کرد لەسەر ئەوەی بۆچی پێستیسایدی مادە قڕکەرە ئۆرگانیکیەکان بەکارنان نۆڵێ بەڵێ توانرێت زۆر بەکاربێنرە وەکو ڕۆتینۆن لە ڕێگی پاقلەمەنی ڕووەکە ئیستیوایەکان دروست دەکرێت وەکو نیم لە درەختی هندی دروست دەکرێت وەکو سپینۆسات لە گەڵای تەماتە و ڕێواز دروست دەکرێت هەندێک لەمانە ئیمکان هەیە دروست بکرێت بەڵام یەک دوو پرسیار بینەرانی بەڕێز با هیچ نەبێ خۆمان ڕۆشنبیری ئەوەمان هەبێ ئەمەوێ لێت بپرسم سێوێکی زۆر جوانی بریقەیار توێکڵ ئەستور تەندروستە یا سێوێکی خواروخێکی ڕەنگە کرمیشی تیابە کرمایەکە ئەوە کە خواروخێچێت چونکە ئۆرگانیکە ئەگە دەرمانی پێوە بکرایە بە و شێوە جوانە شەوێکی جوانیە بوو کرمی پێوە نابوو بەڵام هەمیشە هەموو کاتێکمە وتووە تومە تەماتەیەک خەیارێکی چەماوەی کە خەڵک لای خواروخێچێکی لایەکی ئەستور و گەورە بووە بەلای منەوە تەندروستتر لەو خەیارێکە ڕێک و جوانە بەلای تۆ یا بەلای زانست بەلای علمەوە بڵێ بەلای زانستەوە یعنی خەیارێکی صافی سەوزی تۆخ
بەقەدەر خیارێکی خواروخێت لای من تامی نییە لای خەڵکیش وایە سێوێک کە وەکو بەڕێزە باسێک کە بریقەدارە لای من ئەو نە سەرنجم ڕناکەشێەوە لای سێیەکەوە کە کەوتبێتە خوارەوە کرم لە کرمێکی پێوە بێت ئەمە ئۆرگانیکن ئۆرگانی کە کاکشاڵا باسی کرد ئەڵێ لە 100 ئۆرگانیک نییە بەڵێ من ئەڵم هەیە ئەتوانین بڵین 95 ئۆرگانیمان هەیە تۆکەی ڕاستی ئێستا تۆی هەجین ئەتوانین ئێمە بە زرای ئەنسیجا بەنا نەبێنە بەرتۆ بە زرای ئەنسیجا تیش و کەڵچەر شەتڵەکە پێ بگەێنین کە دوورەکەویتەوە لەو تۆی کە هەجینە و دەرمانی کیمیایی پێوەیە ئەوە خەتۆی یەکەم خەتۆی دووهەم بەکارهێنانی هەموو ئەو سەمادانەی کە سەمادی حیوانی و دەواجینین و دوای ترشاندن و دوای خۆشکردنی بەکاری بێنی لە جیاتی سەمادە کیمیاکان ئەوە بەدیلی ئەویش دروستکردنی موبید بە هەموو جۆرەکانیەوە لە ڕێگەی بەکارهێنانی کالپتۆس سەبەحبەح وەکو بەڕێزە باسەکە نیم سیر و پیاز بیبەری تیش بەیبوون من خۆم توێژینەوەیەکمە لەسەر بەیبوون گوڵە بەیبوون کە بەکارم هێنا وەکو فەنجی سایت وەکو فەنجی سایت دەکرێت پرسیارکە لێ بکەم خۆم جوابەکەم لایە جوابەکە و لایتر برا حی ناکەم عفو دەمێ بە بینەران بڵێم خێرە ئەو دەرمانی کە باس دێکەوە ئۆرگانیانی ئەو ناوین ڕۆکانی دەژمێری نەکراوەت وەکو دەرمانە کراوەتە قوتی لە بازار نییە مشکلە ئەوەیە ئێمە دەعممان ناکرێت ناخێت ئەمەیز وەختەکەم دەرمان من دروست نەکرێت تاوەکو داعم بکرینیان نام خێرە دەوڵەتە دۆلێکان بۆمان نانێرە هەیە ئێستا هەیە لە بڕ لە هندستان هەیە لە هندستان هەیە کاکە بە زەحمەت دەسەکە لە هندستان لە حلە هەیە گوێزگە لە مەوزوعەکە گرانە ئایا بە هەمان سرعەتی و مواد کیمیایی هاتینەوە سەر مەوزوعی ئاسایشی خۆراک ئێستاکە ینی خواسە ئێمە ناتوانین چەندین کارگی بچکۆلە دروست بکەین هەر بە پاشماوەی ئەو گەڵاوشتانەی کە لە کوردستانە هەیە نەخێر ناتوانین بۆ ئەمە ڕێنمایەکەمان ناتوانین قوربان چۆن توانین معاملەکە دابرین دەتوانین بەڵام نایکەین پێنج گەنج سمۆڵ بزنسە دروست بکەن لە بەهۆی ئەم بەرنامەی منەوە 20 جوتیار بۆ لانی کەم بۆ بەیتەکەی کە بۆ ماڵی خۆی کردووە لەوێ شێوەیەکە توانین ئاخەمی من لە سەمستەوای بابلێن سەمستەوایەکی گەورە ینی ئەو باسی دەکە و جیازی خۆ ئەو باش هەفتێک ئەو جیهازم دەگاتە هەولێر ئەی خۆت باسی دەکە کە مەسەن دارەکەی دەدەی بەری و دەکاتە شری دەروردی دەکە خۆم و جیهازم کڕیوە بە برادرن کڕیمانە پرۆسیجەرەکە دەتوانین دوای ناقشت بەس خەمی من بەڕاستی لەو مەوزوع گەورەترە حەز دەکەم مەسەلا ئێستا ئەو دەرمان لە هەولێر هەیە بەسەرچاو بەس بە ڕێگایش دروست بەکار بێت ئەو دەرمانی کە مەمنوع شدوولین با داخل نەبێت یەک دووەمیان باسی ئەو مەحرەقەیەمان کرد دووبارە و سێباری دەکەم تکایە مەحرەقەکە دابنێت زۆر گرینگە چونکە دەرمانی ئەکسپایر دروست دەبێت احتیاجی هەیە ئەکسپایر دەبێت نەفرۆشە چۆن بە خەسایەک با تووشی تەلەوت و پۆلیۆشنی ئەرز و ئاودا ئاو هەموو شتێک نەبین سێ تکایە وەزارەتی کوشتتوکال پەرە بە ڕێنمای کوشتتوکالەکانتان بدەنەوە سێکتەرێکی تایبەت دامنیانی بە هەموو فڕوعەکانی وەزارەتی کوشتتوکال لەلای من وەکو زەردەشت فەرعی ڕێنمای کوشتتوکانی بەقەدر هەموو سێکتەرەکان و بەشەکاتە لەلای من گرینگە خەریکە حەقمان نەخۆی خەریکە حەقمان بەڕاستی ڕێنمای نییە بەڕاستی هەرچەندە کۆمپانیا ئەو قسەش دەکەم کۆمپانیەکان درێغیان نەکردووە کۆمپانیەکە ڕێنمای خەڵک دەکەن بە بەلاش بە تەعمی ئەوەی کە بە تەمعی ئەوەی کە دەرمانەکەیان بفرۆشن بەڵام ڕێنمایان کردووە و هەدەفی باشیان پێکاوە چونکە ئەگەر هەدەفی باش ناپێکن فەلاحەکە بەیانی بۆیان ناگەڕێتەوە فەرمامۆستا ئێمە ئێستا هەمووی هەر لیژنەکانی قایمقامیە دێت بەبێ هیچ شتێک ئەوە ئێرانیە بیبە یەکسەر ئێران وڵاتێکی زراعی مامۆستا شەریکەیەکمان دۆزیەوە لە تاران هەموو شتەکانی ئۆرگانیکە هەمووی بۆ ئەم عنکەبوتە شتێکمان هێنا کاگەمیری ڕنگ ببینی بێتی مامۆستا بینیەتی سیر و بیبەر هاڕاوی سیر و بیکە بۆ عنکەبوتەکە زۆر ملامەسەی بڵێ زۆر فعالتر بوو لە موبیدی کیمیایی بۆ منەکە بۆ ئەو منەکە یەکسەر یەک جارەی کوژ مامۆستا هیچ دەرمانێک بیبەر بۆ لە ئێرانەوە مامۆستا بیبەریشمانێ و سیریشمان مامۆستا هەر ئەونا کۆمەڵە شتی تریل بوو هەمووی ئۆرگانیک کاکە گیان هەر جارێ بە قاچاق بیانە لە پاسەکانە کە هێنای با لیترت بۆ بێنە لێرە باشترین فعال بوو بۆ حەشەرەکان بە ملامەسە هەمووی ئەیکوت پێوەی بکە و بیشی خۆ هیچ نەمودەی ئەمان نە هیچ شتێک نە خەتەریاتیە بە دزیەوە بیدەوە فەرمن بۆ خۆم بەکارم هێنا بە دزیەوە بیەوە فەلاعەکە لەبەری قایم لیژنە نەیگرێت هین ئێرانە ئەوە ئێرانی و فارسی لێ نووسراوە نابێت ئەمە جارێ یەکێ لە ڕێنمایەکانە هەر کە ئەسڵەن هەڵەیە نەمانوێرە بۆ توتە ئەبسولدە مامۆستا لەزگەیەک بوو ئەم لەزگەی ئەو ئۆرگانیکە مەمنوعە بەڵام ئەم ژەهرە بێت ڕۆحی زیاتر ئەمان بڵێ مامۆستا لە بری شتی فتریەکان نوحاسێک هەبوو بینی بود نوحاسێک ئەمە لە بری لینەکان هەر نوحاسە هیچ خەتەریات هیچ نییە بۆ فتریەکان بۆ ڤایرۆسەکان ئەبوو یەک کەس نەیەبر ڕۆ لە دکتۆر حسام بوو هاوتی ئەوە خالیت
دکتۆر خەوتی نحاس چۆن نەبێ بمێنێتەوە لە هیچ شوێنێ بۆ وەڵا کەس بەکاری نایێنێ وتی نابێ هەر بمێنێتەوە ئەو نە شتێکی دەگمەنە باشە شتێک کە بینیوتە لە جوتیار و پێشت وتووە داخی کردووە بە دڵتا خوا نەخواستە چی بووە بەڵام هەڵەی باو هەڵەی باو و هەنێک جار تومانە ئەمە مەبە بۆ ئەم مەرحەلەیە نابێت وەکو مامۆستا بۆ ئەم مەرحەلەیە نابێت ئەو دەرمانەی کە بۆ خەیار لە 3 ڕۆژ لە ئەبێ بڕنرێت 3 ڕۆژ جارێ بێ خەیار بڕنرێت ئەگەر زۆر دەرمانێکی لێ بدەی بۆ 4 بێت ئەبێ ڕۆ لە تاخیری بکەیت ئەبێ ڕۆ لە تاخیری بکەی ئەویش عەز لە بێ قەیچێکە عەزلەکە بە سعری خۆی بفرۆشە دام هەڵە باوە هەیە پێم داناوتمە ئەمەمەوە بۆ تۆ نابێت چۆ لەولاوە دزی منەوە بردوێتی وەم زانی وعنی وەی زانیەوە من لە زەرەریم تومە نابێت بۆ ئەم مەرحەلەیە نابێت ئەی باشە ئەمە چییە خەڵک شتێکە گەڕێتەوە ئەمە ڕاستەیان نا ئەڵێن باری خەیار فرۆشراوە بڵێ بۆ نمونە تەنێ بووە بڵێ هەتاوەکو گەیشتۆتە جێی خۆی بووە بە تەنونیوە من وا نازام ئەسڵێکی هەبێ ڕەنگ بێ کەمەکات کاگڕنج کەمەکات ئەڵێن ئاوساوە شتیوانیە لە هیچ هەڵێ ئەم زانیاریە لە هیچ علمەکەوە نیە ئەسڵەن نسبێ ڕوتوبەی کەمەکاتەوە کەم ئەکات لە باتی زیاد بکە هەموو شێوازە علمیەکانی سەر عەقڵیەت ئەوە ناوە ئەی ئەم موادی گەشەی با ئەمە علمیە با لە جەنابەت پرسم ئەم موادی گەشەی هۆرمۆنیا ئەگەر ئەمەش بە بڕی زیاتر لە پێویست بیرێتێ زیانی چی دەبێ ینی چیە لێکۆڵینەوەی زانستی لەسەر هەیە ئەگەر هۆرمۆن بە ڕێژەی دروست بەکار بێتن ڕێژەی دروست سروشتێکە کە ناو ڕوەکە بە سروشتی خۆی من و تۆ دەیخۆین سایتۆکاینینە ئۆکسینە جبرلینە ئەپسیکەستە ئەفیلینە ئەوانە زۆر پێویستن سوود بەخشە کە زێدە بوو سوڕی سل دیڤێژن دابەشبوونی خانە تێک دەدا پانی و دابەشبوون پانی و دابەشبوونی خانە تێک دە لای مرۆڤیش ئەگەر زیاد ببێتن ئاسزدە فیزیەکەی تێکدا توێژینەوەی لەسرە زێدەبوونی ئەو کاتێکە لە دەرەوەی تەبعاً یعنی ئەگەر تەماتەیەک لە قەبارەی خۆی گەورەتر بوو ئەمە لە ڕووی جینیەوە تێک چووە لەوانەیە هۆرمۆنیان لێ ڕەشان هۆرمۆنیان ئەگەر هۆرمۆنیان لێ ڕەشان ئێمە شتێک دەدا یعنی چی بەڵێ نشاقەکانی خوێن دروستەکە شەکرە هۆرمۆنی زیادە توێژینەوەکان دەڵەیەکی لە هۆکارەکانە کە شەکرە لای ئێمە حاڵەتت بینیوە دەرمانی هۆرمۆنیش زۆری پێدەدرێ و بە قسەی ڕێنمایە کشت و کاڵەکان ناکرێت هیوا هەیە هەموو شتێک بەکاردێنی بەس بۆی بەرهەمەکەی زۆر بێت و ئینتاجەکەی زۆر هیوامان هەیە بلێن نیمانە وڵی هەمانە کاک شاڵاو ئەگەر تێبینیت هەیە لەسەرم قسانە لە خزمەتتا ئەگەر تێبینیت نییە من پرسیارێکی ترم هەیە لە کوردستان لەگەڵ ڕێزما بۆ یەک دوو جوتیاری نمونەیی کە لە تێکۆشانان و هەوڵی داهێنانیان بەڵام بەڕاستی کەسانێکیش بە ناوی جوتیاری نمونەییەوە ئەمە لەکوێی دنیا ڕێگە پێدراوە دەستکاری حەجمی بەروبوومەکانەکەن فڵانە کەس شووتیەکی بەرهەم هێنا ئەوەنە کیلۆ بوو کاکە قابل لە ئەوروپا خۆی دەرمانەکەی دروست کردووە توانێت 2 ئۆنیتۆ گەورەی بکە کە گەورەی ناکە ئەمە چ داهێنان و چ ئازایەتیەکە یا دەستکاری ڕەنگی بیبەرەکرێت دەستکاری شتەکرێت ئەرێ لە زانستە ئەمە جێ بێتەوە ئەرێ ئەمە سحەتی نەتەوەیەکە ئەمە دوای چەندین ئیختیبار و تاقیکردنەوە ئینجا لە وڵاتان بڕیارەیرێ فڵانە شت کە دەستکاری کراوە بخورێ ئەمە تەبیعیە بەلای ئێوە نەخێر کاک ڕەنسوڵا بەداخەوە میدیاکان خۆتان هەنێ خەڵکتان زۆر گەورە کردویان ئەم بە میدیاکان وڵای من قەت مقابلەی خەڵکی وام ئەگەر کردووە محاسەبەم بکە مقابلەی مام عەبدوڵام کردووە لە ژیانیا نەهاتووە تەماتەیەک بهێنێ بڵێ وەڵا ئەمە ئەوە نەبوو کردم بەوەنە پیاوێکی سەنگین پیاوێک خۆت بینیوتە بەڵێ مەبەستم لە چییە ئەوانەی کاکرێ بەڕاستی ئەوانە نەمختەبەرن و نەهیچیانە خەڵکێکی نەخێنەوار ناتوانێت زانست دروستکە بەڕاستی زانست باگراوندیوێ و هەزاران تێکست و ڕیسێرچ ئەبێ لە پشتیەوە بێ ئەنجاتوانێت ئەوە بەڕاستی دراسە بکات لەسەر گۆڕینی ڕەنجێک یا لەسەر شکلێک یا لەسەر شێوەیەگەمانە لەبەرەوە ئەوانە دوو گۆڕینی ڕەنجە چ کاریگەریی هەیە لەسەر باشکردنی بەرهەم لەسەر باشکردنی تەندروستی بەشەر ینی چی کاریگەریی هەبوو لەسەرەوە لەبەرەوە شتێکی وانە ینی مەهامیش هیچ شتێکی وە نەمهم نیە هەنێ جوتیاری نمونی هەیە پیشانە درێ لە میدیاکانەوە ئەمە شتی هەڵگرتۆ لە مەوسمە بۆ مۆسیبێشکە ئەمانە بەڵام تۆ بێ هەموو شتێک لە ڕۆ ئابوووریەکەی و سیریکەی
یەکێک بای تەنەکەیەک دوو تەنەکە شت هەڵەگرێ و قوڕی سواغێداوەمانە ئەو بەداخەوە ناڵە میدیاکان گەوریان کردوینا ئەسڵ ئەساسی ئەو شتانە نا تۆ لە ڕووی ئابووری بەسەریکی من بەگشتیەوە بە ڕێزانە لەگە قسەکانیان بە ڕێزان کاک ڕنج من لێرە وەکو دەورەکەم وا بوو وەکو ئەندازارێکی کشت و کاڵی بەشداریم کرد وەکو ماڵێن بەرپرسێکی پچوکی حکوومەت نا لێرە کە من دیفاع لە حکوومەتکەم بەڵام ئەوانەی ئێوە کە بەگشتی ئڵێن ئەمانە هەموو هەیە لە هەموو وڵاتان بەڵام ئەوەی کە ئێوە بەرنمەکەتان بەرەوە ڕۆیشت بەرنمەیەکی ئامۆژگاری بێواتە نەسایح و ئەوانە بێ کە بۆ جوتیاران بێ بەڵام جوتیار کە بە قسەد نەکات چی لەکەیت مەسەلەن وەکو بەڕێزان خۆیان باسیەکەن لە خانە پلاستیکەکانە مەسەن خانی پلاستیکی ئێمە چی دەورێکی هەیە لەسەر زیادکردنی ئینتاج هیچ زیادکردنی ئینتاجە بۆ بڵێن جوتیارەکە خۆی جیناوە لیلا ناچێتە ناو جەدوای اقتصادی وڵاتێکەوە چکە لە مەوسمە ناتوانێت ئەو لە مانگی 12 و لە مانگی 1 و لە مانگی 2 بەڕاستی بەرهەم ببێنێتە بەرهەم کەواتە ئەم خانە پلاستیکیانە ئەو دەورە ئەساسیان نامێنە لەوەیە یاخۆ قسەتان کرد لەسەر مەسەلەن فەحسی فیزیایی با فەحسی فیزیایی زۆر گرنگە ئەگە فەحسی فیزیایی نەکرێ بەس پارەکە لە ساڵی 2022 8750 تن بەس لە باشماق بێزگە لە خاڵە سولێرەکانی بەڵام هەموو شتێنیە بەڵێ نا بەڵێ هەموو شتێ نییە 8750 تن بەس جێردراوەتەوە واتاگە لە فەحسی فیزیایی دەرنەچوو نابێ بچێتە چیمیایی بایۆلۆجیەوەمانە بەڵام فەحسی چیمیایی بایۆلۆجی بەڕاستی دراوە بە کۆمپانیا و ئەو کۆمپانیانە ئەرچی خوان ناکەن ئایا مانەوەیان باشەیان نەمانەوەیان وڵان نەمانەوەیان باشترە بۆ چکەوانە بوونەتە بار بەسەر خەڵکەکەشەوە کارەیەک وەرەگرێ بە مقابلی هیچ بەڵێ جا سەیریکە ئەم کۆمپانیانە ئێمە وەکو وەزارەتی زراعی ئێمە ڕێگەمان پێ نەداوە بۆ کۆمپانیای سەرحدودەکان نەخێر ئەوە لە وەزارەتی داراییەوە ڕێکخراوە ناڵم ئیشەکانی ئێمە مەسەلەن هەندێک ئیش ئەوە بوو ئیشی وەزارەتی کشت و کاڵ بێ بەڕاستی یاخود ئەو خۆی سەرپەرشتی ئەمی شەبکەمانە بەڵام ئەوە لە وەزارەتیشی ترەوە ڕێکی پێدرێ بەگشتی ئەوەی کە بەڕێستان باسەکە ناڵم زیاتر بەرنامەجەکە علمیە لەوە جوتیاری ئێمە بەڕاستی لەو زانستە تێناگا ئەبێ زمانێکی زۆر سادە قسەی لەگەڵا بگەی هەرچەند جوتیاری حەقیقی بەڕێی من زۆر کەم بۆتەوە ینی جوتیاری حەقیقی وەک ساڵی 1970 نەماوە نا ئێستا جوتیار بە زۆری تەعیم بۆ دامەزراوە کۆچی کردو ڕۆژۆ دەرەوە هەرچەند ئابووری ئێستاش وەک ئابووری ئەو سانی ئێستان بەس ڕێژەی هەرێمی کوردستان زیاد لە 6 ملیۆن کەسین واتە ئەگەر بە تەکنۆلۆژیای نەکەین ئەگەر بە میکەنایزی نەکەین ئەم بارە واتە کەرتی کشت و کاڵوا لێ نەکەین بەڕاستی ناتوانین بەرهەمێکی باشتیا بەرهەمێنین یاخود زیادەکەی بتوانین خەزینکەین لە بە تەریقە لە تەریقەکانی کەنجەوشک بێتەوە یاخود بکرێ بە دۆشاو بکرێ بە ئەنوا شەربات بە شتیشکە ئێمە لە مەسلمیشکا بەکاری بێنین لە وڵاتی ئێمە کشت و کاڵکردن جیاوازە وەک لە وڵاتانی تر لە وڵاتانی تر بە ڕۆقع و بە فڕیمی ڕوبەرێکی زۆر فراوانەکرێ و تەکنۆلۆژیاکرا لە وڵاتی ئێمە جوتیاری ئێمە سەیری تخوا بوەستەکاگەین لە جوتیاری ئێمە مەسەلە منتەقەی شارەزووری ئێمە باشترین شوێنە بۆ کشت و کاڵک بۆچی چکە ئەو خاکە پێچی هایدرۆجینی بە ڕێژەیەکە کە زۆر گونجاو بۆ کشت و کاڵ نەخێر مەسوبی ئاوی ژێرزەوی نەخێر نسبەی ڕوتوبە و خۆر و ئەمانە وای کردووە کە ئەو ناوچەیە زۆر باشم بەڵام جوتیاری ئێمە لەوێ هیچ کەسێک 7 دۆنم 8 دۆنم 6 دۆنم 4 دۆنمی لە بەردەستایە ئەمە بەڕاستی ناتوانێت ئابووریی گەورە دروستکان لە وڵاتە لە وڵاتی ئێمە هێشتا کێشەی زەویزارمان زۆر ماوە واتە نەمانتوانێت کێشەی زەویزارەکان لە بینی جوتیارەکان لە بینی گوندەکان لە بینی لادەکانە حەل بکەین ئەمانە ئەمەندا یاسا و ڕێسا و ڕێنمایی بۆ دەرچووە وڵاتی ئێمە کە ئیستقلالی نەکرد لە ڕووی سیاسیەوە ناتوانێت بەڕاستی کاک شاڵاو تێبینیەکانت بەجێن بەڵام فەرمووت ئەم مشکلانەی کە ئێوە باستان کرد لە زۆر وڵاتی دنیا هەیە وڵی کاک شاڵاو عاجزمە بە ڕێزم بۆ قسەکەتەیە بەڕاستی لە زۆر وڵاتی دنیام کێشانە نییە ناڵم ئەو کێشانە هەیە منەڵێم لە وڵاتان موبیدیش بەکاردێ سەمادیش بەکاردێواڵم دەخێر بەڵێ منەڵم لە وڵاتان موبیدیش بەکاردێ سەمادیش بەکاردێ ئەمڕۆ لە یادی لە یادی 32 ساڵی ڕاپەڕینە من ئەبوو جەنابی بەڕێوەبەری کشت و کاڵ باسی ئەوەی بۆ بکردمایەکە بۆ نمونە لە زمانی ڕژێمی گۆڕبەگۆڕە دەشتی خەمزە ببوورە گوندی خەمزەی سلێمانی ئەوەندە ترێ چوو
بەسرە خۆت بیرت دێ بە عگاڵەوە خەڵک هاتووە لەوێ بەری بکەوێت وانە ئەبواە بمان و تا جاران لە یەک گوندەوە ترێمان ئەڕۆی ئێستا لە 250 گوندەوە ترێنێرین وانە بۆ نمونە مەبەستمەوە نیە ئێستا حالیان ترێ خۆتە زانی مەبەستم ئەم داقیقەیە نییە بۆ نمونە ئەبووە بمان و تا تەماتەمانە چێ بۆ ئەوەنە وڵاتی خلیج و پەتاتەمانە چێ بۆ فلان شوێن ئێمە هاتووین ئەڵێن دەستان ماچەکەین مەبەستم تۆ نییە دەستی حکوومەت ماچەکەین ڕێکارێ بکە کە ژەهر نەخۆین وا ئێمە هاتووین لە ئەبجەدیەت باوەڕم پێ بکە ئێمە کشتتوکاڵ لە گوندی چەرمۆ دۆزراوەتەوە پێش 6,000 ساڵ ئێستا تازە بە تازە دانیشتوین ئەڵێن وەڵا خاکەکەمان کرم خواردی لەبەر بێ ڕەقابەتی ئەمە کارەساتێکی گەورەیە تازە ئەڵێن لە سەدایەکی بودجەی وەزارەتی زەراعەمان بۆ دانراوە لە کشتتوکاڵ ئەمە کارەساتە خۆت ڕۆیشتیارەکان نین باڵە ئەم شێوە باسکردنی کە لەسەر مێزەی ئێوە ئینسان باش وار لەوێ نەبوو من ڕۆحمە چوو یعنی بەو نوعاگە باس کردیانی خەڵک وازانێ هەموو وڵاتی ئێمە خاکەکەی نیماتۆدا لێداوە نانەوانیە کاکە نیماتۆدا داوێتی لا زەوی خانۆپلاستیکەکان کە ویساویە بە 1 تەقسیم هەزاری خاچ کوردستان ئەو بۆی بزانن چەند هەزار هەموو لا هەموو هەرێمی کوردستانە 23,000 خانی پلاستیکی هەیە عنیوان نییە یەکجار بڵێ من حەزەکەم زانی حەزڕای دڵسۆزی پیا و خراپی و ئیرهابیشم بۆ بمێنێتەوە یەک دەقەبار ڕقم و حسابێک بکەین من و جەنابەت باشە چەند هەزار ژووری پلاستیکی هەیە کاکە بڵێ 30,000 خانی پلاستیکی هەبێ 30,000 مترە یەکی 480 مترە باشە 30,680 متری ها 500 متر مربع کاکە تۆ 500 متر مربع بەوەی نەبێ وا دابنێ ئەم حەجمی ئەمە بەکەم وەرمەگرێ وا دابنێ 4,000 دۆنما من بەبەستم لە چیە 4,000 دۆنما ئەوەت هەیە بەڵام ئەمە 4,000 دۆنم کرم لێ یابێ لە پێشووترا نەمان بوو بێ کارەسات نییە بابا یعنی ئەمە کارەساتە بەس بۆ حەجما ئێستا خەڵک لەوێ وابزانێ ئێوە تاون بەسەر تاپای خاچی هەرێمی کوردستان من نامەوێت لێرە دیفاع لە حکوومەتەکەم حەزەکەم بزانێ ئەمە دیفاع لە حکوومەت نییە بەڵام نیماتۆدا دروستە بێ بەڵێ چۆن دروست نابێ دروستە بێ دروستیشە بێت چۆن ئەوە ینی بتێ نەتەوێت لەوێ دروستە بێ خاچێکە ئەوەنە بەکاری بێنیت و ئەوەنە بچێتە ژێر ئەو ڕوتوبە بەرزەوە ئەبانە ینی ئەمە بەکارهێنرێ بەڵام ئەوە خۆ چییە یعنی حکوومەت چیت بۆ بکالەوەە مەسەلەن گەر ئاڕاستەی حکوومەت بکرێ بوونی ئەو دەرمانانە من پێتەڵم ئەگە بوونی دەرمانێک بە کوالیتی کۆنتترۆلی وەزارەتی زراعە هاتی بێ وەڕێگەی پێدراوێ تا غێر مسەجل بێ یاخود وەکو بەڕێزە باسی کرد مسەجل و غێر مسەجل لەوە فەرقی ئێستا کەشتان باسی کرد بەڵێ هەموو دەرمانێکی ئێرانی لەبەروی تەسجیل نەکراوە لە عێراقا لەبەروی پارەی تێچێت لە تەسجیلەکەیە ئێرانەکان نایان بێن تەسجیلی کرد لە بەغا لەبەرەوە لە ڕووی یاساییەوە ڕێگرێ بێ لە بەردەمی ئێمەی وەزارەتی کشتتوکاڵ کە ڕێگەی پێ بدەین داخڵ بێ ئەوان یاسا ڕێگەبێن ئەگەر دەرمانەکەشی زۆر باش بێ واتە ئێمە یاسا ڕێگەمان پێنادا لەو کاتەیە جا بەنسبەت دەرمانەکانی تریشەوە کە داخڵ بێمانە هیچ دەرمانێک بەناو وەزارەتی کشتتوکاڵە با کوالیتی کۆنتترۆلی ئێمەیە داخڵ ناگبێ ئەگەر خراپ بێ بۆ خەڵک ماوەتۆ سەر بەکارهێنانەکانی یاخود تێکەڵبوونی و دەرمانانە بۆ زانیاری بەڕێزت کاک ڕنج 13 تا 14 کۆمپیانە لە هەموو عێراقا هاوردەکردنی دەرمانەکەن لە دەرەوە ئەنیوان نەزانم کۆمپانیایکی زۆرە ئەمانەی هەرێمی کوردستانی خۆمان ئەچن لە دەست لە کوردستانەوە بە کوردستانیشەوە بە عراق و کوردستانەوە لە کوردستان هەموو سێ چوار کۆمپانیاوە دەبانەمان هەیە مشرقمانەیە یەک دوو کۆمپانیای ترمانەیە جنا خۆ کۆمپانیاوە زۆر نییە بچێم دەرمانانە بێنێ 200 کۆمپانیا نەخێر 13 کۆمپانیا نه 200 کۆمپانیا نییە لە باری دەرمانە ڕێگە پێدراوە بێ بچێک دەرمان ڕێگە پێنەدراو نازانم ڕێگە پێنەدرا هەر باوەڕ ناکەم نازانم لەکوێ هەیە بەڵام ئەوە سەیری کە ئەم دەرمانە لەکوێدا لە هەموو لایەکەوە دێتە ژوورەوە بەڵێ مەبەستم ئەمانەی سەر مێزەکەی ئەوانەیە کە خۆت ئەیان گریت لە لیژنەکانی قایم قامێت ئەیان گرێ کاگاوات زۆر تونە دژی مەبەستم ئەوانەیە ڕێ پێ نەدراوەکان
ئەوانە حاڵەتێکە بۆ بڵە مەڵە دەستان خۆش بێ بۆ شتەکان ئەشزانم هەندێکی کورد دەڵێت چاوە بینێ و دەست کورتە من جارێکیان داوای شتی زۆرم لە بێگەردخانە کرد بەڵام کە باسی بودجەکەی بۆ کردم لە بەرنمێکی ڕاستە و خۆیان وتم خۆزگا کرا پرسیارەکانم لە پرۆتۆکۆل بسڕمەوە لە هەموو حاڵەتێکانیەتی بەرزی ئێوە بۆ بەشداریکردن لەگەڵم و یارمەتیدانم بەوەی کە ئەو شتانەی کۆنتترۆلتان کردووە لە پێناوی تەندروستی خەڵکو و نیشتیمانیانە ئەی خەنە سەرشاشەکان هەر بۆ خۆی ئەمە کارێکی گەورەیە تا سلێمانی ڕێز و سڵاوم بۆ هەیە و ماندوو نەبی بەڵام من حەزمی مشکلەکانم وەکو خۆی وتووە چاکەیەک ئەوەش چاکەیەکی گەورەی ترە ئەگەر حەزمی مشکلە گەورەکان بچووکتر تەخمین نەکەی هەڵی نەسەنگێنی دووبارە سپاس بۆ بەشداریکردن و گەورەیت سپاس بۆش شەوێکی شاد سێ خولەکەم ماوە بزانم قسەی کۆتایی جەنابەت چییە بە کورتی و بۆی دابەشی کەم بەسەرتانە کاگڕەج من ئەڵێم ئوستازانی جەماعەت جەنابیان زۆر شارەزای ئەم بوارن ئەوەی کە باسیەکەن زۆر خەتەرە زۆر لە بازاڕا هەیە با دەست لە حکوومەت بشۆرین هیچمان بۆ ناکرێ بەس لە ڕێنمایی خۆیانەوە لە ڕێ ئەو کۆمپانیە و کردی تایبەتانەوە با خەڵک جوتیارمان فێری ئۆرگانی بکەین ئەو ئۆرگانی کاکشەڵاو کە ئەڵێ زۆر قورسە و زۆر ناکرێ ئۆرگانی چییە کاگڕەنج من پەینی حیوانە هێنم و تێکڵاو بە خاکەکە یەکەم و ئەیدەمێ ئەمە ئۆرگانیە نەپێویستم بەو سەمادە هەیە نە لە خاکە کەشم تووشی نیماتۆ دابێت بەڵام ناکرێ ئەمە بڵین دەست لە حکوومەت بشوێن هەر ئەو حکوومەتی ئێمە لە زۆر مەجاالە بەڕاستی ئینتاجی گیانۆتە بەشی خۆشێنی هەر ئەو حکوومەتی ئێمە دەیان کارەسات هەبووە توانیوەتی کۆنتترۆلی بکە هەر ئەو حکوومەتی ئێمە ڕۆژ بۆ نمونە ڕۆژ لە دوای ڕۆژ هەوڵەیە لە ڕێگەی بەشداری پێکردنی کۆمەڵێک گەنج لە داڕشتنی پرۆگرامی ئایتی و ئەوانە زەحمەتەکانی سەرشانی خەڵک کۆ بکاتەوە کاگڕنج پارەکە کاکشاڵاو لە بیرێت و ساڵی پار وەزارەتی کوشت و کاڵ بوو یا وەکو جەنابیان بوو مدیر عامی سلێمانی هەڵسان ڕێنماییەکیان کرد بۆ جوتیار هاتن سیمینارێکیان کرد بۆ جوتیارەکان چەند جوتیار ئامادەیە بێتە ناو ئەم گروپەوە ئەم گروپە بۆچی یەکەم کولفەی جوتیار دابەزێنێت من ئەمە نەکڕم بە $50 و جاری دوایتر نەچمەوە $40 پێ بەم و دەردی مامۆستا فەرمووی یەک شتیشە یەک ئیشم بۆ کات لەبەروی هەڵ نەخەڵەتێنە دێم لە لایەکی تر لەبەرەوەی بەرهەمێکی تەندروست بکەینە بازاڕەوە یەکسەر وەزارەت هاوچی لێکە 800 کەس ناوی نووسی لەم 800 کەس 20 کەسیان هەڵبژار دەستخۆش ئەم 20 کەسە بۆی نەکرا کاگڕەج لەبەر بێ بورجەیی بەستم ئەوەیە کە ئەڵێم با دەست لە حکوومەت بشۆرین با خۆمان خەریکی من ئەمەوێت لە کۆتاییدا بڵێم هەرچەنە کاکشاڵاو لەوێ نەماوە تۆزە خۆش نییە قسە بکەم کە فرسەتی جوابانەوەی نەبێ بەڵام هیوادارم من هەڵە تێگەیشتە بم ئەوەی کەوتی جوتیارەکان بە قسەمان ناکەن بەڕاستی هەر کەسێک بەرهەمی بۆ بازار هەبێ بۆی نییە بڵێ بە قسەی حکوومەت ناکەم خۆ ئەمە ئەوە نییە جەنابی حەزی لە گۆرانی حەسەن زیرەکە حەزی لە گۆرانی زەکەریا عەبدوڵڵایە کەیفی خۆیەتی ئەویان پەیوەندی بە خۆیەوە هێتی بەڵام کە بەرهەمی هەبوو بۆ بازار ناتوانێت بە قسەی علم نەکا ناتوانێت بە قسەی حکوومەت نەکا ناتوانێت بە قسەی خەڵک نەکا مشتری قسەیەک هەیە لە بازرگانیا ئەڵێ مشتری دایم لەسەر حەقە تەنانە دەگەر غەڵەتیش بێت وانە لەبەر ئەوە ئەمە کڕیار هەمیشە لەسەر لەبەرەوە ئەم بەرنامەیە ئەمە قسەی ڕەنج نییە کە پێشکەشکارێکە حرف بە حرفی لی بەرپرسیار نیت پیت بە پیتە لی بەرپرسیار نیت پیت بە پیتە لی بەرپرسیار نیت پیت بە پیتە لی بەرپرسیار نیت لی بەرپرسیار نیت ئێمە وتمان ئەیخەینە بەردەم ویژدانی هەموو ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبن یەک بستخاکی کورد تێک چوو بێت کەم نییە نەک چەند هزار 4,000 دۆنم کرماوی بوو بێت ئەبێ بەهۆی ئەوەی کە 4,000 تری شتێک بە چوارەکەی تری شوارتێکە شوێنەیە گوێزێتەوە چوارەکەی تری شوارتێکە کەواتە زۆرە بێ بە نیوەی خاکی کوردستان جامە چۆنە بێت نیوەی هێشتا لە ژێر دەستی دژمنایە و نیوەی کرماوی ببێ و نابێت
نیوەشی تەوت خوا حافظ زۆر سپاس بۆ هەموو لایەکتان زۆر سپاس.